وەختتان وەخێر خەڵکە کوردەوار و میدوارم لە هەرکوێ هەن ساق و سەلامەت بن. بەردەوامین لە دادگای قیامەتیانە هەڵەبجە دادگای 23 بە بەشداریە کاک هادی حەمەڕەشید. ئەمشەو ئێمە بەردەوام ئەوین لە بەڕەسیکردنە زەوایایەکی تر. دوێشەو کاک فەرهاد قادر بەشدار بوو لە دادگاکەوە. من سەرحاڵ نەبووم تا بتوانم بە باشی لەو مەتاڵبە مهمەی کە کاک فەرهاد قادر مەترەحی کرد بکۆڵێمەوە و بەرچاوە بینەران و بیسەرانە ئەم دادگایە بخەم. ئەوەی لەگرا اتفاق کەوتگە جنایەتە بەر عەلەیهە بەشەریەت. تەرمە جنایەت بەر عەلەیهە بەشەریەت لە زمانە جەنگە جەهانی دووەمەوە بەر عەلەیهە ئەڵمانە نازی دروست بوو. تەبیعەتەن جنایاتێکی تر لە تاریخا کریاگە و فەرقە جنایەتە بەر عەلەیهە بەشەریەتە کە جنایاتێکە دیکتاتۆرەکان ئەیکا وا لە ئەوەی کە دیکتاتۆرەکان جنایەت ئەکەن بەر عەلەیهە دوژمنانێک کە بە دوژمنی نظامی خۆیان ئەزانن. بەڵام جنایاتێکە لە سەرزەمینی کوردەوارە ئەکرێت جنایاتێک نییە کە بەر عەلەیهە ڕژیمەکان ئەکرێت تا بڕواتە چوار چێوەیە دیکتاتۆریەت، چ ئەوەی کە بە جمهوری ئیسلامی ئێران ئێژن، چ ئەوەی کە بە تورکیە ئێژن، چ ئەوەی کە بە کۆرپۆرەیشنە عێراقی و سووری ئێژن. ئەو جنایەتانەی کە دیکتاتۆرەکان ئەیکەن بەر عەلەیهە کەسانێکن کە بە دوژمنی نظامەکەی خۆیان یەزانن. بەڵام ئەوەی کە بەر عەلەیهە ئوممەتە کوردی کریاگە بەر عەلەیهە تەنەووعە نەژادی، زوانی، فەرهەنگی، مردمانێک کە ساحێبانە سەرزەمینێک و مێژوویەک و میراسێکی تاریخین کریاگە. بۆ سڕینەوەیە فیزیکی، سڕینەوەی ڕۆحی، فەرهەنگی و میراتی ئەم ئوممەتە کریاگە. بۆیە ئەم داستانە ناوی جنایەتە بەر عەلەیهە بەشەریەتە، نە جنایەتە دیکتاتۆرێ سرفەن چون عیدەیە مخالفی بەر عەلەیهە نظامەکەی خۆی پەیدا کردگە و ئەم کارەی کردگە. بۆیە ئەبعادە ئەم جنایەتە ئەبعادێکی وەسیعە و سرفەن لە بەکارهێنانە ئەسلحەیە شیمیایی یا زیندە بەچاڵکردن کۆ نابێتەوە، بەڵکو ئەمانە بەهانەیەکن تا ئێمە لە مەقاتەیەکە بە پرۆسەسە تەکمیلیە ئەم جینۆسایدە پەی بووین کە هەر کامیان وەچە تازەتر ئەگرنە بەر. بەتایبەتی دوێنە شەو کاک فەرهاد قادر مەسائلێکی مەترەح کرد لە سەرگەردانیە ئینسانە کوردی لە کەمپەکانی کۆرپۆرەیشنە جوولەکەی ئێرانیە پاشان هاتنەوەیان دوای عەفواتێک گواستنەوەیان بۆ بیاوانێک بە ناوی باینجان، لێو دوا بۆ بیاوانەکانە کەنارە هەولێر. تەعلیق مطلقە ئەمانە من وەبیرە داستانە ئستەیتلەسە هەنە ئەرێنت دەخاتەوە. ئەو مەقولەیە کە یەکەم بار هەنە ئەرێنت بناوە ئینسانە ئستەیتلەسەکان بەحسی کرد. ئەوانەی وا وەکو من تەجروبەیە غوربەتیان هەست، سەفەرە خارجیان کردگە، تەجروبەی دیتنە پەنابەرەکانیان هەست، ئەزانن کە ئوممەتە کوردی بەم گۆی زەمینە پەراکەندەس، ئیحساسی تەعەللوقی بە هیچ کوێ نییە و ئەو کارەی کە بە ئەم ئوممەتەیان کرد دەقیقەن هەمان بوو. سندنەوەی ئیحساسە تەعەللوق بە شتێک، بە خاکێک، بە مەحەلەیەک، بە خیابانێک، بە شارێک، بە گروپێکی سەنفی. و ئەمە متەقاعبە سیاسەتهایەکی جۆرا و جۆر بوو کە یەک لە دوای یەک پەیڕەوی کریا و ئەو شتەی کە لە ئوممەتە کوردی کوشتیان ئیحساسە تەعەللوق بوو. ئەمڕۆ ئوممەتە کوردی لە سەرزەمینە خۆیە ئیحساسە تەعەللوقێکی بە هیچ خاکێک نییە، بە هیچ شارێک نییە، بە هیچ مەحەلەیەک نییە. و ئەمە دەرەنجامە سیاسەتهای بەرنامە ڕیزی کریاگ بوو کە وا بکات لە ئینسانهای ئستەیتلەس، ئینسانهایە کە هیچ حقوقێکیان نییە،
لە دنیایەکی سنووردار کریاگە، لە دنیایەکە کە لە ژێر نەزمە دەوڵەت ملەتیە بەستی خاک لەم گۆی زەمینە نەماگە کە تۆ ئازاد بتوانی تیا بژیت. لەذا ئینسانهایەک دروست ئەکرێت کە تەعەلقیان بە هیچ خاکێک نییە، بە هیچ دەوڵەت ملەتێک نییە و هیچ حقوقێکیان نییە، ئەیان کوژی ئەیان وەڕی و ژیانیان ئەڕواتە سەتحە ژیانە حەیوانی. مەیلتە ئەیان کوژی، مەیلتە ئەیان بڕی، مەیلتە نابودیانەکەی، مەیلتە گەلەگەلەیان کەیتە ژێرە خاک. ئەمانە تەعەلقیان بە هیچ کوێ نییە و هیچ حەقێ شاملیان ناکات. و ئیتفاقێکە کە لە سەرزەمینە ئێمە لە تەعقیبە جینۆسایدە ئومەتە کوردیە بە هەموو بەشەکانیەوە ئەیبێنیت، چه ئەوانەی کە تەغییرە ماهیەتیان داگە، چه ئەوانەی کە لە ژێرە ناوە بەشە قەومی ئیتنیکیە کوردیەکە دانریاگن، هەر کامیان لە بەشە کۆرپۆریشنە تایبەتەکەی خۆیان. بۆیە تەعقیبە ئەم پراکەندگیە، ئەم نەبوونە احساسە تەعەلقە، ئەم بێ قانونیە و بێ حقوقیە کە تۆ ئەوێنی یەک نەفەر سوال ناکات لە ڕژیمە سەدام حوسێن، لە ڕژیمە ئێران، لەم کۆرپۆریشن و نووسینگانە بۆ تۆ بە چه حەقی وا بە ئێمەکەی؟ بۆ وامان پێکەی؟ کەس سوال ناکات لە کۆرپۆریشنە عێراقی تۆ بە کامە گوناحۆ ئەم مردمە ڕائەگوێزیت و فڕیانە دەیتە ناو بیاوان و قاچاخیان ئەەکەی و ئەیان کوژی و تێریتیان و ئەیان وێت و مردمەکەیش سوالێکی نییە بیکە، مردمەکەیش دەمی دا چەقانگەوە نوارڕێ پێیانە، وەکو ئەوەی کە خۆی بە مقەسەر ئەزانێ، خۆی مستەوجبە ئەم عەزابە ئەزانێ. و دقیقاً ئەمە شتێکە کە لە وجودە ئێمە نەهادی نەبووگە و کاک فەرهاد بەباشی دوێشە و لە داستانێک کە مەترحی کرد ئشارەی پێکرد و دەستی خستە سەر. پس ئێمە لە بەردەوامی ئەم دادگانە خەریکین ئەبعادێکی وەسیعتر لە ئیتفاقێک لە سەرزەمینە ئێمە کەوتگە ئەوێنین و ئەفەهمین بۆ لە سەرزەمینە ئێمە ئینسان گەلێ مەوجودن کە تەعەلقیان بە هیچ کوێ نییە، تەعەلقیان بە هیچ قیەمێکی ئەخلاقی نییە، بە هیچ خاک و سەرزەمین و دەستە و گروپ و محەلە و شار و ستەیتێک نییە، پراکەندن بەم دنیا و هەر کەسێک هەر جۆرێ مەیلی بێتوانێت ڕەفتاریان تەکا بکە، بیان گرێ، بیان کوژێ، بیان وەڕێ، نابودیان کە، برسیان کە. ئەمە نەتیجەی وردبوونەوەی ئێمەس، وەزیفەی ئێمەس کە زەمان و کات دقیق تەنزیم بکەین تا واقعیەتە خۆی بنوێنێت، تا بزانین ئەم ژیانەی کە لە پڕێکا ئێمە ناسیمان و تێی کەوتین بەر لە ئێمە مەوجود بووکە و دوای ئێمەیش مەوجود دەوێت، تەقسیر ئەم کاولکاریە لە ئەستۆی کێ بوو؟ ئەژدادمان بوو، باوکەکانمان بوو، بەهودەی کێ بوو کە ئێمە بەگراگەین؟ چه اتفاقێک کەوت وەختێ تۆ ئەپرسی 700,000 100,000 خەڵکی هەڵەبژێتێتەوە دەوڵەتە عێراقی هەر جۆرێ مەیلی بێ معامڵەیان تەکاکە؟ چه اتفاقێک کوێ لە سەرزەمینە ئێمە دەوڵەتە ئێرانی هەر جۆرێ مەیلی بێ بە مردمە ئێمە ڕەفتارەکە، بەرخوردیان تەکاکە، خویان ئەگۆڕێت، تەنەوەعیان ئەگۆڕێ، بە زۆر گەرەکی شێعەیان بکات، بە زۆر قیەمی ئەخلاقیان لێ ئەسێنێت و بنەماڵەیان لێ ئەگۆڕێت، خانەوادەیان لێ ئەپاشێت، تەمام ژیانەکەیان مهەندسی ئیجتیماعی ئەکات هەر لەبەرەوەی کە خویان بگۆڕێت. کاک هادی حەمە ڕەشید مەوجودن. کاک هادی تەشریفتان لێرە هەست؟ ظاهرەن کاک هادی تەشریفیان لەگران نییە و نەهاتکن، من ئاگادار نەبووم کە ئیشان هەنووز نەهاتکن.
ببوونن من تا ئایدیەکەی کاک هادیە دەوزمەوە. کاک هادی ئێوەم داوەت کردووە، ئومیدوارم کە بتوانن تەشریف بێرن. کاک عادڵ بیارەی ئینڤایتم کردن، ئومیدوارم بتوانن تەشریف بێرن. نەخێر زەحمەت مەکەی. کاک هادی ئێوارەتان باش، بەخێر بێن. دەنگتان نییە کاک هادی؟ ئێستا دەنگتان تێوە لێ کزە؟ لێکەنەوە من هەمە، ئومیدوارم کە دەنگ ئازێتە ئێوە نەکا فقط. خواهشەکەم. نازانم ئێستا دەنگ چۆنە؟ دەنگ عالیە، فەرموون کاک هادی. بەخێر بێن. ئێوە نەبوون، ئاگادار نەبوون، ئێمە مقدمەیەکمان بەحث کرد سەبارەت بە وتەکانی کاک فەرهاد دوێشەو. ئێوە دیسانەوە کاک هادی ئەڵبەتە کەسێکی سەرشناسن وەکو هەموو شاهیدەکانی تر، بەڵام هەر بۆ خاتری ئارشیف بوونی خۆتان معرەفی بکەن و فەرموون دەست پێ بکەن. زۆر باشە. هەڵبەت من ناوم هادی حەمەڕەشیدە، لە دایکبووی ساڵی 1970 لە هەڵەبجەی شەهید بە عینوانی یەکێک لە مناڵانی بەشداربوو لەو جینۆسایدەی هەڵەبجەدا بەشداریەکەم و ئەتوانم بڵێم وەکو سکاڵاکارێکیش کە هەستەکەم چ دوولایەنی شەڕ کە ئێران و عێراقن و چێ ئەو وەسیلانەی کە بەدەستیانەوە بوو لە هێزە کوردیەکان، ئێمە شکایەتمان لەوانە هەمویان هەیە. من بەشداریەکەم لەم دیبەیتەیە. فرەخاسە کاک هادی فەرموون. من پێشووتر بێژم لێشەوە کاک فەرهاد ڕوویە سەر هاتنەوە ئوردوگای سەریاس و پاشان هاتنەوە و ئەفوات و ژیانە ئاوارەیە سلێمانی و بازیان و باینجان و نازانم حوشتر ملو ئەگەر شتبانەکەم بەڵێ ئەوانەی کە بەحسی کرد. من سەرەتا مقایسەیەکم کرد بینە جنایەت و جینوساید، یعنی جنایەتە بەر عەلەیهە بەشەریەت. بزانن تەفکیکە ئەم دووە، ئەم تەرمە جنایەتە بەر عەلەیهە بەشەریەت یا جینۆسایدە دوای جەنگی جەهانیە دووەم هەروەکە ئێوە خۆتان ئەزانن و معلومەتێتان دروست کردیا. فەرقیشی ئەمەسە کە دیکتاتۆرەکان و ڕژیمە دیکتاتۆرەکان دوژمنە ڕژیمەکەی خۆیان ئەکوژن. تەوەجۆ بکە لەم نوکتە، دوژمنە ڕژیمەکەی خۆیان ئەکوژن. مەسەڵەن تیتۆ ئەگەر ئەو کارەی کردگە یا باتیستا ئەو کارەی کردگە، ئەوەی کە ئەگەر شتبانەکەم کودتای کرد بەسەر ئالەندا، ئەمانە جینۆسایدیان نەکردگە و جنایەتە بەر عەلەیهە بەشەریەت نییە. بەو معنە جنایەت هەست، وەلێ ئەمانە بەر عەلەیهە دوژمنهای ڕژیمەکانە خۆیان کردگیانە. جنایەت بەر عەلەیهە بەشەریەت زمانێکە کە تۆ گەرەکت بێت تەنەوع گروپی قەومیک سیستەماتیک لەبین بووی و ئەمە بۆعدە جۆرا و جۆرەگری. یەکێکیان مەرگە فیزیکیە، تۆ ئیشی ئەوڵ دەفعە شەرایەتەکەی ئامادە بکەی
و لێو دوا پرۆسەکە ئەنجام بی. مەسەڵەن ئەوەی یەهودیەکان لە ئەڵمانە ساڵ 1942 ئاخرین مەرحەلەیان ناونیە فاینال سلوشن، یعنی مەرحەلەی نهایی، مەرحەلەی ئاخرین ڕاهکار کە ئەوە بوو کوشتنیان. یعنی مەراحلێکی تێی کرد تاگەی بە ئەشویتس و هۆلۆکۆست. ئەوەی کە لە سەرزەمینە کوردەوارە کەوتمن مێژوویەکم بۆی بەحث کرد چه اتفاقی کرد. ئەو بەو معنانیە کە دەوڵەتە عێراقی، دەوڵەتە ئێرانی، تورکی و سووری فەرقە کاتەکە یەکتریان. پرۆسەسە جینۆساید چوار لایەنەس و هەر کامیان لەسەر ئەم جینۆسایتە منەزەم کارەکەن لە لەختەهایەکە ئەبێت بە مەرگە فیزیکی دەسە جەمعی و قەتڵ عامیشی واتیە. بەڵام بەردەوامیەکەی ئەمەسە کە تۆ خەریکی تەنەوع گروپیەک لە بینەوەی، نەژادیەک لە بینەوەی، چوزانم تەنەوع میراسیەک و فەرهەنگیەک لە بینەوەی. و ئیمڕۆ اتفاقێک کە ئەکەفێت لەم پرۆسەسە جینۆسایتایەکی کێوەسەکە هەنە ئارەند بە باشی ئیشارەی پێکات بڕینە تەعەلوقە. ئەوانەی کە تۆ بەرەو جینۆسایتیان ئەوەی ئەوەڵین کارێکی شکەتیانە دروستەکەی تەعەلوقیان لێ ئەوڕیت، یعنی ئەمانە وابەستە بە هیچ خاکێک نین، وابەستە بە هیچ مەحەلە و شار و کۆڵان و گروپ و تاقمێک نین، بەڵکو ئەمانە ستەیتلەسن. وەختی ستەیتلەس ئەون لە جەهانێکا کە مەرزبەندی کریاگە، سنووری بۆ دانریاگە و دەوڵەت ملەتیان بەسەرەوە دانیاگە کە لەم گۆی زەمینە یەک بست خاک نییە کە لە ژێرە ئۆتۆریتیە دەوڵەت ملەتێکانەوێت. ئەم ئینسانە ستەیتلەسانە پراکەندە ئەون بە جەهانە و لەگەڵ پەراکەندگیانە بە جەهانە هیچ حقوقێک شمولیان ناکە، بەڵکو ئەڕۆنە سەتحە ژیانە حەیوانی وەنە حەیواناتەتر. مەیلیان بوێیان کوژن، مەیلیان بوێیان وەڕەن، مەیلیان بوێ لە ناویان ئەوەن و دقیقەن ئینسانەکان خۆشیان ئەمە بەرداشتەکەن. بۆیە وەختێ من کاک فەرهادم دائەنیا و سوعالم لێ کرد، تۆ ئەوێنی یەک نەفەر، یەک هەڵەبجەی کە تێتەوە، یەک کورد، یەک سلێمانی، یەک هەولێری، یەک بازیانی، یەک نەفەر سوعال ناکە بوو ئەو بوواکەن، چون گشتیوا لە حاڵەتە بێحقوقی و تعلیقیاوە و سنە خۆشی فکرەکات کەم گوناحکارە کە بووگە لە دایک، گوناحکارە کە ئەمە هەست و مستحقەکە بەسەری تێت. فەرمونێوە لە هەر کوێکا کە مایل بوون ئیدامە بدەن کاک هادی لەو جێگەی کە خۆتان گرفتانە دەست پێ بکەن دەست پێ بکەن. بەڵێ کاک پەیمان، دووبارە من سوپاسی جەناب دەکەم کە هەستەکەم ماوەیەکی زۆر ماندوو نەناسانە و من خۆم شعورەکەم کە چەندە مانوویت لەم هەڵبەت ساڵانێکە تۆ دیبەیتەکەی، بەڵام ئەمەی هەڵەبجە زۆر تایبەت بوو. تۆ دەق و گرتبوو بە جۆرێک لە دیبەیتەوە کە 40 دقە تا سەعاتێ قسەتە کرد، بەڵام ئێستا لەسەر کاریەیتەوە بە خێرایی تەبەن مەشغوڵە بی بەوەی کە کێ بانکەی بۆ دیبەیتەکەت و تا ئامادەیانەکەی وە دواتریش هەر لەسەر کاریەیتەوە هیچ پشوویەک وەرناگریت و تا نیوە شەو مەشغوڵی بەم کارەوە بەلای ئێمەی هەڵەبجەییەوە بە تایبەتی ئەو کەسانەی کە جۆرێک لە ئەیانەوێ شعورێک دروستکەن، شعورێکی هاوبەش دروستکەن. ئێمە زۆر درک بەوەکەین کە تۆ مانوویت زۆر دەستخۆشیت لێەکەین. ئەوەی تایبەتە بەو بابەتەی جەنابتەوە لە ڕاستیە کاک پەیمان دابڕانێکی کۆمەڵایەتی هەیە لە نێوان کورد بەگشتی. دیبەیتەکانی پێشووە باسێکی مقارنەیەکی جدیت کرد لە نێوان ئەو خەڵکانەی کە سەرزەمینێکیان هەیە، ئەم سەرزەمینە لەلایەن جۆرێک لە دام و دەستگای داگیرکارەوە داگیرەکرێن و یان ئەیانەوێت یان ئەوان بگۆڕن یان بە جۆرێ لە جۆرەکان لە ناویان برن، ئەخلاق و ئەدەبیات و تا ئەگاتە کەلتور و هەموو شتێکیان لەبەر یەک هەڵتەکێنن وایان لێ بکەن وەکو خۆیانیان لێ بکەن، یان ئەوەتانێ سەرداری ئەمان بەسەر خۆیانە قوبوڵ بکەن و بە جۆرێ لە جۆرەکان گۆڕانکاری تەواویان بەسەرا بێت. ئەو مقارنە هێناتەوە بۆ ئێماڵین کوردستان و جەنابتان زۆر جار پێداگری لەوەکەن ئەم ناوە ناوێکی ئێمە
بە ماوەیەکی زەمەنی زۆر دەممان ڕاهاتووە بەمە تەئکید بە ئەوەنەی خەریکی ئەوە بین ئەم وشە سازیە بکەین تەرکیزمان ئەڕوا بۆیە بێگومان کە تاک بە تاکی ئەم کۆمەڵگایانەی ئێمە لە کوردستانی هەر ئەوەی ناومان ناوە چوار پارچە و تۆ دایمە زەمی ئەو کەسانەکەی کاڵەن چوار پارچەی کوردستان بە هەرحاڵ ئەمە دابڕانێکی تەواوی لە نێوان ئێمەیا دروست کردووە ئێمەی لە سەردەمێکی مۆدێرنی دروستبوونی وڵاتانە زیاتر تەفکیک کردووە بە جۆرە لە جۆرەکان ئەو کۆچەی کە جەناب و لە دیبەیتەکانی پێشوە باست کرد ئیدامەی هەیە لە ڕاستیا بەداخەوە کۆچ یعنی بووە بە یەکێک لە ناسنامەکانی ئێمە کە ئەگەر سەردەمانێک ئێمە وەکو کۆچەری بەویستی خۆمان گەرمیان و کوێستانمان کردبێ بۆ ئەوەی کە ستایلی ژیانی خۆمان هەڵمان بژاردبێ ئەم جاریان بەدەست خۆمان نییە ئەم جارەیان یعنی کۆمەڵێک کەس کە بەنیەتی قڕکردنی ئێمە و جینۆسایدکردنی ئێمە یعنی هاتووە هەم خاکەکەی داگیر کردوین هەم دیسانەوە هەموو ئەو بەشانەی یعنی ئەو سیمایانەی جینۆساید کە جەنابتان لە کاتی ترا باستان کردووە ئێمە ئەگەر سمارتفۆنەکەمان بگرین بە دەستمانەوە و سێرجێ بکەین هەموو خاڵەکانی ڕەکیزەکانی جینۆساید دێتە بەردەستمان پێویست ناکە لێرە باسییانکەین بەڵام هەمومان نەزانین کە ئەوەی بەرامبەر بە ئێمە کراوە چ لە هەڵەبجە چ لە ڕاگواستنی گوندەکان چ لە ئەنفالە هەموو سیماتەکانی جینۆسایدی تایە بەداخەوە جۆرێک لە دابڕان لە نێوان ئێمەیە دروست بۆ کاک پەیمان یعنی ڕەنگە ئێوە خۆشبەخت بن بەوەی کە ساڵانێکە دوور بن یعنی ئەمە ڕەنگە وەکو نوکتەیەکی تافیح و تراژیدی من باسی بکەم نەکۆک ئەوەی کە بەلامەوە خۆش بێ بەڵام بەجددی وەریگرنیەوە چانستانەیە ساڵانێکەوە بۆ 20 ساڵە چێ دوورن لەم سەرزەمینەوە ئەگینا ئەگەر سیرکەی جیاوازی لە نێوان ئێمەیەکی عێراقیە سووریەکە تورکیەکە ئێرانیەکە هەڵبەت کوردیش ئەمە هەمومان کوردین جیاوازیەکان زۆر بەڕوونی دیارە لە دیبەیتێکا باسی ئەوە تەکرد کە خەڵکی سلێمانی ئەسڵەن بە خەڵکی سووریان وتووە هاتوون کاریان لەم وڵاتانە هێشتووە وەرە بزانە دەنگوباسی نێوان خەڵکی ئەم پارچەیە ئێرە و خەڵکی کوردستانی ئێران بزانە چ دەنگ و باسێکە چ دابڕانێکی زۆر عەجیب و غەریب لە نێوان ئەم دوو بەشەیە هەیە یان ئەم چەند بەشەیە هەیە ئەم دابڕانە کۆمەڵایەتیە وای لێ کردوین کە زۆر جار ئێمەمانان گوێبیستی دیبەیتەکانی جەنابتە بین و لەناو ئەم دیبەیتانە پرسیارەکەی بۆچی خەڵکی ئێمە ناجوڵێ بۆ بیر لە شۆڕش ناکاتەوە بۆ دەوای مافی خۆی ناکە ئەزانی کاک پەیمان لە شەوانی ڕابردووە بە جۆرێ لە جۆرەکان جەنابتان ئەم پرسیارە چەند جارێ لای کاک فەرهاد وروژان باشە ئێوە لە ئۆردوگابوون کەس پرسی بۆ ئێمە جینۆساید کراین پرسی کێبوون موسەبیبەکانی جینۆسایدی ئێمە پرسیاریان کرد ئەوانە کێبوون بە ڕێنیشاندەری کەسانێکە هاتن ئێمەیان جینۆساید کرد خۆی لە ڕاستیە پرسیارەکە گرنگە پرسیارەکە بێگومان زۆر گرنگە بەڵام بەقەدەر ئەوەی کە ئایا پرسیارکرا و جەدوای نەبوو ئیسیفادەی نەبوو دەوری نەبوو یعنی لێرەوە ماهیەتی پرسیارەکەش نامێنێ کاک پەیمان لە ڕاستیان من و کاک فەرهادیش مناڵ بووین تا واقعەکە ڕێگوگو خۆی بگوێزینەوە من کاتێک یەکەم دیبەیت بەشداریم کردوتم هەر کەسێ وەکو خۆی چووە ناو جینۆسایدی هەڵەبجەوە من وەکو مناڵێ یەکێکی تر وەکو پیرێکی دنیا دیدە ئەوی تر وەکو مامۆسایەکە هۆڵی خوێندنگا و گۆڕەپانی قوتابخانەی بەجێ هێشت و بەجارێ بێنازی کردن
تا ئەگاتە بووکوزاوایە کە مانگی هەنگوینیان تێکچوو. یعنی ئەمەوێ بڵێم ئەم وێنەیە من ڕەنگە نەتوانم لە ئۆردوگا بە تەواوەتی چی ڕوویدا، بەس لە مقارنەکردن بە ئێستامان کە من هیچی بەکەمتر نازانم لەو کاتەی کە جینۆساید کراوین، لە ڕاستیا ئێستا بە جۆرێ لە جۆرەکانی تر جینۆساید ئیدامەی هەیە و ئێمە هەمیشە لە ژێر ترسی دووبارەبوونەوەی جینۆسایدین. بۆیە یعنی مقارنە بەو کاتە ئەتوانم وێنای ئەو کاتەی ئۆردوگاوەکو خۆی بکەم. ڕەنگە ئەمە لای دۆستان و لای جەنابیشتان ببێ بە شیکاری بەقەدەر ئەوەی کە وەکو شاهید حاڵێ بتوانم پێناسەیکەم. شیکاریەکەش مهمە کاک هادی، تماشا بکەن ئەوەی کە تۆ بە شوێنە سوعالەکانە دەچی. مثالێکت بۆ لێ بەم، جنابە فەرمایشە کرد من دوورم، من بە فیزیک دوورم لە کوردەوار، بەڵام 1 سانیە 1 دقیقە لەو سەرزەمینە دوور نەکەوتمەوە، نە لە مردمەکەی، نە لە کولتورەکەی، وەنە لە مەعاسات و حەوادثێک کە هەست. جینۆساید بەردەوامە، ئێمە 100 ساڵە سیستەماتیک جینۆساید ئەکرێن وە سەرکەوتوو بوون. یعنی تۆ کە ئیمڕۆ ئەنوارڕیت بەم سەرزەمینە. ئەوەڵەن با من 1 دیاردە لەگەلا پێبێژم، جەنابە کەس و کارە هەست لە ئەوروپا بپرسە. سوعالە ئەوەڵ بۆ تۆ ئەمەسە چۆنە لە ناوی ئەم ئوروپا ئێمە کەسمان هەست 25 ساڵە ئیقامەتی هیچ کوێنیە، 4 وڵات چووکە، نە 1 نەفەر، نە 2 نەفەر، نە 3 نەفەر. چۆن ئەتوانێت تەحمل کات ئەم ئینسانە لە بێ مافیا، لە بێ حقوقیە خۆی گرتگە؟ ئەم اتفاقە ئەکسەرەن لە ناوە 2 قشرا بە وزوح ئەیوێنیت. لە ناو کووردا تۆ ئەوێنی کەسانێک هەن کە ساڵهای ساڵە سەرگەردانن بەم وڵات و بە وڵاتە و تازە خۆیان گرتگە بەمە. ئەمەوێت تۆ پرسیارێکی گەورە بۆ تۆ. پرسیارێکی تر ئەوەسە تۆ ئەوێنیت ئەم کەسانەی کە کوردن و ئەکرێت لە بەستەری فەرهەنگی تۆ هاتوون، وەختی سەیریانەکەی و مقارنە و مقایسەیەکیانەکەی تەکی دەورانێکی قەیما کە ئێمە خەڵکەکەمان بڕێکی فرەینە خوێندەوار بوو، بەڵام ئەمانەی کە خوێندەوارن تۆ نە ئەیان ناسی تۆ، نە ئەم ئینسانە هەڵگری مێژووی چەندین هەزار ساڵەی کوردە، هیچ میراسێکی چەند هەزار ساڵەی پێوە دیار نییە. آخر ئێژن قەڵا ئەگەر بڕۆخێ مێراوە بەنەرەکەی هەر ئەمێنێ، مزگەوت ئەگەر بڕۆخێ مێراوەکەی ئەمێنێت، تۆ وەختی سەیری ئەکسەریەتە ئێمەمانان ئەکەی من خۆشمی پێوە ئەدەم، ئەوێنی تۆ ئەم میراسە هەزاران ساڵەیەتی هەناوێنی و ئەماوێت تۆ سوعال بۆ تۆ. سوعال ئەگەڕی بە شوێنەوەی کە ئەم مردمە خۆ هەروە لە خۆی و وای پێ نهاتکە یە پرۆسەسێ اتفاق کەوت کە بەسەر ئەم مردمە. تۆ ئەم داستانە هەڵەبجە بارزان و ئەنفالە وەسە نوکی کێوی یەخەکە، بنی کێوی یەخەکە تۆ نابێنیت و نازانی ئەم فەرازە کە من پێژم فەراز چی قۆمیاگەکە گەیگە بە ئەگرا. لەذا کەسانێکی وەکو جەنابەت کە حتا ڕووداوەکان، ئێمە گە ڕەفیقەکان تێن ڕووداوەکان ئەگەڕێنەوە فرە ئەرزشی هەست ڕووداوەکان، بەڵام ڕووداوەکان ئەگەر لەسەری نەوێسی تەحلیلی نەکەی، تەفسیری نەکەی، وەکو خۆی خاو ئەمێنێتەوە. وەسا ئەوەی کە تۆ فیلمێ دروستکەی و ئەگەر ئەم فیلمە نەغد نەکرێتەوە هیچ فرۆشێکی گیشە ناکە. وەسە جەنابە کتاوی بنووسی و ئەگەر ئەم کتێوە من کەسێک نەغدی نەکاتەوە کتێوەکەی جەنابە مردگە، چۆن ئێمە عادەتمان هەست بە کتێوی مرد و چاپکردن. تەوەژۆکێک کابرا لە ماڵە دانیشت کە 50 کتێو چاپەکات، هیچ کەس نەغدی نەکرد گەسۆ خۆی بەسایە و 50 کتێوە زانێ. هەمووی ئەمانە دەسەداتە دەست یەکتری، کەسانێ وەکو هادی ئەحمەد ڕەشید، فەرهاد قادر، کەسانێ وەکو دکتۆر لوقمان، کەسانێ وەکو کاک ئیسماعیل، کەسانێک وەکو کاک کامران و کاک مستەفا و تەواوی ئەوانەیە کە هاتن شەهادەتیاندا. هەر کەس و لە زاویەیەک و خەریکە ئەنواری و ئەم کاولکاریە ئەبێنیت، هەر کەس و لە سوچێکا خەریکە بۆی ئەڕاتە کۆی ئەمە کە کۆ ئەوێتەوە ئەوێنی معریفەیەک لە ناوە ئومەتی کوردیا دروست ئەوێ، ئاوەڕێک لە خۆی داتەوە، خۆی سوعالەکە ئەری بۆ من سوعالم نەکرد یا بە قەوڵە جەنابەت سوعالکە کە چه سوودێکی بوێت. ئێمە ئێشە فکرکردن بزانین ئەم سوعالە سوودی هەست، من ئێشێ فکر بکەمەوە کە چۆن هەڵوێست بگرم، ئەسا هەڵوێستگرتن واجبە، ئیمکانی هەست. ئێمە لە چ دەرکێکمان لە مەرگ هەست
معزەرەت مەز بۆخشی ئێمە چ دەرکێکمان لە نەخۆشی سەخت هەست باوەڕکە نەخۆشی سەخت شتە عەجیب و غەریبێک نییە بەعزێ مەواقع وێنی ئێشێکی سەرماخوردگی لە شێرپەنجە فرە سەختترە ئێمە چون هیچ وەخت ئەمانەمانە تەجروبە نەکردگە هیچ وەخت شێرپەنجە لێمانی نەداگە وەختێژن شێرپەنجە خەوف ئەمانگری و نازانی شێرپەنجە چییە وەختێژی جینۆساید ئێمە وایە ناوی جینۆسایدە بەڵام فکرەکەن خۆ ئەمە جینۆساید نییە من حاڵم خاسە و دنیا هەروە بووگەکە هەس و هیچ اتفاقی نەکەوتکە و من فرە ساق و سەلیم و وەلێ ئەگەر واقعیانە بنواڕیتە خۆدەوێنی نە ساقی نە سەلیمی نە هەی نە مەوجودی نە شتێکت بۆ عەرزەکردن هەست بۆیە مهمە جەنابەت بە تەحلیل و بڕۆیتە ناویەوە من پێم جالبە تەحلیل ئەشنەوم زەوایەیەکی تر ئەخیتە بەرنەزەرەوە کە کەسانێکی تر نەیان دیگە و متۆدە خۆمان دەرتێرین و نوع بەڕەسیکردنە خۆمان دەرتێرین بۆیە هیچ واجب نییە کە تۆ فقط خاترات تعریف بکەیتەوە لە ناوە و شارە ژیادی ئەسەن کوردبوون و کوردیبوون خۆی ڕەنجێکی گەورەس کە تۆ بتوانین لە کونە ئەم زامەوە لە ناو ئەم ڕەنجانەوە بتوێ فەرموو کاک هادی بۆیە دەسەدا وەڵاس فەرموو جا کاک پەیمان لە ڕاستیە ئێمە لە دەورانی شەڕی ئێران عێراقا ڕەنگە لە 100 ساڵی ڕابردووە ئێمە یعنی یەکێک لە سیما دیارەکانی ئێمە بریتی بێ لەو ڕەنجە بەردەوامە و دەوامەی ئەو ڕەنج بێوەریەی کە ئێمە کێشاومانە جەنابتان ساڵانێکە هەرچی خۆتەڵی سەعیەکەی ئەتەوێ ئەم وێنەیە وەکو خۆی ڕوونکەیتەوە چی ڕوویدا لەم سەرزەمینە وە دەوروبەری ئێمە چۆن دروست بوو ئێران چۆن دروست بوو عێراق چۆن دروست بوو ئەوی خۆت ناوناوە کۆرپەرێشنی ئێرانی و تورکی و سووری و عێراقی و هەڵبەت ئیتر خاوەرمیانە بە هەموویەوە و تا ئەگاتە ئیمپراتۆرەتە گەورەکان ئەوەی بۆ ئێمە دیارە یعنی تەجەلابوون و زاهیربوونی تەواوی ئەم خەمە گەورە لە ڕەنگە لە شەڕی ئێران عێراقا بۆ ئەم دوو بەشەی ئێمە بە تەواوەتی دیاریدا و ئیتر تورکیا لە ساڵانی ینی لە دەرکەوتنی هەڵبەت ینی زۆر بگەڕێتەوە لە سەردەمی عوسمانی و تا ئەگاتە دروستبوونی کۆمار و تا ئەگاتە ئەمڕۆژ کە ئۆردۆغان هەردەسی سوورە بە خوێنی هاوزمانەکانمان ینی بەڵام بۆ ئێمە لە مەنتیقا تەواو خۆینوان لە شەڕی 8 ساڵەی ئێران عێراقا بە تەواوەتی خۆینوان دوو هێزی گەورەی جیهانی کە ڕۆژانە توانم بڵێم خۆیان پڕچەکەکەن ئەوەی کە تۆ پێشتریش باس و کردووە ئێمە خوێندومانەتەوە لە دیکۆمنتاریا بینیومانە هەڵبەت ئێران کاتێکا شائەڕوا لە ئەوجی قووەی خۆیایەتی خۆی پڕچەک کردووە بە هەموو چەکێکی ئەمریکی و بە تەواوەتی ئامادەیە بە دوای ئەوە عێراق سەردەمانێکێتە ناو شەڕەوە و بە قەولی دووبارەی خەڵک ئەوەنە دەوڵەت لە پشتیوەیەتی و بەس لە ڕاستیا وێنەکە وانییە وێنەکە بەقەدەر ئەوەی کە چەنە هاوکاری عێراقەکرێەوە زیاتر هاوکاری ئێرانی شەکرێ و بە هەمان شێوە هەردوو لاپڕچەکەکەن شەڕێکی گەورەی عیملاق بە زۆری لە سەرزەمینی ئێمە دروسە بێ ئەمە ئەوان وەکو فیل و ئێمە وەکو گیا قاچەنێن پیامانە پێێنێن پیامانە و پانەبینەوە کاک پەیمان لە ڕاستیا وێنەکە وەکو خۆی ببینین من پێم خۆشە تۆ هەموو جارێک ئەوەنە بە ئومێدەوە قسەکەی ئەوەنە بە هیمەتەوە قسەکەی مرۆڤی کوردی وەکو مرۆڤێکی سۆپەرمان باسەکەی و پێ وایە گێڕانەوەی شکۆ بۆ جیهان لە ڕێگەی کوردیەتەوە ئەبێ دووبارەکردنەوەی ئەخلاقێکی کوردیانە باعیسی ئەوەیە جیهان لەم تاریکاییە دەربێنێ من زۆرم پێخۆشە ئێمە بەم هیمەتەوە یعنی وا بکەین لە تاک بە تاکی کۆمەلگاکەی خۆمان کە تەعبیئەیان کەین بەهێزیان کەین بەم معنەویاتە گەورە
و هەر ئەوەشە ئێمە شەوانە لە دیبەیتەکانی توا بەشداریەکەین و خەڵکی بۆ بانگەکەین و ئەمانەوێ خەڵک لە بری ئەوەی گوێ بۆ هەندێشتی تافیهی تڕهات بگرێت بێدانیشێ بە دیارەم قسانەی جەنابتەوە، بەڵام وێنەکە وەکو خۆی ببینین لە ڕاستیە ئێمە لە دەورانی هەشت ساڵەی شەڕی ئێران عێراقا یعنی دوو سیمای سەرەکیمان هەبوو. سیمای یەکەم بریتیە لەوەی وەکو ئەو پەلکە گیایانەی لە نێوان دوو فیلا پێمان پیاهاندرێ و پانەبینەوە، یعنی ڕۆڵی ئەو چڵە گیایانەمان بینیوە. خاڵی دووەم لە ڕۆمانسێتێکا ژیاوین بەرامبەر بە هەردوو دەوڵەتی عێراق و ئێران، کۆمەڵە و دیموکرات و خەڵکی دانیشتووی شارەکانی کرماشان و سنە و تا ئەگاتە ئازەربایجانی غەربی و بەم بۆ ئیلام و بە قوڵاییە بۆ هەمەدان، یعنی لە ڕۆمانسێتێکی زۆر عەجایبا بوون بەرامبەر سەدام حوسێین. پێیان وابوو سەدام پیاوێکی باشە، پیاوێکی کەشخە و باڵابەرزە، پیاوێکی قۆزە، پیاوێکە یعنی بە معنای کەلیمە تەنانەت ئەو پوڵەی ئێمە کە وێنەی سەدامی پێوە بوو، ڕسمی سەدا عەکسی سەدامی پێوە بوو، باشتر پارەیە کرد لە شارە کوردیەکانی ئێرانە. ئەمە ڕۆمانسێتێکە بەرامبەر بە عێراق پێی وایە عێراق لە ئێرانی بەرێتەوە بۆ ئەوان باشە و سەرکەوتنە بۆ ئەوان. ئەم وێنەیە عەکسکەرەوە لێرە بە پێچەوانەوە ئێمەی دانیشتووی شارەکانی سلێمانی و کەرکووک و هەولێر و دوهۆک و هەڵەبجە و ئەمانە پێمان وابوو ئێران سەرکەوێ لەم شەڕا بۆ ئێمە باشە و هەر کاتێکە عێراق لە شوێنێکە شکستیەیەنا ئێمە دڵمان خۆش بوو، پێمان وابوو کە یعنی لە ناوبردنی عێراق سەرکەوتنی ئێمەیە. ئێمە بەم ڕۆمانسێتەوە سیاستمان کردووە لە ماوەی کاڵێم ئێمە جەناب و جارێکی کە من و ڕاگرت و تو ئێمە نا کەسانێکە یعنی هاتوون خۆیانیان سەپاندووە بەسەر ئێمەیە. ئەوە یعنی تعبیرەکە چۆنە وازەحە. ئێمە وەکو کورد ئەم جۆرە سیاسەتەمان بەرگوزار کردووە. من وەکو مناڵێ کاتێکە ئەچمە ئۆردوگا، لە ئۆردوگایە پرسیار و لە کاک فەرهاد کرد کە لە ئۆردوگایە ئێوەیان ینی نەهاتن پێتان بڵێن چێ هەڵەبجەی والێ کرد، پرسیارێکی ئاوا کرد دوێنێشەو. بەڵێ من ئاوام کرد کاک هادی فەرمایشەکرد لەبیر نەچێت و وتم تەنانەت یەهودیەکان کە لە سەیاندانیا وتیان خوا لەکوێ بوو، سوالیان کرد. ئەمەوێتۆ مەقولەیە ئایا خوا شەڕیشی دروست کردگە هەروە کە خەیر دروستەکە دەیخوا ئەگەر خەیرە مطلقە شەڕ چۆن مەوجودە. تەوەجۆکە شەڕ بە معنای جەنگ نە، بە معنای شەڕ، خەیر و شەڕ. تەوەجۆکە لە ڕوانگە فەلسەفێکەوە حتا یەهودیەکان تا ئەم پایە چوون خوا لەکوێ بوو. ئێمەمانان لەم 100 ساڵ جینۆسایتە سیستەماتیکە بزانە شایستە خەڵکی کرماشان پاڵی داگەسەوە و ئەزانێتێنێ لە ناوی پرۆسایی جینۆسایتە. خەڵکی لۆڕەسان هەروە، بڕۆ بۆ مازندەران و گیلان هەروە و ئەزانێتە. من وتم هەڵەبجە نوکی کێوە یەخەکەس کە تۆ وەختی هەڵەبجە تەعقیبەکەی هەمووی دەرتێت، یعنی بنەکە دەرتێت، ئەزانی کە کوێ وە چی گەیاندی بە هەڵەبجە، ئیش بزانی چی گەیاندی بە هەڵەبجە وا دنیا دەمولوتی هەڵپێچاو هیچ اتفاقی نەکەوت. بزانن بەحسە من ئەوە بوو، سوال و پرسیار فرە مهمە. حتا کاورا بێژێ ئەرێ خوا لەکوێ بوو، بۆ من مستحقی ئەم گشتە، بۆ من مستحقی زندگی نییەم ئەو جۆرێک کە خۆم گەرەکمە. بزانە مەسەلە سەرێوەسە کە ئێمە ئایا خۆمان حەق مەدار ئەزانین یا ئێمە فکرەکەین قەدەر و چارەنووس بەسەرمان و حکومەکە و ئێمە تەسلیمی جەبرێکین و لەم چارەنووسە مەحکومین ببری وەکو چی؟ وەکو مەموزین، وەکو مەمێک کە تەسلیمە قەدەر ئەوێ. حتا ئەو وەختەی کە زین تێت خۆی تەسلیمەکا پێی ئەو ئیتر حەل بووگە لە خوا تەواو چوو تەوەجۆەکەی و خۆی ئەداتە دەسە قەدەر.
ئایا ئێمە وابووی خۆمان داگەسە دەسە قەدەر ئەمە چارەی ئێمە سو بە و بەختین و بێچارەین و هەرکەمەی بێ حچێکمان پێکا من بۆ مهمە بزانم لە سەد حمەردەمە ئێمە چه اتفاقێکەکەوێ بزان باوەڕم بەوە نییە کە ئێمە نافەهمین باوەڕم بەوە نییە کە ئێمە دانامان نییە باوەڕم بەوە نییە کە ئینسانە عاقڵمان تیانەوەگە سوالە گەورە ئەمەسە کێ لە ناوە ئێمە پرسیاری کوشتەکە چی باعث بووگە گەلە کۆمە کریاگە کە پرسیار بکوژرێت ئەوە بەلای منە مهم بوو کە بیزانم لە کاکفەلات بەڵێ کاک پەیمان لە ڕاستیە بابەتەکەی جوولەکە بابەتێکە تەمان پرسیارێکی زۆر جدیە نەک بۆ هەڵەبجە بۆ هەموو ناوچەی ئەوەی پێوترێ ناوچەی ئیسلام نشین پرسیارەکە پرسیارێکی زۆر جدیە بۆ ئەوانش بۆ هەموو ئەم منتیقا لە ڕاستیە ئەوەی جوولەکەی کردووە بەم ڕقەمە گەورە ئەو پرسیارەیە کە جەناب و باسیەکەی ئەو جورئەتەیە کە بەخوایش بڵێن تۆ لەکوێ بووی کاتێکا ئێمە جینۆسایت کراین کاتێکا هۆلۆکۆست ڕوویدا بەڵام کاتێکا ئێمە پرسیارەکەین بە توخوبێکی قەدەغە و ترسناک و ئەیکوژین لە ناخی خۆمانە یعنی هەوڵێکی دەسە جەمعیە بۆ کوشتنی پرسیار من ناتوانم بڵێم تەنها لایەنێک کە بریتە لە دەسەڵات پرسیاری لە ناخی ئێمە کوشتووە زانی کاک پەیمان و برادەرانی ئامادەبووانی دیبەیتەکە لە ڕاستیە ئیجحافە بە حەقی خەڵکێکی زۆر کە پێمان وابێ لێرە پرسیار نییە نەک لە هەڵەبجە هەر تەنانەت لە کوردستانە بڵێ پرسیار نییە کاک پەیمان ئیجحاف واتە مافی بەرامبەرە خۆی وا بڵێ تۆ مافی منە خۆی بڵێ پرسیار نییە ینی بڵێ پرسیار نییە شتیوان نییە چۆن پرسیار نییە تەنانەت یعنی ساڵانێکە ئێمە ئەمانەوێت لە ئەدەبیاتی دنیای دەوروبەرمانە ئەدەبێکی بەرەنگاری دروست بکەین کە داوای گێڕانەوەی ئەم مافەکە بۆ ئێمە هەر لەسەر پرسیار دروستکردن ئەبولقاسمی شابی شاعیرێکی تونسیە ئەم شاعیرە تونسیە زۆر لە تەمەنی لاوێتیە وەفاتی کردووە 25 ساڵ بۆ وەفاتی کردووە تووشی نەخۆشی درێژخایەنیش بووە یعنی ڕەنگە لە 18 ساڵیەوە تووشی نەخۆشی نێبوو بێ بەڵام خاوەنی شاکار و شعرە گەورە بەناوبانگەکەی إذا الشعب يوما أراد الحياة فلا بد أن يستجيب القدر بەرحاڵ وێنەکە ڕوونە بەڵام من زۆر نامەوێت شیعرەکە تەرجەمەکەم بە قەدەر یا باسی کەم شیکاری کەم بە قەدەر ئەوەی کە حیوارێک لەگەڵ بایەکە با فدمدمت الريح بين الفجاج وبين الحفر باز لە باکە ڕەشەباکە ئەڵێ دێت و هاوارەکە و بەناو دۆڵ و شیوەکە نایەت و ئەڵێت أبارك في الناس أهل الطموح ومن يستلذ ركوب الخطر ئەڵێ من مبارك بایی لە کەسانێکە کەم کە ئەهلی تەموحن و بۆ بەدەستهێنانی ئەو تەموحەی خۆشیان سواری مەترسی ئەبن ڕکوبی خەتەر یعنی سواری مەترسی ئەبن خۆتان ئاسایی کە خەونی گەورەتان هەیە خەونی ئێوە خەونێکی بەسیط نییە کە ئێستای زۆربەی کۆمەڵگای ئێمە لە کوردستانی عێراقا بیر لەوە کەنەوە خۆیان بپاڵێون بۆ پەرلەمانێ خۆیان بپاڵێون بۆ ئەنجومەنی نوێنەرانیە بۆ قایم قامێتیە بۆ ئەنجومەنی محافەزەیە بۆ پارێزگاریە بۆ شتێکی بەسیط بەڵکو خەونی ئێمە ئەوەیە پرسیار لە سەرزەمینی خۆمانە دروستکەینەوە و وا بکەین لە خەڵکی داوای مافی خۆی بکە داوای مافی خۆی بکان نەک لە پرسە گەورەکانی وەکو کێمەی جینۆسایت کرد ئەسڵەن چیە بوونەوانەی موسەبیبی جینۆسایت بوون لە سەرزەمینی ئێمە ئەو پرسیارە گەورانە بەرحاڵ کاک پەیمان وەکو ئێواڵێن عورزەی ئەوەشی نییە داوای مافێکی سەرەتایی خۆی بکات تۆ
یعنی ئەمە وەک کاک ئەڵێ هادی لەوێوە تێت کە کابرا ئەسڵەن خۆی بە خاوەن ماف نازانی تەوەجۆ بکە ئەمەی کە تۆ داوای مافکە یعنی تۆ ئەحیانەن فکر ئەەکەی مافێکیش بە تۆ بە عنوانە ئینسان تعلق ئەگرێ هەرەوەی کە ئینسانی یەکسری ماف شمول دەکا یەکەم ماف ئەوەسە کە تۆ بزانی ماف شمول دەکا ئێمە فکر ناکەین کە ماف شمولمان دەکا یعنی لەوانەیە دەمە وەربین لەوانەیە بکەوینە ناوی فعالیەتم مەدەنی ئەم قسانە بکەین بەڵام واقعیەتی واسە کە ئێمە ئوسولەن خۆمان بە ساحێ و ماف نازانین بۆیە تۆ ئەمە لە هەموو بەشێک ئاوێنیت هەر بە تەنها کوردەواری داگیرکریاک لەلایەن عێراق نییە لە ئێرانیش واسە لە تورکیەش واسە لە سووریەش واسە اتفاقێک کە کەوتگە شتێکە کە ئێمە کاکە هادی ببەخشە من تەکمیلیە بخەمە سەر قسەکانە ئێوە ئەوەی کە ئێژین ئێمە زەهنمان دروست کریاگە بۆ خۆت باشە زانی لە مەقولەی ئینلایتمنت تا کانت ئێژێت کە دەورانە ئینلایتمنت یا عەسرە ڕەوشەنگەری دەورانێکە کە ئینسان لە سەغارەتە عەقڵ دەرتێت یعنی وەکو تفڵە سەغیر هەست کە قیەمێکی گەرەکە کە ئەم قیەمە بتوانێت ئیدارەی بکات تا گەورە ئەوێت و خاسی و خراوی تەشخیسەدا دەوران ڕۆشنگەری دەورانێکە کە عەقڵ ئینسان لە سەغارەت دەرتێ مەسەلەن ئێمەمانان ئەکەوینە کارە ڕۆژانەکردن مەسئلەی معنەویەتمان مەلایە حەلیەکە ڕۆین پوڵی پێدەین مەسئلەی سەحەمان دکتۆری حەلیەکە پوڵی پێدەین ئیتر کارمان بەوە نییە کە چەندێک ئێمە مەسیحین یەهودین موسڵمانین هەینیان نین کارمان بەمە نییە تێنەوە سەر کورد دقیقەن ئەم بەڵایانە بەسەرمان هاوردگات ئەوڵەن یە تعریفێکیان لە کورد کرد کە ئێمە نەمان کردو دوومەن سنوورێکیان دیاری کرد کە ئێمە نەمان کردو بابایە میسیۆنەرە یەهودی کردووی سێوەمان کەسانێک بوون بە نوێنەرە ئێمە معلوم نەو لە کوێ دەرهاتکن لە پڕێکا ئێمە زانیمان ئەمانە حیزبن و ڕەهبەرن و معلوم نییە چی هاوردنی ئەوەی کە کەوتە ناو زەهنی مەردم ئێمە بزانە ئێمە هەر لە تەقیبەم دادگا زانیمان بێخەبەری تۆ بەرەو جینوسایدەوە عەدەمە قەتعیەت و نەدانە بڕیار تۆ بەرەو جینوسایدەوە ئێمە زانیمان نەناسینە دۆست و دوژمن ئینسان بەرەو جینوسایدەوە دروستە کاکادی ئەوەی کە ئێمە چت نازانی یا پرسیار نازانین دروستکەین بۆ خااترەوە ئێمە خۆمان کەم تەرخەمین و ئەم ئەی بەمانەواتیە وەکو ئام وەکو مردم چون مردمێ نەماگە وەلێ ئەمەیانە بۆمان دروست کردگە بزانە گەلە کۆمە لە ئێمە کریاگە ئێستا کاورە گوشیە مۆبایل ها بەدەسیوە هەر لە ناوی ئەوە مثالەدە من تماشام کرد BBC بەرنامەیە کێس بە ناوی پەرگار بەشە فارسیەکەی پەرگار زەبتی ئەەکەن و بڵاوی ئەەکەن و ڕۆژانی دووشەمبە بەڵام لە شەمبەوە بە شێوەی بڕۆدکاست لە ناو یوتیوبە هەست یعنی تۆ بەر لەوەی تەلەڤیزیۆن پەخشیکاتۆ لە یوتیوب ئایبنی سوالێکی لە خۆت بکەی BBC بۆ ئەمە خاتە ناوی یوتیوب بەر لەوەی لە تەلەڤیزیۆنە BBC بڵاوی کاتەوە جواب ئەمەسە ئەمانە ئەزانن سمارتفۆن شەبەکەهای ئیجتماعی و ئەپەکانە سمارتفۆن جێگەی مەسمیدیا ئەگرێتەوە و هەر لە ئیستۆ گەرەکیانە فەتحیکەن ئەو فەزایشە فەتحکەن بۆیە پاڵە پێوە ئەنێن کە تۆ بڕۆی بوویتۆ فاڵەوەرە یوتیوبە BBC بزانە ئێمەمانان بە دقیقە بە سانیە خەریکی بۆمبارانکردنی من کاکادی ئەگەر پشوت درێژوێت لەوانەیە چون کاری ڕۆژنامەنگاریشەکەی بە دەردە بخوا با من مثالێ دەرمۆردە ئێرانت بۆ لێبم ئەوانەی کە وەڕەبتی هەست بەم دادگاها با بزانی ئێمە چ گەماروێ دریاگە با بزانی تەلەڤیزیۆنە ئینتەرنەشناڵ ئەەکەیتەوە وۆیس ئاف ئەمریکا ئەەکەیتەوە BBC ئەەکەیتەوە کاناڵوان ئەەکەیتەوە هەر تەلەڤیزیۆنێکی سەتەلایتی ئەەکەیتەوە کە ڕووبە ئێرانە مشتە ئینسانی واتیە ئەم ئینسانانە سەرانە ئۆپۆزیسیۆنە داخڵە ئێران ناوە ئێران و دەرەوەی ئێرانە هەر لە موحسنە سازگاراوە گرتگە تا نوریزادە گرتگە تا قاسم شعلە سعدی تا ئەمیر ئەحمەدی تەمامە ئەمانە کتێن تا حەمەڕزای پەهلەوی تەمامە ئەمانە کتێن قسەیەکەکەن ئەو قسە ئەمەسە بزانە با بمە سەرە تاریخێ ئەوەڵەن دەوڵەتێک لە عێراق ئێران تورکیە و سووریە بە ناوی دەوڵەتە ملی مەوجود نییە هیچ موسساتێک ئەنستیتۆیەک لەم وڵاتانە ئەنستیتۆی مەردمی نیەندانراون مەسەڵەن
دادگاه دەستگای داد لە دڵم مردم دەرنەهاتکە بەڵکو حکوومەتی دروست کریاگە و سرە یەوت کێسی ئەمە دەستگای دادە ئەمە مەجلسە ئەمە دادگوزاری ئەمە قانونگوزاریە ئەمە فڵان ئەمە بیسانە حج مەسان وەکو ئەنیستیتۆکانە ئەمریکانی ئیدعا بکە ئێمە شەڕمان کردگە و ئەم ئەنیستیتوانە ئێمە دروستمان کردگە مردمین و ئەمە پارێزگارە حقوق مردمە ئەمریکاس ئەنیستیتۆکان و ئۆرگانەکان تۆ ئەوێنی لەم سەرزەمینە اتفاقێکەوت کە شتێ هەست بە ناوی ناسیۆنالیزمە ئێرانی لە ئاغاخانە کرمانیەوە کە تەعقیبی ئەەکەی تا ئەگاتە جەمالزادە تا ئەگاتە محەممەد عەلیە فروغیە زەکاءولمولک ئەمانە نەکە ڕزا شای پەهلەوی دروست ئەەکەن ئەمە چیەژێ ئەم تاریخی کۆرپۆریشن و یەهود ساختەیە ئێرانە ئاوا دەست پێیەکە بە پادشای مقتەدر دەست پێیەکە ئەم پادشای مقتەدرە وا لە هەیکەلێکیە وا لە هەیکەلە کوورشە کەبیرە وا لە هەیکەلە ئەسکەندەرە مەغدونیە وا لە هەیکەلە داریوشە هەخامنشیە وا لە هەیکەلە خەشایەرشا تێتە هەیکەلە مەحمودە قەزنەویە ڕواتە هەیکەلە نادەرە ئەفشارە ڕواتە هەیکەلە تەیمورە گورکانیە ڕواتە هەیکەلە شاه عەباسە سەفەویە تۆ ئەمە بگرە ئەمانە معتەقدن تا تێت ئەگات بە ڕزاخانە پەهلەوی و ڕزاخانە پەهلەوی بۆ ئەمانە ئێران دروستەکە تۆ لەگرا بە یەک نوکتەیەگەی هیچ وەخت لە تاریخی ئێرانە پرۆسەسێک بە ناوی حکوومەتی مردمی و مردم دارایە حەق یا مردمێک کە لە ژێرە حتا دموکراسیەکی ساختە وەکو دموکراسیەکی بچووکی ابتدایی وەکو دموکراسی یۆنان بن موجود نەبووکەن لذا ئەوەی کە بەناوە دموکراسی سێکولاریزم تعریفەکرێتەوە لە ئێران تڕەهاتە مطلقە بۆ چون ئێران هیچ نمودێکی ئینزمامی نییە ئێران کانسپتێکی ئەبستراکتە انتزاعیە ئێرانی کێس معلوم نیە کێس سوحا ئەم حکوومەتە ئێرانە لاوەی سیستەمەکەی لاوەی فڕی بێتە ناوی دەریا کەسێک ئێرانی هەست نە چی ئێران یعنی چی یعنی بازار بوروکراسی و دەوڵەت ئەمە یعنی ئێران تەوەجۆکەی تۆ بەستەرێک ئەمە دروست ئەکان لە جەوادە تەباتەبایی و تعقیبی کە تا ئەمانەی بە ناوی ئەمیر ئەحمەدی لەم تەلەڤیزیۆنانە قسەکەن گشتی ئەزانی باسی چیەکە باسی گوزارە لە جمهوریە ئیسلامی بە حوزورە پیاەکی مقتەدر ئەکا تۆ ئەوێنی 4 ساڵە پێش لە خیابانەکانە ئێران شعار ئەدەن سپای پاسداران تەزاورات دروستەکایژێ ڕزا شاه ڕوحت شاد ئەمە بگرە داستان ئەمەسە ئەوەی کە ئێران تێڵێت و دەوڵەتە ئەم دەوڵەتە بە شخصێکی قودرەتمەند ئەمێنێتەوە یا نەهادێکە متەبەلوەرە بێ لە شخصێکی قودرەتمەندە تاریخە یەهود ساختەی ئێران ئەمە ئێژێ حتا بەیانی مردمێکە بەخۆی ئێژێ ئێرانی هەڵخاتۆ وا لە ژێرە دەسە دانەیەکی تر گەردەن کەشە کە سوحا دوای عەلیە خامنەی دیت تەمامی ئەمانەیش کە تریبوون ئەگرنە دەسەوە خودێ حاکمیەت هەناردنی تریبوون ئەگرنە دەسەوە اتفاقێکیش ئەکەفێ بزانە ئەمەی کە تۆ ئەوێنیت ئێران وا لە عێراقا وا لە سووریە وا لە لوبنان ئێران وا لە یەمەنە ئەمە کارە ئەمریکاس بۆ چون تۆ وەها حکوومەتێ دائەنی وەها حکوومەتێ لەسەر دموکراسی و قانون ناوێسێ حکوومەتە دموکراسی یعنی حکوومەتە قانون فرە کەسڵ کنەندەست ئینسان لە خۆی شەکە دەوی فرە بیتامە بۆ ئەم بەتایبەتی ئەم مردمە سەرزەمینە کوردەوارە تۆ ئیشە حکوومەتە چی دانی حکوومەتێ بەرمەحوەرە تەمەدون توجه بکە حکوومەت مەسەڵەن ئێستا رووسیا بەرمەحوەرە تەمەدون ڕووس دانریاگە و پوتین بەسەر ئەوە ئاوێسیاگە حکوومەتە تۆتالیتەر حکوومەتە قودرەتمەندە یەک ئینسانە تۆتالیتەر ئەمە فەرهەنگە رووسیاست بێرە ئێران تۆ بۆ خاتری ئەمریکا ئەم شخصە مقتەدرە دەرخەی ئیشی نیشان بدەیت ئەم ساحێوە حەزارەتە تەمەدونە و لە قناریا قولدوری و گەردەنکەشیە بۆ خاتری ئەوەی مەجد بۆ ئێران تێرێتەوە ئیمڕۆ ئەمریکا عێراق گرێ 2023 ئێخاتە کەفە دەست عەلیە خامنەی وا لە ژێرە دەست عەلی خامنەیە عێراق تەوەجۆکەی لذا ئەگەر لە داخڵ و خەریکە مردمەکە ئەهاڕێ تاموتیعیانکە بۆ ڕوبەڕی عمومی ئێشێ نیشان بدا کە پەل ئەهاوێ و ئیمپراتوریەتە ئێرانی دروستەکە سەرە ئێران لەکوێ دەرتێ لە سووریە دەرتێ لەکوێ دەرتێ لە لوبنان دەرتێ لەکوێ دەرتێ لە یەمەن دەرتێت ئەمە نیشان ئەدا دەوڵەت جمهوری ئیسلامی خەریکە پەل ئەهاوێ و ئەحیایە تەمەدونە 2500 ساڵە لە قاڵب شیعیە سەفەویە ئاکاتەوە جێنشین عەلیە خامنەی ئەمە بەردەوام ئەکات لە قاڵبە
تەقاندنە ئێرانە دەچێت اتفاقێکەکەوێ خەڵکی تاران فەقیر خەڵکی تاران قیم ئەخلاقی نەماگە کۆمەلگا لە یەک ترازیاگە و لە یەک پاشیاگە ئەخلاق لە یەک ترازیاگە و لە یەک پاشیاگە وەلی چه اتفاقێکەکە فێ دانەیە زەریف و خۆجوانە پادشاه سوڵتان لەو سەردانریاگە کە افتخار بۆ ئێرانیان تێریتەوە بێسە بە دیارە فاحشەگیە مردمە ئێران و گەلە کۆمەیان کردگە بەناو جامعی مەدەنی وا لەکوێ بەناو ئۆپۆزیسیۆنی ئێرانیە ئۆپۆزیسیۆنی ئێرانیە نە ئۆمقی هەست نە خەڵکی واتەکە نە کەس ئەیان ناسێ قاسم شعلە سعدی کێ کردگەسی بە قاسم شعلە سعدی هیچ کەس تەلەڤیزیۆنە BBC ئێران ئینتەرنەشنەڵ ئەی بۆ پەیمانە حەیدەری ناوەن حداقل پەیمانە حەیدەری لەم دیبەیتە سابت یەکە هەر لەم دیبەیتە 50 نەفەر پەیڕەوی هەست ئەمە یعنی وەزنە سیاسی بۆ کەسێ پەیمانە حەیدەری ناواتە BBC کاک پەیمان ئێستا جەناب و بە جۆرە لە جۆرەکان یعنی هاتیتە سەر ئەو هێڵەوە کە من ئەمەوێ بیڵێم کە ئەویش بریتیە لەوەی خەڵک پرسیاری هەیە و خەڵک ئەجوڵێ و خەڵک پێشە موشتێ متەحەیر ماوە لە دوای لە کۆتایەکانی شەڕێکی گەورەی نێودەوڵەتی 8 ساڵەی ئێران عێراقەوە کۆتایەکەی لە شوێنێکە کۆتایی پێهاتووە کە جینۆسایدی شارێک کراوە و تۆیان بردوۆتە ئۆردوگاکانەوە لە ئۆردوگاکانە یەکێک تەمان زۆر باسی ئەوەتان کرد کە چۆن ئەوەی ناوی بەرەی کوردستانیە دەستیان چووە مڵک و ماڵ و تەنانەت شەرەفی خەڵکی هەڵەبجەوە من ناگەڕێمەوە سەرەوە بەڵام وێنەکانی ئەو مەرگە ساتە وێنەکانی ناو ئەو تراژیدیا و ئەو جینۆسایدە بەجارێ ئێمە لە ئۆردوگا وێرانەکە منێکی مناڵ نا وەکو مامۆستا فەرهاد دوێنێ شەو باسی کرد منی مناڵ جمهوری ئیسلامی مەشغوڵی کردوین بەوەوە کە شەوانە سینەمایان بۆ لێداین و تایە سوپای ئێران خەریکی ماشینەوەی سەرکەوتن بوو و بە ئێمە یەوت بەیانی ئێمە مناڵێک بووین تەختەی سنووقی سێوەکانمانەگر بە دەستمانەوە و خۆمان ئەکرد بە پاسدار یعنی ئەمان و ئێمە پاسدارین ئەو بەشەی تەختەی سنووقەکە کە ئەم لاولاکەیەتی بەشێک لەمانە تەلێکمان پێوە کرد و ئەمان کردە شانمانەمانەوە جیهازەکانە لە شانمانە جیازی ڕاکاڵ مەسەلەن یعنی من نا منێکی مناڵ نا بەڵام گەورەکانمان متەحەیر مابوون لەوەی کە چی ڕوویدا لە هەڵەبجە یعنی باشە ئەوەی کە ئەبوو مەتەرەوە بزانم لەو شیعرەیە کە بۆ یوسفی نووسیوە ئەڵێ باوکە بۆچی من و ناو یوسف تۆزانی براکانم چەنە حەسوودیان بە منە برد لە شوێنێکە ئاڵێ کاتێکا کە با شنەی با یاری بە قژی منە کرد براکانم حەسادەتیان پێ بردم لە شوێنێکی کەیە ئەڵێ باوکە تۆ نازانی کە گورگەکان لە براکانی من میهرەبانتر بوون لەگەڵما یعنی کاتێکا ئێمە ئەم وێنانەمان ئەیا لە یەکتر یا با بڵێن گەورەکانی ئێمە وێنانەیان ئەیا لە یەکتر هەستیانە کرد دوو گورگیش بە شەڕ هاتوو کە ناویان ئێران و عێراقە لەسەر زەمینەکەی ئێمە شەڕیانە هێشتر میهرەبانتر بوون لەوانەی کە براکانی خۆمان بوون کاتێکا کە ئەوەی تۆ پێڵەی تەجاوزیان کردە سەر دایک و خوشکەکانی ئێمە ئەوەی کە دەستیان بڕین ئەوانەی کە پارەکانیان برد نەزانی ئەم وێنانە ئێمەیان مانوو کردبوو ئێمەیان وا لێ کردبوو ئەسڵەن لە پرسیاریان خستبووین کاک پەیمانۆکو خۆی بە ئیتیفاقەکارچی خۆتەیڵی بجێڕینەوە یەکێک لەو وێنانە من لەم چەند ڕۆژە دۆستێک لە درێژەی ئەم دادگاییەی ئێوە بۆی گێڕامەوە وتی دۆستێکمان لە ئۆردوگای سەقز ئیشی گۆڕینەوەی دراویە کرد گۆڕینەوەی دراوی عێراقی بە ئێرانی و ئەوانە کەسابەتێک بوو لەوێت بۆ خۆی ڕێخست بوو ئەوانە وتی دۆستێک هات یا با بڵێن کەسێک دۆست نەبوو لە ڕاستیایەکێک بوو لە دزەکان لە هەڵەبجەوە هاتبووەوە بەڵام ئەوە نییە هەستی عەزابی ویژدان وای لێ کردبوو پێشمەرگەیەکی کۆن بوو عەزابی ویژدان وای لێ کردبوو ماوەی هەفتەیە گۆشەگیری کردبوو لە ناو خێمەکانە
کاتێکە هاتە دەرەوە و هەندێ ئیستیطلاعی کرد بە مەنتیقەکە بە ئۆردوگاکە، هەواڵی کەسانێکی پرسی کە پارە بگۆڕنەوە، دراو بگۆڕنەوە، وتی ئەو دۆستەی ئێمە کە دراویە گۆڕیەوە، وتی فرسەتێکی زۆر باشم بۆ هاتۆتە پێشەوە، ئەم پێشمەرگە هاتووە پارەیەکی زۆر زۆری پێەیە، بەڵام بە هەرزان ئەم ماتێ من تمەنی بەمێ. وتی پرسیاریان کرد بۆ یعنی عیلەتەکەی چییە بە هەرزانە یابەتەوە؟ وتی آخر پارەکە خوێنی پێوەیە، پارەکە خوێنی پێوەیە، پارە عێراقیەکە خوێنی پێوەیە. وتی کاکەم ئینی هەبوو معلوماتی لەسەر پارە هەبوو، پێیوت ئەی دۆست دانیشە نەیگۆڕیتەوە، نەتەوێ بە خۆڕایی بداتێ نەتەوێ. تەبان من ئەمەم نازانی، بەڵام یاسایەک هەیە ئەڵێ خوێندرا بە پارەوە نیشانەی پرسیاریە چێتە سەر، و تەبعێکیشی هەیە ناسڕێتەوە، یعنی ناشۆرێتەوە. پارە کاتێکە خوێنی پێوە درا ناشۆرێتەوە، یعنی حاڵەتێکی هینە نێودەوڵەتیە بۆەوەی ئەگەر دزیە شتێ ڕووی دابێ کەشف بێ پێی، کەسێکی کوشت بێ خوێنەکە ڕژا بێ بەسەر پارەکەیە کەشف بێم تاوانە ئەو کردوێتی. یعنی بەداخەوە کە ئەو تاوانەی کردبوو ئەو پێشمەرگەیە کە خوێنی هاوڵاتیان و هاوشارەکانی ئێمەی ڕشت بوو، وەکو ئەوەی کە من لە یەکێک لەم دادگایانە گوێم لێەوە بوو، یەکێک لەو دۆستانە کاک بژاری تا خەلیل بوو، باسی ئەوەی کرد کە 2 خاڵی 3 خاڵی پارەیەکی زۆریان پێبووە و پارەکەیان دزراوە و خۆشیان شوێن بزرکراون. لە ڕاستیە ئەو پارەیە کە لە ئۆردوگای سەقز بۆ پارەیەکی زۆر بووە، بە هەرزانی ژاوێتی بەتمەن، بەڵام لەبەرەوەی خوێنی پیاڕژاوە، ئەم دۆستە و توێتی بە دۆستەکەی خۆی و توێتی تکایە نەیگۆڕیتەوە، لەبەرەوەی ئەوە هەر بۆ خۆی ئاماژەی تاوانە ئەو بابەتە. جامە بەستم چیە؟ ئەمەوێ بڵێم ئەم وێنانە گەورەکانی ئێمەی ڕەنگە لە پرسیار خست بێ، لە پرسیارکردن ئەسڵەن خست بێ بەداخەوە. بۆیە کاک پەیمان ئەمە عوزر نییە منەی هێنمەوە، بەس ئەمەوێ وێنەکە وەک خۆی ببینین، وەرە ئێمە بمانەوێ ئەم نقڵەیەی کە تۆ باسیەکەی کاتەوێ بڵێ من بە هەموو داناییەکی خۆمەوە بەبوونی ئەم هەموو معریفەیەی کە هەمە بەم مانووبوونەی کە شەوانە مانووە بم، بەوەی کە تۆ ڕاندخۆرێ نیت دەسەڵاتی زلهێزان تۆیان دانابێ بڵێن لە ماڵەوە بۆ خۆت قاوە بخۆرەوە و قسە بۆ خەڵکی بکە، تۆ ڕەنجە کێشی ڕۆژانە ڕاکەڕاکەتە بەیانی ئەچیتە سەر کار، شەویش بە پەلەیەیتەوە لەگەڵ ئێمایەتە سەرخەتەوە، ئێمە درک بەماکەین. لە کاتێکە تۆ بەم هەموو ڕەنجەوە مەشغوڵی دیبەیتی باسی هاوشاریەکانی ئێمەکەیوە، باسی مافی خوراوی ئێمە و خۆی شتەکەی، چونکە هەڵەبجە هی تۆشە، هی هەر مرۆڤێکی من نەک کورد، هی هەر مرۆڤێکە کە خۆی بە پێداگر لە وەرگرتنەوەی مافی ستەم لێکراوان بزانێ، تۆ هاتووی ئاوا مەشغوڵی تۆ زانی زۆرێک لە هاوشارەکانی ئێمە، لە هاوزمانەکانی ئێمە، لە کرماشان، لە سنە، لە سلێمانی، لە هەولێر، لە هەڵەبجە، زانی ئێستا مەشغوڵی چین؟ مەشغوڵی ئەوەی سەیر یاری ڕیاڵ و لیڤەرپوڵەکەن. یعنی بەجددی تۆ ئەمانەوێت ڕایەکی گشتی دروستکەین بۆ خۆتە زانی شتێکەیە پێوترێ دروستکردنی ڕای گشتی، دروستکردنی ڕای گشتی زۆر زۆر گرنگە. بەڵێ ئەمە پێژین ئەفکارە عمومی دروستە، ڕای گشتی منی سەزان پابلیک ئەو ئۆپینیۆن بڵێن. یەک شتە ڕای گشتی دروستکەین بۆ خۆتە زانی ڕای گشتی بە دوو شتەکرێ، یعنی بە دیوێکی ئیجابیا ئەکرێ ئەوەی پێوترێ یعنی ڕای گشتی حەقیقی. ڕای گشتێکی ساختە ئەکرێ بە وشیاری ساختە ئەکرێ، تۆ بەردەوام کۆمەڵی ڕاندخۆر و هەیە یە درۆکە، یە درۆ خاتە بازاڕەوە، وشیاری ساختە خاتە بازاڕەوە. بە جۆرێ لە جۆرەکان زیهنیەتی مردم، زیهنیەتی خەڵکی ئاموالەیەکە ساختەیەکە بە ئاراستەیەکی پێچەوانەیە بە. ئەمە دوای ڕاپەڕین کاک پەیمان لە ئۆردوگا ئەوە بوو کە عەرزم کردی کە
تۆ هێزێکت هەیە دەرگیری دوو عقلەبی ینی یەک عقلەبی لە ناو دوو جەستا کە بریتە لە عقلی ئێرانی و عقلی عێراقی هیچ جیاوازیەکیان نییە. تۆ سیرکە مامۆسایەکی بە ئەزمون جێڕایەوە وتی من لە سەتای ساڵی هەشتاکانە کاتێکە باسی ئەو ڕۆمانسیەتەم بۆ کردی کە ئێمە بە ڕۆمانسیەتێکی عجایبەوە حەزمانە کرد جمهوری ئیسلامی سەرکەوتوو بێ ئێوەش بە پێچەوانەوە وتی بەم ڕۆمانسیەتەوە خواخوام بوو تۆزێ زووتر چاوم لە چاوی ئەم دەسەڵاتە بێت و من کۆچ بکەم بۆ ئێران. وتی ئەمە لە 1970 بۆم هەڵکەوت و چوومە ئێرانەوە. وتی لە ئێرانە حەزمە کرد خۆم کەم بە قوربانی یەک بە یەک لە بۆ پاسدارەکانی ئێرانی بۆ ئەوەی کە سەرکەوتوو بن لە بەرامبەر سەداما چونکە من ستەمی سەدامم دی بوو. بەڵام کاتێکا چوومە ئەوێەوە سیرەکەم ئەمە یەک عقلە ئیدارەی دوو دەوڵەتەکە کە بریتە لە عقلی ئێرانی و عقلی عێراقی هیچ جیاوازێکی نییە. وتی ماوەی چەند مانگێکی نەخایاند من لە سەریاس بووین وتی هەوڵم ما ژیانێ بۆ خۆم پێکەوە بنێم تازە نامەوێ بگەڕێمەوە بۆ عێراق احترامن بۆ جەنابتان و بۆ ئەوانەی کە حزوریان هەیە. وتی مانگایەکم کڕی و ئیتر هەروە شیر و ماست و شتەکەیم ئەفرۆشت و ئەوانە. وتی لە ماوەی 6 مانگاوام لێها و مانگاکەم ناو ناخومەینی ینی کاتێک ئامیز بڵێم خومەینی مانگاکەم ناو ناخومەینی چونکە تێگەشتم یەک سیستم ئیدارەی هەردوو دەوڵەتەکە کە و هەردووکیان تۆتالیتارن و هەردووکیان دیکتاتۆرن و هەردووکیان ئەیانەوێت شتێک نەمێنێ بە ناوی تاکی کورد لانی کەم ئەگەر عەرەب و فارس و ئەوانی کەشنەڵێ ئینسانیەت بڵێ بزانە کاک هادی من ئەو تیکەیە کە وتم وە تەواوم نەکرد هەر ئەوە بوو دەوڵەتە ئێران وەختی ئەو تۆزیحمەدا دەوڵەتە ئێران بە هەموو دام و دەستگایەکی و نظامە سوڵتە بە هەموو نابوو دەستگایەکی ذهنیەتی بۆ خەڵک دروستەکاوی کە جەنابە بەحسە کرد پێشن مهندسی اجتماعی و مهندسی ذهنکردن مۆنۆپۆلی ذهنەکەن تێگەی یعنی عەقڵ ئەگۆڕن تەمامی مردم لە جێگەی خۆیان دانیش کە ئێژن دانیشە تەکان مەخۆ ئێمە بۆ تۆی حەلەکەین سپۆرمان هاورگە وەکو چۆن دکتۆرتی حەلیەکە بۆت نەخۆشیەکەت بەرتەرەفەکە دانیشە بۆ تۆ قاسمە شوعلە سعدی و ئەمیر ئیبراهیمی و فڵانە کەس و بیسانە کەس و ئەمانە ئێران خاس ئەکەن خەڵکیش نەگەرە کێسی بەهابە نەگەرە کێسی خەڵک بێ نەگەرە کێسی مردم بێ نەگەرە کێسی مشارەکە بکە لە چارەنووسی خۆیان نەگەرە کێسی دەسومەچەکی لە ناوی سیاسەتا دیاروێ ئینسان مرۆڤی سیاسیە ژیانی اجتماعی یعنی ژیانی سیاسی وەختی تۆ نەچیتە ناوی و هەڵوێست نەگریت و مەسئولیت تێ نەگریت کەس تۆ حەساب ناکە لەگرا اتفاقێکە کە وێژن دانیشە ئێمە حەلیەکەین تۆ کارە نەوێ حەلیەکەین خۆشبەختەکەین ژیانە خۆشێکە بۆ دروزەکەین تۆ ئینسانی و بڕۆ مەسرفکە و سەرەکە خوارە و ماشینە خاص بخەژێری پێت و هیچ کام لەمانە ئینسانە پێ ناگا فقط ئەو ئینسانە لەم گردونەیە کە گەرە کێسی ئەموەرچەخانە بکە دووریە خەنەوە من ئەمەم لە دادگای 23 هەڵەبجاوت ئێمە دائەنیشین و اتفاقات ئەوێنین ئەگەر وەکو چۆن وحی تێتە خوارەوە پێغەمبەرێک وە موعجزەکە ئەگەرم قسانەی منە دێر بە دێر نەهاتە دی من ئەم ئاخێزە تەعتیلەکەم و ئێژم هیچم نەزانی ئەم مردمە ئەوا چووگە کاکە هادی ئەوەی کریاگەسە زەهنە ئێمە گشتی تۆ ڕەهاتە ئەوەی ئێمە پێمان وایە ئەیزانین گشتی تۆ ڕەهاتە یەک اتفاق کەوت کە ئێمە جاران کە کۆن بووین کە ئەمانزانی کێ دوژمنە هەڵوێستمان هەبوو ئمڕۆ هیچ هەڵوێستێکمان نەماگە واینە بێمەعناییە مطلقە ئەمە ئەو پرۆسەسە وا بەردەوام بووکە کاکاتی وە بەردەوامە ئەمە ئیتر فقط هەڵەبجە ناگرێتەوە هەڵەبجە دەرسە عیبرەت بوو نیشانی گشتیاندا ها تەماشاکە تۆ ئەوێنی لە دەرسە عیبرەتە هەڵەبجە سلێمانی قەرچۆ ئەوێتەوە کرماشان قرچۆ ئەوێتەوە با نەکەین با وەکو ئەوانمان پێ نەیە با ئاوارە نەوین با هەنی قسە نەکەین و ئێمە چڕەبتێکی هەست ئەم ترسەسە تۆ دانەیەک کاکە تۆ وەختی خەڵک ئەعدامەکەی تێری تێ ناوی شەقامە سلێمانی دانێ ئەعدامەکەی گرەکتە ما بەقیە بترسن لەم عقوبەتە بترسن و ئەو کارە نەکەن ئەمان بە ئێمە کردگە و ئەم گەلە کۆمە لە ئێمە کریاگە ئەوەی کە ئێمە سوور جنایەتکارەکە بە بەردەممان تێت و ئەڕوات ناتوانین تەشخیص بین
و ناتوانین هەڵوێست بگرین بەرامبەری. پێشمەرگە لە خۆی و مقدسە، حیزب لە خۆی و مقدسە، لە خۆی و ئەمانە بووگونە نوێنەرە ئێمە لە خۆیوە معلوم نییە بوو، معلوم نییە کەی، و ئێمە احساسەکەین بێهێزین. بۆیە قسەکانە جنابەت کاملەن دروستە، ئەمانە زەهنیەت بۆ ئێمە دروست ئەەکەن و کارە ئێمە ئەمەسە ئەم زەهنیەتە بشکێنین، ڕای گشتیە واقعی دابنین. بۆیە من و جنابەت ئالەگدا ئێستا خەریکین مشتومڕەکەین تەکە یەکتریا، ئەو قسانەی کە ئێشێ خەڵک بیکا، ئەو پاساوانەیە کە ئێشێ خەڵک بیکا بێریتیوە، ئێمە خۆمان تێرینی و ئەو خۆمان محکوم یەکەینەوە پاساوانە و ڕێگەی واقعیەکە مەترحەکەین لەبەرەوەی ڕای گشتی وا ئەگۆڕێت هادی. فەرمونون بەردەوام بن. باسی کابراتان نەکرد کە مانگاکەی ناو نییە بوو خومەینی. بەڵێ جا من ویستم ئەمە بڵێم، یعنی ئێمە بەم ڕۆحێتەوە ئۆردوگامان بەجێهێشت. ئۆردوگا من وەکو کاک فەرهاد لە ڕاستیە زۆر جار لە ناو هاوڕێیانە معجەبین بەو زاکیرەیەی ئەو هەیەی زاکیرەیەکی زۆر بەهێزی هەیە لە گێڕانەوەی ڕووداوەکانە. تەنانەت من و ئەو عەرزم کردی هاوتەمەنین، من و مامۆستا فەرهاد هاوتەمەنین، بەڵام ئەو لە هەشتاکانە زانیوێتی کامە یەکێتیە، کامە پارتیە، کامە حیزبە جیاوازەکانە، بەڵام لە ڕاستیە من هەتا دوای ڕاپەڕینیش نەمزانیوە حیزبە سیاسیەکان کامانن. بەڵام ئەمەوێت لە ئۆردوگاوە بگەڕێنەوە بۆ کوردستان، کە گەڕاینەوە بۆ کوردستان تەنانەت ئەو بە شەش جێبێڵم کە پێی ئەوترێت ژیان لە سایەی سەدامە لە دوای کیمیابارانی هەڵەبجە و گەڕانەوەی ئێمە بۆ ئێمە لەو ماڵانە بووین کە ئەفاتەکەمان قوبوڵ کرد. دوێنێ شەو پرسیارێکت کرد کە بۆ ئێمە چیمان کردووەوە ئەفوات لە سەدام قوبوڵکەین. خۆی ئەزانی چۆنە کاک پەیمان، ئەو زیهنیەتە ساختەیەی کە دروستیان کردووە بۆ ئێمە، عەرزم کردی بەدەسە جەمعی زۆر لایەن بەشداری تیا کردووە، لەوانە عێراق و ئێران بۆ خۆیان بەشداریان تیا کردووە. پێیان وایە ئەسڵەن ئەوان پارێزەری زەمین و کەرامەت و ئاین و هەموو شتێکی ئێمەن، بۆیە وا باشە ئەوان بمێننەوە لەگەڵ ئێمەیە. جا ئەمە لە دوای ڕاپەڕینیشەوە دیسانەوە هێزە سیاسیەکان ئیسیفادەیان لەم تەکنیکانەی سەدام و جمهوری ئیسلامی و تورکیا و هەموو هێزە مستەبید و دیکتاتۆری و تۆتالیتارەکان کردەوە جارێکی تر. شتێکەیە پێوترێ لە دەروونناسیە پێوترێ نەخۆشی سندرۆمی ستۆکهۆڵم، ڕەنگە بیست بێتت، ئەوەی کە بەڵێ لە بانقەکەی ستۆکهۆڵما کاتێکا کە مافیاکان ئەچن و خەڵکەکە بە هینەگرن، بە بارمتەگرن، دواتر هەرەو خەڵکە خۆیانێنەوە شاهیدیان لەسەر جەلادەکانی خۆیان لەسەر مافیاکان ئەڵێن کاکە وەڵای ئەمانە پیاوی باش بوون، کێشەیان لەگەڵ ئێمان نەبووە، وازیان لێبێنەوەوانە. ئێمەش یعنی ئەمە لە کەلتوری ئێمە طبعاً لەوێ لە سویدا وەکو نەخۆشینێکی باو باسکرابێ و بوو بێ بە نەخۆشینێکی سەرتاسەری لە جیهانایە، با بڵێن دیاردەیەک هەبێت لێرە و لەوێ لە گۆشەیەکی جیهانا بێ، ئەمە لە ناو ئێمە زۆر باڵایە کاک پەیمان، زۆر باڵایە. لە دوای ڕاپەڕین ئەوانەی کە موسەبیب بوون بۆ ئێمە، خەڵک هاتن یعنی زۆر مبارەکەیان کردن، زۆر یعنی لەگەڵیانە میهرەبان بوون، لەگەڵیانە باش بوون، بە قەولی ئێستا سێڵفیەی لەگەڵا ئەگرتن و ئەوانە. بەڵام ئەمە مەرج نییە هەمووی وای کرد بێ کاک پەیمان. با ئەوە بڵێن من عەرزم کردن وشیارێکی ساختە ئیشەکە، لە ناو وشیاریە ساختەکە ئەوەی لەسەر ستەیجەکەیە نوێنەرایەتی ئەو وشیاریە ساختەکە، ئەوەی لەسەر ستەیجەکەیە لە ڕۆژانی یەکەمی ئەسڵەن بە درێژایی سەدەی 20 ئیشی کردووە لەو بوارە و بە درێژایی دوای جینۆساید و دوای ڕاپەڕین و ئەسڵەن دوای پرۆسەی ئازادی عێراق و ئەوەی بەشێکی تر پێڵێ سقوتی سەدام و ئەوانە،
بەتونی ئیشەکە لە ناو ئێمە بۆیە ئەوەی لەسەر ستەیجەکەیە بە تایبەتی ئەفەندی و بۆین باخ لە ملەکان خەڵکێکی زۆر خەتەرن خەڵکێکی زۆر ترسناکن ئێمەمانان ڕۆژانە ڕوبەڕوویان نەبینەوە ڕۆژانە ئیشیان لەسەرەکەین بەڵام توانیویانە ئەوان وشیارەکی ساختە بن بە کۆمەلگا ئەم وشیاریە ساختە تقریبن لە تەشکیلاتی حیزبیشان ڕەنگی داوەتەوە کاک پەیمان ئاگادار بە ئەوانەی کە ئەو یەکێتیانەی کە مناڵێکی سۆشیالیستیان هەتی و خستووە یعنی باوکی مناڵێکیان کوشتووە کە کاتی خۆی سۆشیالیست بووە ئێستا مناڵەکەی زۆر بە شانازیوە یەکێتیە زۆر بە شانازیوە یەکێتیە لەگەڵ بکوژەکانی باوکایەتی بۆ لەبەرەوەی کە حیزبی کوردی ئەوەنە ناشیرینە تۆ جێگە و نابێتەوە لە ناو سۆشیالیستا چونکە پێ وایە سۆشیالیست کاکە حەمە بردوێتی بۆ خۆی و ئایلەکەی و خۆیەکا بە وەزیر و خۆیەکا بە پەرلەمانتار و براکەیەکا بە وەزیر و ئەیکا بە پەرلەمانتار و نوێنەرایەتی و مشتێر خۆیانن بۆیە ئەگەڕێنەوە بۆ لای بکوژەکانی باوکیان کەسانێک کە باوکیان بەتونی لەلایەن پارتیەوە کوژراوە خۆی یەکێتی بووە ئێستا زۆر بێباکانە لە خوێنەکەی باوکی خۆش ئەبێت و ئەبێ بە پارتی تەنانەت یعنی چیرۆک هەیە لە ناو ئەدەبیاتی سیاسی ئەما چیرۆک هەیە نێچیروان بەرزانی بە ینی ڕایەکە گوایە بە ئاری هەرسینی وتووە ئاری شێخ محەممەد هەرسین کە یەکێکە لە شەڕکەرەکانی ناو میدیا و سۆشیال میدیای پارتی ئەندامی سەرکردایەتی سلێمانی هەڵەبجەی پارتیە ئاری هەرسین باشکرا لە ئێنارتیا ئەڵێ باوکی من فلان و فیسار کوشتوێتی کە پارتی بوون بەڵێ لەوێ ئاوەڵێ پارتی نەبوون بەڵام ناوەکان زۆر ڕوونن ئەڵێ قیادە مۆقەتە بوون هەمووشمان نەزانین قیادە مۆقەتە کێ بووە سامی عەبدوڕەحمان بوو دکتۆر ڕۆژ بوو ئیدریس بارزانی بوو بەڵێ کەمال کەرکووکی و ئەم جەماعەتە بوون هەمویان قیادە مۆقەتە بوون و باوکی ئەویان کوشتووە ئێستا خۆی لەژێر ئەم یعنی تیۆرەی سندرۆمی ستۆکهۆڵما باوەشی کردوێتەوە بە پارتیا و خۆشی پارتیە و دیفاع لە کاکە با من نەزەرێکی تر بم ئیجازە من نەزەرێکی تر بم کاکادی تۆ فیلمەکەی گادفادەرە دیگە نەدیگە حتمما بوێنە فیلمی گادفادەر بوێنە گادفادەر داستانە مافیایەکی ئیتالیایی زۆر بەناوبانگە لە دەهەی 20 و 30 و 40 ئەمریکا داستانە دۆن کۆرلئۆنەس داستانە دۆن کۆرلئۆنە دۆن کۆرلئۆنە چەندین کوڕی هەست و سەرۆکی مافیایەکی ئیتالیاییە لە ئەمریکا جەماعەتێ لە سیسیلۆ تێن پێی ئێژن بێبا کارە مەواد مخدرکەین جەلەسەی هەستەکیانە دۆن کۆرلئۆنە ێژێ کارە مەواد مخدر کارکی پیسە چەپەڵە من نایکەم کوڕە گەورەکەی هەڵەسێت و ێژێ بابە بۆ نایکەی خۆ پولی خاسی واتیە بابەکە ێژێ تۆ خەفە بووە ئەوان ئەڕۆنە دەرە و یەخەی کوڕەکە یەگری یەخەی کوڕەکە یەگرێژێ نادروست تۆ مندا بە کوشت تۆ مندا بە کوشت مەگەر نەموت لە بەرامبەر دوژمنە جۆری قسە نەکەی بزانێ ئێمە دوو قسەین ئێفرەی پێ ناچێت هەر ئەو مافیاوە گەرە کێسی مەواد مخدر بفرۆشێت دۆن کۆرلئۆنە تێرۆرەکە بیکوژەوە لێ نامرێت کوڕە گەورەکەی بانگەکەن واشل بوو بۆ مەوادی مخدر ئێژێ this is business nothing personal واتە ئەمە کاسبیە شتە شەخسی نییە باوکە تۆ مانع خۆشبەختیە ئێمە بوو باوکتمان لاورد تۆ بنیشە جێگەکەی خۆت ئەزانی ئەمە کاسبیە کوڕەکەی هاشمی ڕەفسنجانی وەسەر جنازەکەی باوکی و دانیشت و پێەکەنی فیلمەکەی دەهاتکە لە یوتیوب هەز بڕۆ بگەڕێ this is business nothing personal ئەوانەی وا من و تۆ فکرەکەین ئێشی قیەمی ئەخلاقیان بوێت مشتێ بەکرێگیراون کە بە هەموو شتێ وەکو بیزنس ئەنوارن لەوێ دانریاگەن و خەریکن کاسپیەکەن ئاری هەرسینی باوکی مردار و نەوگەسەوە گەیگەوە چەقۆ تەوەجو ئەەکەی ئاغەیان this is business
ئاوسا حەیوان بوو نەخۆش ئەکەوت شوان وە پەلائیگانە چەقۆ لە بەرەوەی مردار و نەوێتەوە ئەمانە بڕێکیان کەوانە باوکیان مردار و نەوگەسۆ خەریکن کاسبیەکەن کێشەی شخصی نەوکە کاکە بیزنسە و سیاسەتە و قەیناکە و دەیتر و ئێمە ئێشەی لەم ئیلتیجاوە بیخوێنینەوە ئەم ئەخلاق و شتە بوو ئێمەی مردم معنای هەست پسپۆڕێکی ئەمریکایی ڕۆژێ من گوێم لێ بۆ ئەیوت ئازادمانەوەی یەکجار کارێکی سەختە ئازادمانەوەی یەکجار کارێکی سەختە تو دەبێ مەسئولیەتی بۆ هەڵبگری مەچەکە بۆ بێتە سەر و دائیمەن لە خیابانەبی تا بتوانی ئازاد بمێنیتەوە ئێمەمانان بۆ ساتە وەختێک دوای ئەوەی کەم دەوڵەتانە هاتکن تەجروبەی ئازادیمان نەکردگە کاک هادی ئەگەر تۆ تەوەجود کردوێ من لەسەر وشە فرە حەساسم کابرا وشەیە بەغەڵەت بەکارنەوە چون وشەیە بەغەڵەت مەغسەقەتەکە و زمان باری نامێنێت معنای نامێنێ زمان وەختی ئێمە ڕوبەڕووی ئەمانە ئەوینەوە کاک هادی من با لەم تریبوونە ئێلامی کەم نەدوت کاورا شەڕە میدیاییەکە ئاری هەرسین سەهلە مەسعود بارزانی لەبیرە تێدانیشتووی سێوەکەی دەسە نیوتۆن و سێوەکەی دەسە حەوا و پاکە کرد وا لەبیتا بەرنارد لەڤیە جوولەکە بەسەر تۆوێسیا بوو یعنی لەمە ئیتر کەفتارتر لە جەهان نییە دیسانەوە مەسعودە بارزانی خازگوێ بگرە ئەو پەیمانە حەیدەری لەم تریبوونە ئێژێ بەرنارد لەڤی بەهەنێرە بەنامەی خوات تا من ڕوت و قوتی بکەمەوە لەگرا بوت لەسەر کورد و لەسەر کەیسە کورد ڕوت و قوتی بکەمەوە و دەری بخەم تۆ و حزب تۆ و تاریخ ئێوە چ تاریخێکی چەپەڵی ساختەی درۆزنانەی وە جنایەتکارانەست ئەوە دووبارە بە قەوڵ خۆتانێکێت تەحەداتانەکەم کامتان فرە پیاگن فرە باسەوادن کاک هادی مشتی ئەحمەق بتەمام معنان با بزانی لە وشەکانە خۆیان و بیگری حماقەتەکەیان هاوارەکە کاک هادی دەسە ڕاستیان و دەسە چەپیان ێژێ مەخۆ باوەڕکە دوو شەقسە ئەکەن وشەی سێومیان تەناقوزی واتیە بۆ چون تەمامە مێژوو تاریخەکەیان ساختەست و جنایەت دا ئەپۆشن گوایە خەڵکەکە بەسەریان و باز ئەدا بوویە نافەهمێت بەڵێ فەرمونەوەی کە وتان نەزەرە من بوو نەزەرە من ئەوە بوو ئەمە کاسبیە و کاوراوەکو کاسبی سێریەکە باوکی مردار و نەوگەس و گەی گەس و چەقۆ ئەجا من تەنانەت کاک پەیمان بەڕاستی ئەوەی کە بووە بە خولیای سەرم نەک من خەڵکێکی زۆر لە کوردستانەوە مەزانە کە ینی بێ ئومێد مەبە لەوەی کە خەڵک بۆ فیدباکی نییە بۆ ئەو ڕەنجانەی کە هەیەی لە ڕاستیە ئێمە زۆر بە نیگەرانیەوە دیسان هەمان وێنەکە عاشقی بکوژەکانی باوکت کە سوکارەکەتە بیت هەستەکەین لە کوردستانی ئێرانە ئەزانم ئێوە ئەڵێن وشە بێوەکو خۆی دەربڕیت و پێتان ناخۆشە و بەڵام وڵای ئێمە ئێوە فەرمونون قەیناکە ئێوە فەرمونون ینی بەڵێ جا مەبەستم چییە لە شارەکانی کوردستانی ئێرانە ئێستا زۆر خەڵکێک زۆر بە خۆشەویستیەوە باسی بکوژەکانیانەکە کاتێکا کە هەمومان نەزانین لە سەردەمی ساواکە و دواتریش لە سەردەمی ئیطلاعات و جمهوری ئیسلامیە ئەم هێزە کوردیانە بیزات پارتی لە بەتایبەتی لە مەهاباد و مەنتیقەی موکریانە چۆن کەسە دیارەکانی ئەوانیان قڕ کرد و تیرۆر کرد و ئیختیال کرد بەڵام ئێستا ئەوان ڕێک لە ژێر تیۆری کاکە بیگرە با من جووە تیۆری سندرۆمی ستۆکۆڵم نییە پەلەمەکەتان پێت بێژم ئەمیانە چییە ئەمیانی شەهر ستۆکۆڵم نییە بزانە لە ناوی کۆرپۆریشنە ئێرانیە نۆکەرسفەتی بەندگی ئیقباڵی لاهوری وتی ئادەمەز بیبەسەری بەندگیە ئادەم کرد گەوهەری داشت نەزر قوباڵ و جەم کرد یعنی زخوی حیوانی زەسەکان پەستەر است من نەدیدەم کە سەگی پیشە سەگی سەرخەم کرد فەرهەنگ چاپلوسی ئێرانی دەوڵەتە ئێرانی تەشەنەی سەنگە بە تەواوە ئەم سەرزەمینە مردمەکە فێری چاپلوسی و ماساوکردن و مەسینە هەڵگرتن بووگن جا خاز گوێ بگرە کرماشانی بی سنەیی بی مەهابادی بی پیرانشاری بی ئیلامی بی هەمەدانی بی وەختێ لە تاران جێگەت ناوێتەوە
یعنی زمانەکەت لەهجەی هەسوو ئەقڵەکە دیهاتیان نەسوو خۆت بە شارستانی ئەزانی لە تاران جێگە ناکەنەوە و تۆ مەدرکێکی تحسیلی گرکە لە حەجکە جێگە ناکات و ئێژێ کەس نەیخواستم شوو ئەەکەم وە تۆ ئەمانە ئەڕۆن شوو ئەەکەنەوە پارتی قوروان تەوەجۆکەی دەلیلەکەی ئەمەسە لە تارانەوە دەهاتیان ئەزانن ئەمانەی کە فرە بە ناوی دکتۆر و دکتۆر فلانە کەس و ئەمانە بڕۆنە تاران هەر وەفیکە هەڵیانەگەڕێنەوە جارە با بزانی نیم سەعات فارسی ناتوانن قسەکەن فارسیەکەیشیان ئیرادی هەست تێن بۆ مچەی بارزانی هەڵەخەنەوە لەبەرەوەی پارێکیان کوردایەتیەکەن و کوردایەتی قەشەنگە و شتە قەشەنگێکە و با بزانی ناسر ڕەزازی دەنگی خۆش وایە و فارسی بە حیاتی کوردی نەیەخوێن ئەو با بزانیت یعنی وەکو ئیبراهیم تاتڵسیس هەست تورکیە خوێنی بگەسۆ ملیاردەر ناسر ڕەزازی ئەوە بیتوانیە بیتەقێنێت وەکو شەهرام نازری ئیمکانی نەبوو دەمبات لە گۆرانیەک بەناوی گۆرانی کوردی نمونونەکەی سدیقە تعریفە سدیقە تعریف سنەیە سدیقە تعریف ناتوانی لە ئێرانە بێت و عەدەدی نەتوانی لە کورسانە تخوا فەقیرە چوو بێت و گۆرانی بێژە سنەتیە فارسی نەیتوانی ڕقابەتە شەجەریان و نازری و افتخاری بکە لەولا بوو لەم لایش بوو تەوەجۆکەی ئەمانەی کە تۆ ئەوێنی هەڵەخەنەو بوو یەکێتی و بۆ پارتی ئەمانە کاکەجان لە نەزەری خەڵکی تارانە و مشتێ کوردت دەهاتی بێسەوادن لە نەزەرە پارتی وە مشتێ باکلاس و کوردە ئێرانن ئەها چ شەریفن کوردایەتی وا لە لای ئەوان ئەنکەن و ئەرباب وەسەری خەڵکی هەولێر و سلێمانی و هەڵەبجەوە کاملەن دروسە ئەمە ئەوە نییە قورب عاشق بێنە وەڵام ماستاوچی وەکو خۆیان نیە درۆزن وەکو خۆیان نییە نە کوردن نە کوردایەتیەکەن نە قیەمە ئەخلاقیان هەست مشتی درۆزنن و من خاسیانە ناسم بۆیە خیاڵە ڕاحەتی حەجێکیش باریان نییە کاک پەیمان منیش لەو بارەوە زۆر دڵنیام تاکید بە لای منیش کۆمەڵی خەڵکی فاسید و زۆر ئینسانی عادی و ناشیرین و دڵنیاشم سبەینێ کاک پەیمان بگەڕێتەوە بۆ ئەو سەرزەمینەی خۆی ناوی ئەبات و ببێ بە حاکم و سوڵتان بەسەریەوە ڕێزمەیە بۆ تۆ ماستا و بۆ تۆشەکەن ئەوە لەوەش دڵنیام چونکە لە ڕاستیا خۆیان ئینسانی بچووکن بەسیتن و ئامادەن بۆ هەموو کەسێ بچنە سەر خەتەوە بەڵام باسەکەی من لەوانیە باسەکەی من وێنەیەکە کاک پەیمان وێنەیەکەیە هێزێک هاتووە تۆی قڕ کردووە کاکە هێزێک هاتووە تۆ یعنی بە ئاشکرا لە تەنیشتی ساواکیەوە تەقەیان لە خەڵکی پیرانشار و لە خەڵکی مەهاباد و لە خەڵکی شنۆ کردووە دواتر لە خانێ و نازانم مەریوان و ئەوانە تەقەیان کردووە پاشان لە سەردەمی ئیطلاعات و لە سەردەمی جمهوری ئیسلامیشا بۆیان کردنەوە دیسانەوە ێ باشە ئەمانە ئێستا تەرەفداری ئەوان بن لای من هەرەچێتەوە ژێر ئەو یعنی هەمان نەتیجەی هەیە یعنی هەم سندرۆمی ستۆکهۆڵمە هەم دیسانەوە تەفسیرەکەی جەنابیشتە کە ئەوەی جەنابتان باسیەکە نەرچەنە من با ئەوە بڵێم کاک پەیمان ئەکرێ ناسری ڕەزازی دەنگی خۆش بێ بەڵام ئەکرێ ئەوەی کە تۆ لە 2 ساڵی ڕابردووە باست کردووە کە لە ڕووی مبارەزاتەوە چونکە ئەومان بیر بێت ناسری ڕەزازی تەنها گۆرانی بێژێ نییە بە قەولی کورسات ناسری ڕەزازی دەنگێکی بڵند بۆ کورد و بۆ شۆڕش باشە داوەشی تەنها بڵێم ئەزای چۆنە باسەکە بە من هەمیشاڵێم بەڵێم باوەکو خۆی بیڵێن من ئەکرێت دەنگی ناسری ڕەزازیم پێ خۆش بێ بەڵام تایتڵی پێشمەرگایەتی ناسری ڕەزازی بەو دەلیلانەی تۆ کە لە چەندیبەی تێکا هێنات کە پەیوەندی چۆنە لەگەڵ سوپای پاسداران و چوزانم لەگەڵ ئیدارەی ئێرانە یعنی ئەو سیحرەی خاڵیە بێتەوە دقیقەن وەکو ئەو هونەرمەندانەی کە لێرە گۆرانی بۆ پارتیەڵێن گۆرانی بۆ یەکێتیەڵێن چۆن سیحری گۆرانیەکەشیان خاڵیە بێتەوە ئەکرێویش سیحرەکەی خاڵی ببێتەوە بەرحاڵ لێرەوە ئەگەڕێمەوە بۆ شتیە کاک پەیمان لە چەند شەوی ڕابردووە باسی ئەوە کرا ئایا هەڵەبجە
بۆچی داوای مافی خۆی ناکا و بۆچی بە جۆرێ لە جۆرەکان بە شوێن ئەم خەمەی خۆیان ناچێ بە شوێن ئەم هەڵوێست ناگرێ دروستە بەڵێ هەڵوێست ناگرێ لە ڕاستیە هەڵەبجەیی هەڵوێستی گرتووە کاک پەیمان ڕوا بکە ئەوەی کە لە هەڵەبجایە ئەزانێ کە مرۆڤ لێرە هەڵوێستی هەبوو بە تەواوەتی باجی ئەدا هەڵەبجەش باجی هەڵوێستەکانیە دۆستان لە دووسێ شەوی ڕابردووە نەتیجەیەکیان بۆ جەناب و باس کرد کە بریتیە لەوەی ئەگەر لە شارەکانی کەیە هێزێک باڵا دەست بێ بە هەموو هێزەکانەوە هێزێک باڵا دەست بێ لە هەڵەبجا هیچ هێزێ باڵا دەست نییە لە هەڵەبجا هیچ هێزێ بەو هەڵبژاردنە تەزویرەشەوە بە ڕێژەی بەشداریەوە کە دوێنێ مامۆستا فەرهاد باسی ڕیفراندۆمە شومەکەی کرد ڕیفراندۆمە شومەکە لە هیچ شوێنێکە بە دهۆکیشەوە ڕێژەی بەشداری ناگاتە لە 25 بە دهۆکیشەوە کە دهۆک بادینانە و پارتی بە یعنی بە ئینی خۆی ئەزانێ بە سەرزەمینێکی یەکلایە زانێ بۆ خۆی ڕێژەی بەشداری نەگەشتوتە لە 25 بەڵکو ئەوە فوی تێکرا و یەکەم تەجربەی لیژنەی باڵای ڕاپرسی و هەڵبژاردننی هەرێم بوو کۆمیسیۆنەکەی هەرێم کە دروستیان کردبوو کە حیزبەکان بە تەواوەتی تەسلیمی پارتی بوون کە دواییشان نەیانتوانی بە پارتی بڵێن ئیست لە هەڵبژاردننی 2019 کە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانیان تەسلیمی ئەو کۆمیسیۆنە کرد هەر بەو کۆمیسیۆنەی کە دوێنێ خۆیان تەزویریان تیا کردبوو ساختەیان کردبوو بۆ ڕاپرسی نەیانتوانی پێیان بڵێن کاکە تەزویر مەکەن بەڵکو نوێنەرەکانی پارتی وت کاکە چۆن لە ڕیفراندۆمەکە پێکەوە کردمان ئێسش جایزە خۆمان تەنها بیکەین و واری دەوشتە لەبەرەوە بەو تەزویرە زۆرەی کە لە هەڵەبجەشا کراوە هیچ هێزێ ڕێژەی بەشداری واز لێبێنە بەڵام بە تەزویرەکەشەوە هیچ هێزێ لە 24-25 نێناوە کاک پەیمان ئەمە هەڵوێستی یەکەم هەڵوێستی دووەم بەردەوام خەڵکی هەڵەبجە معارەزەی ئەم دەسەڵاتە بوون و یعنی بە کوچە و کۆڵانەکانی هەڵەبجا بگەڕێی تێگەی کە لە سەردەمی دەسەڵاتی پارتیە چونکە با وێنەکەتان بۆ نقڵکەم ساڵی 91 هەتا ساڵی 2000 تا ساڵی 1994 هێزی بەرەی کوردستانی و دواتر حکومەتی هەرێم بە تێکەڵاو لەم ناوچەیە بوو لە 94ەوە شەڕی براکوژی و ناوخۆ دەست پێیەکە سەردەمانێک پارتی لەم منتیقا دەسەڵاتی بەدەستەوە بووە تا سیوێکی ئابی 1996 لەگەڵ بە هەماهەنگی لەگەڵ بزوتنەوەی ئیسلامیە پاشتر یەکلا بێتەوە بۆ بزوتنەوەی ئیسلامی هەتا نزیک بە ڕێکەوتنی خۆیان لەگەڵ یەکێتیە دواتر بە هاوبەش بە کزی یەکێتیش لەگەڵیانە ئیدارەیە بەڵام بە گشتی تا دوای پرۆسەی ئازادی عێراق بزوتنەوەی ئیسلامی خۆی حکومیەکە هەموو کەسێ زانێ ئەم شارە لە سەردەمی پارتی لەم شارە دەسەڵاتدار بووە چەند دژی پارتی بوو یعنی بە تەواوەتی دژی سوڵتەیە دواتر کە یەکلا بووە بۆ بزوتنەوەی ئیسلامی هەموو کەسێ زانێ چەندێک خەڵکی دژی بزوتنەوەی ئیسلامی بووە پاشان کە یەکێتی هاتووە لەو کاتەوە بە تەواوەتی دژی یەکێتیشە تەنانەت دوێنێ مامۆستا فەرهاد نقطەیەکی زۆر گرنگی باس کرد کە بریتی بوو لەوەی تەنانەت لە هەیەجانی بوونی بزوتنەوەی گۆڕانیشە بە درێژایی 4-5 هەڵبژاردن کە بزوتنەوەی گۆڕان بەشداری تیا کردووە یەک جار بە فەرقی کەمتر لە 1000 دەنگ بزوتنەوەی گۆڕان پێش یەکێتی و ئیسلامیەکان کەوتووە ئەگینا زۆرینەیەکی ئەوتۆ کەس نەیهێناوە یعنی ئەمە بۆ خۆی چ لە ڕووی دەنگەوە چ لە ڕووی ڕای گشتی شارەکەەوە چ لە ڕووی تەنانەت سوڵتەوە هەمیشە هەڵەبجە دژایەتی ئەو جۆرە سوڵتانەی کردووە بەڵام دیسانەواڵێمەوەی لەسەر ستەیجەکەیە ئەوەی پیانەوترێ ئەکادیمیست و ئەفەندیەکان ئەوانە بەڵێ کۆمەڵێک خەڵکی فاسیدن کۆمەڵێک خەڵکن
دەستگا ئیداریەکان، دەستگا سەربازیەکان، دەستگا معریفیەکان، دەستگا ڕۆشنبیری و کەلتوریەکانیان کۆنتترۆل کردووە لە ڕێگەی ئەو دەستگایانەشی کە باسمان کرد خەریکی مەشهورکردنی خۆیان و جەماعەتێکن بۆ ئەوی بیان خەنە ناو کۆمەڵگاوە و زیهنێتی خەڵکی پێ تەزویرکەن و خەریکی کڕینی ویژدانی خەڵکن. یعنی لە ماوەی ڕەنگە 100 ساڵی ڕابردووە بەقەدەر ئەم 30 ساڵەی دەسەڵاتی کوردی ویژدانی خەڵکی کورد نەکڕراوە. ویژدانی خەڵکی کورد لە کوردستانی عێراق خۆیە، لە ئێرانە، لە تورکیا، لە سووریا ویژدانی کۆی کۆمەڵگایان بەداخەوە کڕیوە و توانیویانە وشیارەکی ساختەی پێ بەڕێکەن. یعنی عەجایب نییە بە درێژایی تەمەنی ئەم میدیایانەی کە لەم ناوچەیە ئێمە خەریکی بەرنامەکردنن. من یەک جار کاک پەیمانی حەیدەریم بیناوە کە هێناویانە بۆ بەرنامەیەک کە ڕەنگە نیەتیان هەبوو بێت 40 دقە قسە و لەگەڵا بکەن، بەڵام دەدەقەی یەکەم زانیان کە تۆ بەدڵی ئەوان قسە ناکەی خێرا بابەتەکەیان کۆتایی پێێنا و خواحافیزیشیان لە تۆ کرد. ئەمیش کێ میدیایەکی ئۆپۆزیسیۆن نەک بە حساب میدیایەکی دەسەڵاتیش. بۆیە هەموو ئەمەی کە ئەگوزەرێ لە کوردستانە عەجایب نەبێ بەلاتەوە کاتێکە ئەڕۆن کابرایەکی وەکو جوانمەردی ئەهێنن ئەوەی کە خۆتە میشاڵەی سەلەبریتی بۆکەن و تریبونە خەنە بەردەسی و مەجای ئێن بە هەموو زانیاریەکانی ئیطلاعاتەوە بە زانیاریەکانی زانیاری و پاراستن و دەستگا هەواڵگریە پاشکۆکانی دەستگا هەواڵگریە دەسەڵاتەکانی منتقەکە بە هەوەسی خۆی وشیاری ساختە لە کوردستانی ئێرانە بکە، وشیاری ساختە لە لێرە بکە. یعنی عەجایب نەبێ بەلاتەوە خودی مەسعود بەرزانی بڕوا لە ئوتوبوسێکە لە ناو هەکاری و ئامەد و نازانم شارە کوردیەکانی تورکیایە ڕیکلام بۆ ئۆردۆغان بکە. یعنی تۆ لە ناو ئەم فەزا ناشیرینە تێک دراوە یعنی ڕێزمەیە بێ ئەخلاق کراوە ئەتەوێ تاکێکی وەکو ئێمە دەنگمان تاکیۆ بڕوا کاک پەیمان. تۆ بە هەموو معریفەیەکی خۆتەوە بە هەموو مانوبوونێکتەوە کە وازت لە هەموو ڕەنگە من وێنەکە وابینم، وازت لە هەموو علاقەیەکی کۆمەڵایەتیە نابێ، وازت لە هەموو خۆشی و شادیەکیە نابێ، بەشداریکردن لە هەر توزانم ئیڤێنت و هەر شتێکی خۆشە هێنابێ. ئەمە نەتیجەکەتە کە ئەیبینی کە بەلای منەوە نەتیجەیەکی زۆر باشە. یعنی ئەوە نەبێ پێی ناڕازی بم، بەڵام ئایا لە ئاستی پێویستایە؟ بێگومان نەخێر لە ئاستی پێویستانیە کە پێشوازی و ڕەتفعلی خەڵک بۆ تۆ. ئێمە ساڵانێکە دەنگمان دەرنایە کاک پەیمان. یعنی تۆ سیر کە من مناڵێک بووم لە دوای ڕاپەڕینەوە قەناعەتم وابوو ئیتر بچمە هەر شوێنێکی کۆمەلگای کوردیەوە لە هەموو جێگایەکە دەسەگرن بە سنگیانەوە ئەڵێن هەڵەبجەیت سەرچاو و سەرسەرمان ناتووی منی هەڵەبجەی ژوار ڕاهێنن کە بە شێوازێکی زۆر متەمەدین زۆر قانونیانە بەرخورد لەگەڵ حقوقی خۆما بکەم، چه حقوقی معنەوی خۆم چه حقوقە مادیەکانی خۆم. بەڵام ئەوان هاتن هەوڵیانە پێش هەموو شتێ ئەو جێگایانەی کە جینۆساید لێی ڕوویداوە تاکەکانیان وا دەسەمۆ بکەن، پێیان وا بێەوە مەکرەمەی ئەوانە کاتێکا خانوویەکی بۆکەنەوە، ئەوە مەکرەمەی ئەوانە کاتێکا حقوقێکی زۆر بەسیتی ئەدەنێ، ئەوە حەقی خوێنی باو باپیر و کە سوکاری ئێمەیە کاتێکا کە بچووکترین خزمەتمان بەرامبەر کراوە. ئێمە ساڵانێکە لە ناوەڕاستی نەوەدەکانەوە کە فاممان گرتووە دەوروبەری شانزەی هاوارەکەین. بەڵێ سوالێک لێ بکەم ببەخشە کاک هادی، ئەمانە ڕەبتی هەیە بە دیبەیتەکەی ئەمشەو هاف، ئەوانەی کە فکرەکەن ڕەبتی نییە. جەنابەت تەئید دەکەی کە لە کوردەواری داگیرکریاک لەلایەن عێراق و بام بێژم حەلیم و کوردستان دزیش ئەکرێ؟ تەئید یەکەی کە دزی ئەکرێ؟ چۆن دزی ناکرێ؟ نه منزورم شتێ بە ناوی نە حکوومەت مردم دزی ئەکات لە ماڵی یەکتری لە دوکانی یەکتری ئەیکات؟
ئەزانی چۆنە کاک پەیمان نامە گەرەکمە سوالێ بکەم بەڵێ یان نە گەرەکمە قسەی ئەمە کۆمەلگایەکی ئیدیال نین. ئۆکێ عالیە پس ئەی کات ئەتوانم سوالێکی تر بکەم تۆ بەلاتۆ سیر نییە بوو لەم سەرزەمینی ئێمە دزێ پێیان ناوێ بدا بە ماشینی گومرۆکاتەکانە و وا پارەی گومرۆکات ئەدزن بۆ مەسئولەکان 2 ملیۆن دلاری واتیالیان هەڵگرێ بۆ تا ئیستا و کاریانە نەکردگە بەلای تۆ سیر نییە ئێشێ سیر بێ وانە دیاردەی دزی هەیە کابرا لەسەر 1000 دینار داگیانە لە یەکتری هەن کوشتگە 1000 دلار بکاتە نەفرە 250 دلار 4 نەفری داهیانە لە کاورا کوشتیانە لە هەولێر دروستە. سوال ئەمەسە بۆ لە جامعەی بەنجکریاگە ئێمە کاورا دزیشە دزێکی گەورە نییە دزێک نییە لە عملیاتێکی پیچیدە سەرکات وە بیرێکی گەورەی بێ ئەزانین چێ بەحسی و خانووەکە وا جەنابوت و کاورا خوشدانی ئەفرۆشێ بە خانوویەکی بچووکە حەقی خۆیەسی کە پوڵە ئەو مەردەمەسە و ئەمە نە پوڵە پارتیە نە پوڵی یەکێتیە بۆ ئەو خەڵکە ئەکەوێتە برسێتی تەواوی سروەتی ئەم مەسئولانە ڕاناماڵێ بۆ ڕاناماڵێ بۆ پێی وایە ئەمە مڵکە باوکە ئەوانە بۆ کاورا بۆ 1000 دلار پیاگە کوژێ لە بازاڕە بەڵام جورئەتی نییە بڕوا ئەو ماشینە گومرۆکاتەی وا یەکێتی و پارتیدایە نیاگە و بە مەلاین دلار کەش پوڵە نەغد جێبەجێ ئەکەن لیان هەڵگرن ئەزانی بۆ لەبەرەوەی حتا خلاقیەت یعنی چی پێژن ئەوەی خلاقیەت بە لای ئێوە چۆنی باسەکەن خلاقیەت کریتیڤیتی چی پێژن لای ئێوە بۆ ئێمە حتا لە خلافیشا خلاقیەتمان نییە بۆ تۆ وەختی ئێژی کۆمەلگایە خەسیاگە بە هەموو بارێکە ئێمە نە شێرلۆک هۆمزمان تیاتێتە دەرەوە نە ئارسل لۆپەنمان تیاتێتە دەرەوە بۆیە کاورا فکرەکە قیمەتی 100 دلارە 100 دلارە لەوە زیاتر ناکە 100 دلارە حازرە بۆ 1000 دلار پیاک بکوژێ ولی حاضر نییە بیر بکاتۆ لە 10 ملیۆن دلار کە ئەتوانێت لە ئەو دزانەی حکوومەتی بسێنێەوە بۆ خۆی دەسەڵاتێ دروستکە بزانە جەنابەت ئێژی خەڵک داهێنەر بڵێ خەڵکی هەڵەبجە هەڵوێستی بووگە ئەمانە ئەمە هەڵوێستەکە من ئێژمی وەختی خەڵکی هەڵەبجە لە زامەکانی خۆی و لە خوێنەکەی خۆی لە ئازارەکەی خۆی حکمیدا کە چ جنایەتکاری ئەمی بەگراگەیان دەگە هەڵوێستێک کە ئەیدا حکم جنایەتکارکەدا حکم جنایەتکار سزاس بۆیە یەک نەفەر ناتوانێت لەمانە لە ناوی شەقامی هەڵەبجە بەڕاحەتی بڕواتە ڕێوە ئەوەڵین کارە مەسە هەچێ ناتوانێت بسێنێ لە هەڵەبجە هیچ دوکاندارە جواوی سڵاوی ناگاتەوە هیچێکی پێ نافرۆشێ نە کوڕی ئەتوانێ ژن بخوازێ نە کەنیشکی ئەتوانێ شوو بکە خەڵکەکە سەلام و عەلەیکی ناکە کولەن تەردیەکە تا ئەوەنە مڕی لێ ئەواتەوە تا یەکێک لێی تاینەوەی کوژێ یعنی ئەیتۆپین داستانەکە ئەمەسە خەڵک ئیشی فێریکەی بزانێ چۆن هەڵوێستەگرێ ئیستا ئەمشۆ من و جەنابە بەحسێ مهمێکمان کرد ئێمە بەحسی دزەکانمان کرد کاکە تۆ بوو ئەڕۆی 1000 دلار ئەدزی 4 نەفەر ئەکوژی بۆ 1000 دلار بۆ ئەقڵە نایوەڕێ بڕۆی ئەم پوڵەی وا ئەم مەسئولانە بە ملیۆن ئەیدزن لیان هەڵگری ئەمەوێ وەڵامی ئەوەوە بەڵێ فەرموو لە ڕاستیە کاک پەیمان پرۆسەیەکی ڕەخنەگرانە کە لە دوای پرۆسەی ئازادی عێراقەوە بە تەواوەتی میدیای تەنیەوە و بە جۆرێ لە جۆرەکان هاتە ناو شەقامەکانی ئێمەوە و دوای شەقامەکانیش بوو بە بزوتنەوەیەکی ڕەخنەگرانەی سیاسی تۆ گوێگرەکانی ئەم دیبەیتە چەندێ بڕاتان بەو قەزیە هەیە ئەوە بابەتێکی ترە بەڵام کە ئەمە شکڵی گرد لە کۆمەلگای ئێمە زۆر باش چووە پێشەوە ئەوەی تۆ باسیەکەی ئەو سیاسیانە وای لێ هاتبوو هەموو خەڵک مەرحەبایی نەکردن پێی وا بوو ئەوانە دزن و ئەوانە مستەبیدن و ئەوانە تۆتالیتارن و هەتا دوایی بەڵام چی وای لێکرد ئێمە پاشەکشەمان لەم ئەخلاقە کرد چی وای لێکردین ئێمە جارێکی تر گەڕاینەوە بۆ چوارگۆشەی یەکەم ئەزانی چی بوو کاک پەیمان بریتی بوو لە خائینی
ئەو جۆرە لە خەڵکەی کە دیسانەوە هەمیشە منەڵێم لەسەر ستەیجەکەیە باشە ئەوەی کە پێوترێ بەرەی ناڕازی ئەو بەرەی ناڕازیە ئەوەی کە تۆ ساڵانێکە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی ئەکوتیت باشە ئێمەمانانێکە لە شەقاما کارمانە کرد لە ناو سیاسەتا کارمانە کرد وامان لێ هاتووە ێسەر ڕوومان نایە بە هاوڕێکانمان بڵین هاوڕێمان بوون ئەوانەی کە ڕۆژگارێ کۆمەلگای ئێمەیان پڕ کرد لەوەی کە بە دەسەڵات بڵێن دەسەڵاتێکی ناشیرینە کۆمەلگایان پڕ کرد لەوەی کە داوای مافی خۆت کە چونکە ئەم دەسەڵاتە دەسەڵاتێکی درۆزن و خائین و مافخۆری تۆیە باشە جارێکی تر خۆیان گەڕانەوە دەستیان کرد بە موجامەلەکردن لەگەڵ دەسەڵاتە و دەستیان کرد بە مەعامەلەکردن لەگەڵیانە هەرێکێ و پێگەیەکی معریفی بێ ئیداری بێ پۆستێک بێ پارە بێ وەریان گرت جارێکی تر هاتنەوە بۆ ناو میدیاکان گەڕانەوە بە خەڵکیان وت کاکە نابێ ئەوەی کردمان هەڵە بوو ئاخر دەوری نەبوو ئەوە هاتین خۆپشاندانیشمان کرد دژیشیان بووین قسەشمان کرد نووسیشمان هەر دەوری نەبوو تکایە وەرن بە ڕێگایەکی کە لەگەڵیانە بڕۆین لە بری ئەوەی ڕادیکاڵەتی خۆمان تۆخترکەینەوە و یعنی هێڵەکانی خۆمان لەگەڵ دەسەڵاتە تونترکەینەوە و پیان بڵین ئێمە لە ئێوە نین ئێمە نەفرەتان لێەکەین و ئێمە نامانەوێت لە تاوانەکانی ئێوە بەشداربین هاتینەوە دەستیان کرد بە نەرم ڕەویەکی زۆر ناشیرین ئەمیان بوو بە دکتۆر فلانە کەس ئەویان بوو بە کاک فلانە کەس کە فلانە پۆستی وەرگرتووە هەم لە غەزوبەزی دەسەڵاتی خواردووە دیسانەوە ئارام لە ناو کۆمەلگایە لە گۆشەیەکە هەرچەند زۆر لە دەسەڵاتەکەش ناشیرینترە ئێسا و کۆمەلگات تفی لەکە لەعنەتی لەکە بەڵام پێمان خۆش بێ یان هێزی منتیقی کارەکانی ئێمەی هێنایە خوارەوە بە جۆرە لە جۆرەکان وای لێ هاتووە کاک پەیمان یعنی بتەوێ حرەکەیەکی تر سەرپێ بخەی حرەکەیەکی تر لە کۆمەلگایە بخەیتە ڕێ قورسەکەوێتەوە خەڵکی بۆ بانگ بکەیت بۆ لەبەرەوەی کە ئەوانەی پێشووی خۆت بەم ڕێگایە ڕۆشتن و هاتن کۆمەلگایان وا لێ کرد بۆ خۆیان ئیسفادەی شخصیان لێکردن و چاکبوونی کۆمەلگا و گۆڕانکاری لە کۆمەلگا چەند فرسەخێ دوور خرایەوە کە ڕەنگە نەزەری تۆ بۆ کۆی کۆمەلگا ئەبێ بە یەکجار لەبەری یەک هەڵی وەشێنیت و جارێکی تر شتێکی تر بنیاد بنیتەوە ئەمە نەزرەیەکی ڕادیکاڵانەترە لای ئێمە ئەکرێ زۆر مەقبول بێ بەڵام کارکردن بۆی لەوە گرنگترە بەرحاڵ ویستمەوە بڵێم ئەوەی کە جێکەوتی نییە ئەم دۆخە ینی ئەم حرەکەیە لەسەر دۆخەکە ڕەنگە فاکتەری یەکەمی بریتی بێ لەو خۆفرۆشانەی کە ڕۆژگارێک هاتن لە سەفی ئێمە کاریان کرد و بە دەنگی بەرز ڕیکلامیان بۆ بیرروبۆچوونەکانی خۆیان کرد بەس پاش ماوەیەک لایەندایەوە و بە ئاراستەیەکی ترا ڕۆشتن ئەگەر جەناب و قسە و لەسەر ئەم بەشیان نییە من نامەوێت کات زۆر بگرم ئەمەوێ باس لە بابەتێکی کە بکەین ئەویش ئەوەیە کە حەقی ئەوە نەخۆین کە موڵک و ماڵی هەڵەبجە بە ڕێگایەکی تر دزرا کە ئەویش تەنها بەرەی کوردستانی نەبوو ئێران بە شێوازێکی سیستماتیک و منەظەم نقلی کرد حەزەکەم لەو بارەیەشەوە قسە بکەین کاکە هادیبا من کۆمەڵێک تەوزیحات لەسەر ئەمە بدەم بزانن کۆمەلگایەک کە شێوازە کۆمەلگای پێوە نییە و تۆ وەختی ئێژی شارە هەڵەبجە نازانی کێ بوێنی کێ بوێنم لە هەڵەبجە بە کێ ئێژەن هەڵەبجە هەڵەبجە بێسەر کریاگە و سەریان بۆ دروست کردگە بێسەر کریاگە و سەریان بۆ دروست کردەگە سەرەکان کێن سەرەکان ئەوانە کە ناوێم تەلەڤیزیۆنانە دیارن قایم مەقامە و کۆمەڵی قوربانیانە و فلانە کەسە و هەڵسوڕاوە بیسانە و ئەمانە ئەبن بە نوێنەرانە هەڵەبجە بزانە تۆ لە پشتە کۆمەڵی کۆر قوربانیانە هەڵەبجە یەک نەفەری ترتر دەنگی نایێتە دەرەوە بۆ کابرا 10 نەفەر لە خانەوادەی کوژیاگە 12 نەفەر کوژیاگە ئیتر ئەمە بووگەسۆ دەنگە بەقیە ئەمە بگرە بەقیە بەردە
مشکلە مەردەمە ئێمە ئەمەسە داڕشتنەوەی جامعەمان نەکریا. کاک هادی دەنگم تێت ئێوە تەسویرەکەتان فریز بوو. بزانە یەکەم سوال ئەوە بوو، ئێمە بە وەحمێک و فکر ئەەکەین کەسێک کە جنایەتکارە ئەتوانی پێ خاسێکی شوێ. مثال دەدەم، نەوشیروان مستەفا ئینسانە جنایەتکارێکە بە تەمامە معنا لە کتێوەکانی خۆیەوە بۆ دەرتێرم، هەر ئەوانەی کە خۆی نووسیگەشی من بۆ دەرتێرم سابتەکەم هەم درۆزنە هەم جنایەتکارە ئەلا ماشەڵڵا یەک نەفەر بە خۆی نایژێم کاورا جنایەتکارە. تۆ ئومیدواروی لە پشتە ئەم کابرا بە جێگەی بگەی و کارەکە چیوگە فقط هاکیتە دەرەوە چەپڵا بۆ لێداگە یا لە سنووقت دەنگدانە شتە خسکەسە خوارەوە. ئەمە پێی نایژن حزورە فعال لە ناڕزایەتی، نه حزورە فعال ئەمەسە تۆ خۆتی بۆ ئامادەکەی و دائیمەن لە خیاباناوی بووی. یعنی نەوشیروان مستەفا زات نەکا عودولکا لەوەی ملی بپڕوکێنی. تەوەجۆکەی ئەم کارە بۆ نەکریا چون ئێمەمانان بە تموح و ئەوەسینەوە. تەوەجۆکەی و جامعەیەکمان وا فێر کردگە. ئێستا کارێکە من و جەنابەت خەریکی نەگراییەکەی نەزانی چییە و ئەمە ڕێگەی دروسێسی مردم هەر گەرەکێسی یەخەی بەردەی و ئێمە هەر یەخەی خۆمانەگرین. ئەو هەر گەرەکێسی ئەم ژیانە کە هەسی حیفزی کا و بیپارێزێ و هەر لەما بمێنێتەوە ئێمە مواداری ئەەکەین ئینسانە ئێشێ هەڵوێست وەربگرێ، ئێشێ هەڵوێست وەربگرێ بە قسەی خۆشوێ، بە ئەقڵوێ، بە دەلیلوێ، بە حەملەکردنوێ، بە هەر جۆرێک وێت ئەم ئینسانە ئێشێ یا لە جبهەی حەقاوێ لە باتڵاوێ. نێوان نێوی و خۆڵەمیشی ناکرێت. تۆ وەختی جامعەت دوو قوتبیەوە کرد و تەکلیفە جامعە مشەخەسەوێ. اتفاقێکە کەوتکە لە سەرزەمینە ئێمە جامعە دوو قوتبی نەوگەسۆ کاکادی و لەم وەسەتە لە ژێرە ناوە سێچت باوک ساحێ و جامعە ئێمە دەراتکە پلۆرالیزم، تۆلەرانس، نسبیگەرایی. پلۆرالیزم یعنی تحملی یەکتریکردن، تۆلەرانس یعنی ببەخشە پلۆرالیزم زۆرینە یعنی تۆ کەمایەتی های جۆرا و جۆر بە ڕسمیت بناسی ئەمە یەک. تۆلەرانس یعنی ڕەواداری، یعنی کە تۆ بەرامبرت بە ڕسمیت بناسی و وەگەر تەکی تۆشا فەرقەکە. نسبیگەراییش یعنی هەرچی شتێ لەم دنیا نسبی و تۆ جۆرە بیرەکەیت و من جۆرە بیرەکەمەوە و بەڕاستی ڕاستیەکان نییە بەلای هەموو کەسێک و حەقیقەتە ڕۆژێ لە جێگەی کۆ خۆی دەرەخا و دەفێ واری گیرفانە نەوشیروانە و دەفێتی گیرفانە مام جەلالە و دەفێکیش لەوانەیە لای توابێ. دەرسوورەتێک کە بابزانی ئوسول فەرق ناکە، بەها لەوانەیە فەرق بکە، بەڵام ئوسول و پرینسیپ فەرق ناکە، یەکێکە. ئێمە یەک ڕەوایەتمان هەست، 50 ڕەوایەتمان نییە. بۆیە ئێمە مەشایەت تەکلیفە خۆمانمان ڕۆشن کردایەتەوە. خاس خاسە، خراو خراوە. خاس خراومان نییە کە خاس خراو خاسوێ. تۆ وەختی ئەزانی شتێ خاسە و شتێ ئەزانی خراوە ناتوانانی لێوان نیوی ئەمانە هەڵبژێری یا خاسەکە هەڵبژێری یا خراوەکە. تۆ یا دزی یا لەگەڵ دزی، ببەخشە تۆ یا دزی یا زد دزی، تۆ یا مردی یا نامردی، یەکێکیانی. تۆ ناتوانانی نێوانە ئەم دووە بگری. تۆ ناتوانانی تێڵایە لە ناوەڕاست گرت دارێ لە ناوەڕاست گرت زەربی نییە، دارەکە ئیشێ لەسەرەوە بگیری بۆ تەرەف. من دارەکەم لەسەرەوە گرتگە کاکادی. ئەم جامعە یا تەکان ئەخوات یا ئیشێ نابود گوێت. دوو حاڵەتی هەست، یا ئەم نابودی ئەڕوات و نابود ئەوێت یا تەکان ئەخوات. بۆیە دار ناتوانێت ناوەڕاستەوە بگریت. ئێمە دادگاکانە هەڵەبجە بۆ بەڕەسیەکەین بۆ جنابەتی بۆ کەسانێکی ترتێت شهودە هەڵەبجەی تێ قسەکە و ئێمە لە نێوانیا قسەکەین دەری ئەخین کێ وای کرد بە هەڵەبجە و چۆن ئەم جینۆسایدی تا ئەم دەقیقە بەردەوامە. بەیانی کاورا لە شارە هەڵەبجە ناتوانێت وەکو دیۆکە ڕەفتارکە بۆ چون ئیمڕۆ پەردەیەکی تری بۆ ئاشکار بووگە، شتێکی تر ئەبیسێت یەخە بەمانە ئەگرێت. ئەبعادە ئەم جنایەتەی گەرەکە. با بزانین وەختی هەر هێزێکی داگیرکەر ئەڕواتە وڵاتێک دوو نوقتەی پێئێژە نێشێ بیکات. ئەو دوو نوقتە چییە؟ security legitimacy. تۆ ئەڕۆی سەرزەمینی داگیرەکەیشی دوو کارکەی، یەک ئەمنیەت بەسەر کۆمەڵگا بێریت، ئەمنیەت ماڵ گیان و بە هەرچێکی ئەو مردمە پارێزی. ئەمە یەک. دوو مەشروعیەتێ لە ڕێگەی ئەم سکیوریتیەوە بخوات بێری، یعنی مەشروعیەتی حکوومەتکردن بە خۆتۆ بێریت. ئیستا حکوومەتە حەلیم، حکوومەتە جنایەتکارانە. وەختی داستانە هەڵەبجە مشخص ئەوێ و مردم حکومەدات ئەمانە
هیچ مەشروعیەتیان نەوگە بە سوورەتە فۆرماڵ مەشروعیەتیان لەدەست ئەدەن لە تەڵەبکار تەبدیل ئەون بە جنایەتکار لە حاکم محکومن و ئەو جار خەڵک تەڵەبکارە لەمان و ئەمانن کە ئیشی بەدەست خەڵک و هەڵبێن نە بە قسەی زلو بێنە ناوە خیابان. تەماشاکە بۆ مەقولەیە جینۆسایتە هەڵەبجە مهمە، ئەمە ئازارێکە هەمومانی گرتگەسۆ تەمامە خەڵک هەڵەبجەی گرکەزۆ، چ ئەوەی کەسی کوژیاگە چ ئەوەی لە ڕەوەکاوگە چ ئەوەی کە خۆی گۆڕیاگە و ئێوە باسیەکەن لە ئوردوگاکان چی پێهات تعلقی نەما سەرگەردان بوو ستەیتلەس بوو ئەو ئینسانە ئێشەیستا هەڵوێست وەربگرێ چون ئەمە ئازارد ئەم ئازاران مشتەرەکە لە تەمامی هەڵەبجە لە تەمامی هەڵەبجە و خەڵکە هەڵەبجە ناتوانێت بەرامبەر بەمە هەڵوێست نەگرێشە هەڵوێست بێ یەک بار بۆ هەمیشە لە تاریخی ئایشی هەڵوێست بێ وەختی گەی باگرا ئەوەڵین اتفاقی کە ئیشی لەم حکوومەتە فاسدە جنایەتکارانە دەست نیشاندەی دەوڵەتانە منتەقە بیگرێت ئەو لجتمیسیە بەظاهر شەرعیەتە بەظاهرەسە کە فکرەکە حەسی لە پشتە کوردایەتیکردنەوە کە هیچ وەخت نەیکردگە و مردمی کوشتگە پس اتفاقێکە ئەکەوێ بە دادگای هەڵەبجە لجتمیسیە حەلیم لەبین ئەچێت مشروعیەتی ولا جایگاه حاکم تبدیل بە محکوم ئەوێ ولا محکومە بە جنایەتکار شناسایی بووگە و جنایەتکار سزای مشخصە سزای جنایەتکار مەرگە. توجه ئەفەرمووی ئەمە حکایەتە کەس دەستبردن بۆ هەر مەقولەیە ڕێگەی خۆی گەرەکە ڕێگەی هەسکاکە هادی و من مطمئنم ئەوەی کە ممارسەکە بە فارسیێژی جوویەندە یابەندەس ئەوەی کە ئەگەڕێ ئەیدۆزێتەوە ئێوە مانانێک کە خەڵکە ئەو شارن و دەستان لەناوە ئەم مەراقە بووگە و ئەم تاریختانە تێپەڕکردگە خەریکن ئەزمون کۆەکەن و داتان لەم دەرگا داتان لەو دەرگا داتان لەو دەرگا ئیستەگەیگنە سەر ڕێگە واقعیەکەی ئەگەنە سەر ڕێگە واقعیەکەی ئەوەی فرە بگەڕێ ئەیدۆزێتەوە و ئێوە خەریکن ئەگەڕێن ئەو شتە لە شارە هەڵەبجا دیاریە کاملەن دروسە لە شارە هەڵەبجە خەڵک خەریکە ئەگەڕێ ئەو خەڵکە با کەمیش بن بەڵام هەر ئەو خەڵکەنە کە مەسیری ما بەقیەی مردم مشخصەکە بۆیە هەڵەبجە کانونی قیامە بەر عەلەیه جنایەتکاران و هەڵەبجە سمبولی ئینسانی کوردیە کە قیامەکە یعنی هەڵەبجەسکە لە ناو زامە جینۆسایتە خۆیان تێتە دەرەوە وەکو قوقنووس وەکو قەقنەس کە لە ناو خۆڵەمیشانە خۆیان هەڵەسێت فینیکس. بەڵێ کاک پەیمان لە ڕاستیە من هەرگیز نامەوێت قسەکانی من نەک لە ئەم دیبەیتەیە لە هیچ جێگایەکە بۆنی بێئومێدی لێبێ من هەرگیز بێئومێد نیم و هەر ئەم شەو من و تۆ و ئەو دۆستانەش خوا نەخواسە کۆتاییمان پێبێ مادەم بە ویژدانێکی مرتاحەوە کۆتاییمان پێیە ئێمە سەرکەوتوو بووین و باسەکە باسی هادی و کاکپەیمانی حەیدەری و هیچ دۆسێ لەو دۆستانە نییە بەقەدەرەوەی باسی جۆرێک لە موبارەزەیە کە پێویستە بخرێتە ڕێ و ئەمە پێشتر باسی ئەوەمان کرد کەسانێک هەن عاشق ئەبن بە جەلادەکەی خۆیان باسی لە ناو تەشکیلاتی حیزب و ئیدارەی ئێمە ئەم دیاردەش ئەبینین لە هەرەمەکەشیا هەیە کاک پەیمان یعنی سەرۆکی هەرێمی کوردستان کە بریتیە لە نێچیروان بەرزانی نێچیروان بەرزانی ئەڵێن گوایە بە ئاری هەرسینی وتووە بۆچی لالوتی لێمان چونکە یەکەم جار ئاری هەرسین لە هین بوو ئاری هەرسین لە بەرەی دژی دەسەڵات بوو و یەکێک بوو لەو قات و ڕیبات لە بەرانەی من بۆم باس کردی لە جەریدەی ئاوێنە ئەینووسی و بەرپرسی نووسنگەی هەولێریان بوو کە بانگی کردووە ئەوی ژووتێتی ئێوە باوکی منتان کوشتووە ئەوی شەڵێ تۆ عاقڵ بە ڕۆڵە تۆ بۆ خۆت وا ئەزانی من بڕوان بە و چیرۆک و ڕیوایەتە کردووە کە ئەڵێن باوکی تۆ لە حەماما کوژراوە وایە تارێ عێراقی کوشتێتی باوکی منی ژۆک و تۆ ڕۆشتووە یعنی کەسانێک کوشتویانەکە منیش پرسیارم هەیە بەڵام بەڕاستی نامەوێت لە خۆمی تێک بم ئەم جۆرە لە
لە بیرکردنەوە لە بەرژەوەندی پێش ئەوەی بیر لە خوێنی باوکو و بیر لە کەسوکاری خۆت بکەیتەوە یعنی هەژمونگەرایە و باڵادەسە بەسەر عەقڵی گشتی کۆمەڵگایە و وای لێیەت کۆمەڵگا بێزارەکە لەوەی کە یعنی بێئومێدیەکە لە موبارەزەیە کە بێوێ بیخاتەڕێ. کاک پەیمان ئەو دوو جەمسەربەندیەی کە جەناب و باسی کرد کە تۆ ئەبێوە بە قەولی ئەو برادەرانەی کۆمنتیان نووسیوە کۆمنتێکم بەرچاو کەوت ئەڵێ یا باش بە یا جاش بە ئەو قوتببەندیەی کە تۆ باست کرد ئێمە حەزەکەین هەر ئەمڕۆ ڕووبات ئەوە بێئومێدیش نین لەوەی کە من دڵنیام ئەم جۆرە لە دەسەڵات مقەوماتی بەقائیتیان نییە، یعنی هێزی مانەوەی نییە، هێزی مانەوەی نییە چونکە پشت ئەستور نییە بە هیچ پرەنسیپێکی جدی مانەوە. بەڵام کاک پەیمان ڕێی خەڵک بە کە نیشانەی پرسیار لەسەر هەر هەوڵێکی تازە دابنێ. وجودی ئێمە لە ناو دیبەیتەکانی تۆ بریتیە لەوەی کە یعنی چمکێک لەو کارەی کە ئەتەوێ بیکەی لەگەڵ تا بیگرین بۆ ئەوەی ئەم خەباتە وەک ئەڵێ بە ئامانج بگەێنی. چونکە من هەرچی بە قەولی خۆت ئەڵێی مرۆڤ کە قسەی کرد ئەبێ حساب بۆ دانە بەدانەی کەلیماتەکانی خۆی بکە ئەو سابیڵێ. بۆیە گەر تێبینی بکەی من هەندێک جار بە شوێن وشا ئاگەڕێم بیڵێم. بۆیە ئێمە کە ئەمانەوێت چمکێک لەگەڵ ئێوەیە لەم موبارەزەیە هەڵگرین بریتە لەو بەرپرسیارەتی کە ئەمانەوێت لە سەرشانمانە جێبەجێکەین. بەڵام نایشی شارینەوە بەڕاستی لە ماوەی 100 ساڵی ڕابردووە وایان لێ کردوین نیشانەی پرسیار لەسەر هەموو هەوڵێک دابنین. هەر هەوڵێک کە دەست پێیەکە بە کۆمەڵێک دروشم بە کۆمەڵێک تەنانەت ئامانجی جوانیشەوە دەست پێیەکە، بەڵام دوجار ئێمە ئەگەیەنێ بە تونەی لێ کە یعنی سەرابێکمان پێ نیشانەدا نەک ئاوێک. یعنی تۆ سیرکە پارتی کاتێکا دەست پێیەکە لە ناو جامیعەی ئێمە بەکارکردن بە کۆمەڵێ هەوڵی ناشرین دەست پێیەکە، هەڵبەت دروشمی جوان و دیفاعکردن لە مافی نەتەوەیەک و گەلێک و ئەم جۆرە قسانەکە بۆ ساڵی 50 و 60ەکانی ئێمە هی هەڵبەت زاینی ئەڵێم لە سەدەی ڕابردووە شتێکی تازە بووە و ئەبزارێک بووە تۆ توانی وتە لە ڕێگایەوە یعنی موبارەزەیە سەر پێ بخەیت. بەڵام کاک پەیمان بڕۆ مێژووی ئەو شتەی ناویان ناوە شۆڕشی ئەیلول بخوێنەرەوە پڕێتی لە سوکایەتی بە تاکی کورد، پڕێتی لە سوکایەتی بە خانەوادەی کورد، پڕێتی لە تەجاوزکردنە سەر ژن و کچی کورد، پڕێتی لە یعنی سیرکە بەلام سەفا بە پێنجێ ناتێپەڕێ، بە پێنجێ ناتێپەڕێ. لە پێنجێن لە ماڵێکی وەکو ماڵی میرزا سابیر لایە، لە ماڵی میرزا سابیر لایە کچێکیان هەیە، کچی میرزا سابیر کچێکی جوانە، کچێکی پێکەوتە و جوانە. ئەڵێ بە میرزا سابیر ئەڵێم کچە جوانە بیە بە یەکێک لە کوڕەکانم. ئەوی شەڵێ قوربان وەڵا ئەوە مارە بڕی بەکری حاجی سەفەرە، بەکری حاجی سەفەر ئەندامی سەرکردایەتی یەکێتی بوو. ئەڵێەوە مارە بڕی دەستگیرانی ئێوە نامزەدی پێڵێن؟ بەڵێ دەستگیران، بڵێ دەستگیران، بڵێ ئەڵێ دەستگیران نامزەدی بەکری حاجی سەفەرە. ئەڵێ بابە بەکری حاجی سەفەر چ کارەس؟ ئەوە دانێ بۆ سابیری کوڕم. دایکی سیروان بەرزانی ئەو ژنەیە کە مارە بڕی بەکری حاجی سەفەر بووە هیچ حسابێ بۆ شعوری نە کچەکە کراوە نە بەکری حاجی سەفەر کراوە نە خەڵکی مەنتیقەکە کراوە، کە لە عادەتی ئێمەی کوردان نەبووە کەسێک کە
دەستگیرانی هەبێت تۆ بڕۆی داوایکەی بۆ کوڕەکەت و بە تۆپزی وەکو خۆیان ئەڵێن بیبەی بۆ کوڕەکەی خۆت ینی یەک دنیا لە ناشیرینی لەم شتەی ناوی شۆڕش بوو هاتە دەرەوە باشە دوای ئەوان باڵی مەکتەبی سیاسیەن و من ماجەراکە ناگەڕمەوە لای هەموو کەسێوەکو ئێواڵێن مشەخەس و ڕوونە من دووبارەی ناکەمەوە بەڵام کاک پەیمان ئەمەوێ بڵێم مدەتی زەمەنی ناشرینبوونی پارتی درێژترە لە مدەتی ناشرینبوونی یەکێتی وەکو هێزێکی تازە وەکو هێزێکی چەپ وەکو هێزێکی ناقید و تووڕە لە دۆخی جاری کەمتر بەرگەی گرت زووتر ناشرین بوو لە کۆمەڵگای ئێمە زووتر درۆی کرد کاکە باشە بزوتنەوەی گۆڕان ئیسلامیەکان کەیان ئیسلامیەکان زۆر خێراتر ناشرین بوون لە کۆمەڵگای ئێمە تاوەکو یەکێتی باشە گۆڕان زۆر خێراتر و وەکو ئەڵێ ماوەی 4-5 ساڵێک یەکسەر ناشرین بوو کاکەنەوەی نوێ هات بەرگەی 6 مانگی نەگر بەرگەی 6 مانگ لە 6 مانگە خەڵک تووڕە بوو لێی خەڵک وتی کوا تۆ چی و کرد یعنی ئەمەوێ بڵێم کاتێکە مبارەزەیە تەوێ سەر پێ بخەی لە ڕاستیە لێگەڕێ بە تایبەتی تۆ من جیاواز لەم دیبیتە قسە و باسی کەشمان هەیە پێکەوە جەنابتان لوتفەکەن زۆر جار زەنگەدەن پێکەوە بە سەعات ئێمە کاتی خۆتانە بەخشن و منیش لە خزمەتتان ئابم بەڵام بێگومان هەموو ئەم قسانەی تۆ شەوانەمانوە بی تەئکید بە کاریگەری و کارکردی ئیجابی لەسەر کۆمەڵگای ئێمە هەیە ئەوە تەئکید بە کە تۆ پەشیمان نابی لەوەی کە ئەم قسانەکەی لە کۆمەڵگای ئێمە بەس ڕەنگە لە هەفتەکانی یەکەمی کاری تەشکیلاتیە دەرگیری کێشەی وا ببی ئەسڵەن تەسەوری نەکەی چونکە بۆ زیهنیەتی ئەو مەردمە ئەوەنە ناشرین کراوە یعنی لەمەوە ویستم بگەڕێمەوە سەر باسەکەی هەڵەبجە بە جەنابتان بڵێم لە ڕاستیە نە خەڵکی هەڵەبجەوە نە خەڵکی کوردستان نە لێبوردنیان بۆ جنایەتکارانی تاوانی ئەنفال و کیمیاباران و ڕاگواستنی گوندەکانی ئێمە و وێرانکردنی کانی و ئاو و تەمان جەناب دەزانی لە سیماتی جینۆسایدا تەفکیکی کۆمەڵگایەک و کۆمەڵە بەشەرێ بریتیە لە جینۆساید یعنی تۆ وایان لێ بکەی دووریان خەیتەوە لە یەکتر وایان لێ بکەی زمانیان بگۆڕی وایان لێ بکەی کەڵچەریان تێکبەی جینۆسایدە یعنی ویستم ئەمە بڵێم یعنی جینۆسایدەکە بەردەوامە ببەخشە با من دەگرا دووسێ مثال بێرم لەبەرەوەی جەنابەت بڕێک شتت بەحس کرد و من ئێشێ بۆ بەرچاوڕوونیە خەڵک هەنێ مەسائل بێژم ئەمانە مهم من چون ڕەبتیان هەست بە حکومەکەی دادگای هەڵەبجەوە با من بگەڕێمەوە سەرەوەی کە مردمە ئێمە تەکە دین و مەقولەی دینە ئاشناس بە تایبەتی دینی ئیسلام بۆ مثال لەوە تێرم و بۆ خاترەوەی خاست تێ بگەین بزانە ئیبن خەلدون نووساوێتی گەورەترین معجزەیەک کە پێغەمبەری ئیسلام کردی دوای قورئان معجزەیەکی تری هەست ئەو معجزە ئەوەسە خێڵەکانی عەرەبی کردە یەکێ هیچ هێزێ لە دنیا نەیەتوانێم خێڵە عەرەبانە بکاتە یەکێ و ئەوە دووم معجزەی پێغەمبەری ئیسلام بوو چون ئیتر هیچ معجزەیەکی تر نییە پێغەمبەری ئیسلام با من بێم ئەمە شەرحکەم تۆزێ بزانە خەڵک پێغەمبەر وەکو چەسب تیپی بێژنەوە پێغەمبەر ئێشە وەکو چەسپێکوێت ئەم مردمە بلکێنێتەوە بە یەکۆ ئەمە لە ڕێگای چیوەکە لە ڕێگەی مەتنێکۆیکە لە ڕێگەی یەک چیرۆکۆیکە خەڵکی هەڵەبجە بۆ تا دوێکە پەراکەندەم بوو و هەر کەسی ئەیتوانی بی خەڵەتێنی خەڵکی کوردەواری ئێمە لەبەرەوەی خەڵک نە ئیدەی بوو نە چیرۆکی بوو نە ئیدەی بوو و نە چیرۆکی بوو
خەڵک کە ئیدە پەیاکە وەکو چەسبێ ئیدە یعنی ئیدەئال یعنی ئیدئۆلۆژی جیهانبینی من چی گەرەکمە بەکوێ بگەم تەوەجۆکەی خەڵک کە ئایدیایی بوو ئەو وەختە ئەزانێت بەرەو کوێگەرەکیە بڕوات تەبیعەتەن تۆ لە کاری ئەوڵەن خەڵک ئێشی هێز ئەزعانە خەڵکیە و تۆ وەختێژی خەڵک ئێشی هێز دروستکایشی 5 نەفەر و 10 نەفەر و 15 نەفەر بەیەک و ڕێکەون 5 نەفەر و 15 نەفەر و 10 نەفەر بەیەک و ڕێکەون ئەمە هێزە ئەم هێزە وەختی یەک ئەگری قدرەتێکی گەورە دروست ئەکا ئەم قدرەتە هیچ کەسێ ناتوانێتە کیابازی بکات چون گشتی قدرەتی هەست گشتی دەسەڵاتی هەست هەر 15 نەفەر و دەسەڵاتدارە هەر 15 نەفەر و دەسەڵاتدارە نە بەو معنایە کە ببێتە خاڵ و تێکە و لالۆ بخۆ چون لەم سەرە و مەتنێک و ئیدەیەک خەریکە کارەکە و گشتی لە ئیلتیجای ئەم ئیدەوە ئەڕوات بزانە ئەوەی کە جەنابەت خەریکی تەعقیبیەکەی و ئێمە گفتوگۆکەین لەگرا ئێمە حدودی 3 ساڵە دیبیت ئەەکەین سەخاوەتمەندانە سەغیانە ئەوەی کە ئەزانین کەرەستەیە بەدەستی مردمە و بێ بەحسمان کردگە کە بەدەستی مردمە و بێ تا مردم سەنگومەنی بێ بتوانێت کارکە سەنگومەنی وە دەسوی و بتوانێت کارکە ئەوڵەن لە دنیای سیاسەتە حتا لە زندگی شخصیشە ئێعتمادکردن کارێکی ئیشتباس یعنی متمانەکردن تۆ نابێ هەموو سەر و ماڵی خۆت بسپێریتە دەستی کەسێ نابێ هەموو شتێ بسپێریتە دەستی کەسێ بەڵکو تۆ ئێشێ بیر لەوە بکەیتەوە ئەگەر ئەم ئینسانە ترازیە چۆن هەوساییکەی گەورەترین ڕێگەکەی ئەمەسە کە ئێشێ مشارەکەی هەموو مردمیتیایە و هەموو مردم دەسەڵاتدار بێ یعنی هەر کەسێک و مەچەکی خۆی بوێ هێزی خۆی بوێ دەستی خۆی بوێت تفەنگی خۆی بوێ سیلاحی خۆی بوێت و لە کناری ئەمە هەموو کەسێک بەم ئیدە مسلح بێ بەم بیرۆکە مسلح بێ ئەمە باعث ئەوێ گەورەترین تەزمین بە تۆ بدات کە فەڵک ناتوانێت تۆ بخەڵەتێنێ تۆزانی ئێمە وەختی ئێستا بگەیدینە ئەم دادگا لەسەر ئیتتهاماتی هاتکین ئەم دادگامانە دانیاگە یعنی خوێندنەوەیەکمان کرد و وتمان هەڵەبجە بۆ وای پێ هات و هاتین شهودمان کرد و سابتمان کرد کە وابووگە کە ئێمە ئێژین یعنی اتفاقێکە کەفتگەوە تەرحە ئیتتهامێکە کریاگە وابووگە بۆ ئێمە لە دڵم مێژووە حرەکەتمان کرد تا بە ئەم فرازە هەڵەبجە ئەگەین من نکتەیەک خدمەتە کاکهادی بێژم و هەمووی بیسەران و بینەران کاکهادی زۆر مهمە دەست لە کوێ ئەوەشێنی لە کێ ئەوەشێنی چۆنی ئەوەشێنی مارکس ئێژێ ئەگەر بە دوژمنت حملاکەی بەر لە نقطە قووەتی نە نقطەی زعفی نقطە قووەتی شاید تۆ لە مەیدانی شەڕ ئەدەی لە نقطە زعفی بەڵام لە ئیدئۆلۆژیا ئیشی بەی لە نقطە قووەتی بابینە سەر ئەوە نقطە قووەتە حاکمیەتە حەلیم چییە مەشروعیەتەکەی چییە کوردایەتیە کوردایەتیکە چییە مبارزە بۆ مردمە کورد لە شاخاکردنە دەی من ماهیەتە تڕۆی درۆزنانەی ئەمانە دەرخستگە بزانە ئێمە وەختیا پرسین لە خەڵک هەڵەبجە خەڵکی هەڵەبجە کێ بەری بە ئێوە گرت دەرچن ئێژێ بەرەی کوردستانی ئێژین خەڵکی هەڵەبجە وەختی دەرئەچوون و خەڵکوژیا و بەرەی کوردستانی یارمەتی ئێوە ئێدا ئێژێننا ئێژین کێ تاڵانی مردووەکانی ئەکرد و تەجاوزی بە مردووەکانە کرد ئێژین بەرەی کوردستانی تەوەجۆ بکە ئێژین دەی باشە سەربازی وەتەن کە ئێشێ پێشمەرگە بێ ئەویش خۆبەخشانە نە ئەرتەشی بێوە پارە بگرێ خۆبەخشانە نەوێتی لە چەک ڕۆشتۆتە شاخ بە کامە بیرۆکە تەجاوز ئەکا بە ژن و مناڵی خاکی خۆی کە ئێشێ بۆ پاراستنی ئەوانە سڵحی گرتوێتە دەسۆ خەڵکەکە سێرەکایژێ نازانم ئێژم ئایا بە نەزەرە تۆ ئەمە جنایەتکار نییە ئەمە ئەسڵەن شتێ بە ناوی کورد برگێسیە شاخێژێنەوەڵە تەوەجۆکەی خەڵکەکە لەگرا یەواش متەوەجه هەوێت ئەوەی کە پێی ئێژن لەجتمیسی حەلیم نێسی تەوەجۆ بکە حکوومەتە حەلیم ئیستا خۆی کردگەس و کەڕ لە ئێمە بۆ خۆی کردگەس و کەڕ با بزانی تێ هەڵدریاگێک هەست وە ناوی پیر لوقمان تێ هەڵدریاگێکە قەشمەریەکیان لێ دروست کرد لەسەر سەلاحەدین ئەیوبی و کاورای ئەوقافیان هاورد کە لایەنەدا لە یەکتری یعنی ئەم کارەی ئێمە ئەیکەین بەقەدەر پیر لوقمان مهم نییە بیوەیتە NRT بیوەیتە KNN بۆ زات ناکەی بیوەی ئەزانی بۆ ئەمە جەرگە وەڕێت لە بنیاد و هەڵیانەتەکێنی بە پێچەوانەی ئەوەی کە ئێوە فکرەکە نەمانە هێزیان هەز ئەمانە بەر لەوەی خەڵک دەست دەربێرێ زلەکە بۆشێنێ دەرچووبن بابزانی بەو میزانە فاسد بێ ئێرادە و هو نادروسن
ئێمە دەستمان لە کوێیان وەشانگە دقیق دەستمان لەو جێگە وەشانگەکەیشی بیوەشێنین لەجتەمسی شەرعیەت ئیستا خەڵکە هەڵەبجە و خەڵکە حەلیم نەک باوەڕی بەوە نییە کە ئەمانە مەشروعیەتی حکوومەتیان هەست بەڵکو خەڵک تازە ماهیەت جنایەتکارانەی ئەمانی بۆ دەرکەوتکە ئیستا ئەوان نیەن کە لە خەڵک ئەکۆڵنەوە خەڵکە کە ئەڕوا جنایەتکار بگرێ نە ئەفراد تمام ئۆرگانیزیشنەکەیان تەمامە نەهاتهایە کە دایانینیاگە مهمە کە تۆ دەست لە کێ ئەوەشێنی بزانم ئشە بزانیت لە ڕاهکارهای دفاع لە حقارەتکردن ئەمەسە تۆ بەر لەوەی خەڵک زۆعفەکەی تۆ بێژێت و خۆت بێژیتی مثال مەسەلەن تۆ خانمت مەمنوعی کردگە سیگار کێشی خۆ و تۆ سیگارێکە کێشاگە و دوو دڵی ژنەکەت بزانێ نەزانێ بۆ بۆ نایە چیەوێ بەر لەوەی ژنەکەت بێت یەخە پێ بگری و بزانێ پێ تۆ خۆ دەڕۆیتە بەرۆێژی خانم گیان من ئینسانێکی بەڕاستی بێ ئێرادەم ئینسانێکی دوو لە جەنابە زۆر سست ئێرادەم من چوزانم خیرەتم نەما ئەمڕۆ سیگارێکم کێشە ئەویژێژە قەی ناکاو عەزیزەکەمی و باوانەکەم و ئەمە میکانیزمە دفاعیە بزانم خودە نەوشیوان مستەفا خودە مەلا بەختیار خودە مەحموود سەنگاوی خودە مەسعود بارزانی وڵات دزمان هەسو و گەندەڵیشمان هەسو و دزیش ئەکریت و پیا و کوژیشمان واتیا و ئێمە ئەزانین کێ ئەنگوسەکانی بڕی و ئەزانێتە ئێمە مناڵین ئێمە ئەزانین لە ناوی پارتی و یەکێتیشا خەڵک بۆ یەکتری تەڵەدانێت کینیان تێدە یەکتری ئەم بگوسۆ قایم مەقام ئەو خۆی فشەکات و ئەم گەرەکێ بادا و بابزانی هەم لە یەکێتی هەم لە پارتی خەڵک هەیە بۆ منی نووساگە کێچ کارەست کێ لە باوەشێک یا خەفتگە وەرێ من ناکەومە ئەو یاریە تەمامە ساختاری یەکێتی تەمامە ساختارە پارتی و تەمامە ساختارە حکوومەتە حەلیم جنایەتکارەوە لەم جنایەتە دەستی هەست ئەوەیشی خۆی ئەچەسپێنێ پێیان ئەوەیشی خۆی تێ ئەخات لەم جنایەتە سەهیمە شەریکە و بەشیەکەفێ تام دقیقە تەوەجۆت کرد کە داستانەکە چییە تۆ ئیشت بفەهمی میکانیزمە دفاعیەکە چییە بزانە لە دەستنووسەکانی پیاوی ژێرزەمینیە داسایۆفسکی وەختێ کاورا دەست پێکات بە قسەکردن مۆنۆلۆگێکە کاورا مۆنۆلۆگەکە لە بەردەمی خۆیان ئێژێ من هەرچیەک خوام هەم ئەیدەم و خەڵکی یعنی بەر لەوەی ئەمە میکانیزمی حملەکردنی ئینسان حەقیرە مەسەڵەن کاورا خۆی جاشەوە تو ئیژی جاش کاورا خۆی خۆفرۆشەوە تو ئیژی خۆفرۆش حملە پێکا لە بەرەو پارتیەکە یەکێتیەکە تەوەجۆکەی تو ئیش ئەم تکنیکانە بزانی و وەختی ئەم تکنیکانە بزانی ناکەویتە ئەم دەمەقڕە ئەڕۆی ئەدەی لە بنەکەی لە ڕیشەکەی ئەیوەڕیت لە ڕەگەکەی ئەیوەڕیت ڕەگەکەی کوێز دەرخستنە ئەم جنایەتەسە کاک هادی گشتیان دەرچووگن سەریان کردگەسە توولە ئێمە کتێوە نەوشیروان مستەفا ئەخوێنین و مەلا بەختیار هاوتی نەوشیروان گەرەکی و سەدەکەی دوکان بتەقێنێت و گۆڕان کەوتە حەپەحەپ بۆ ێژم حەپەحەبا خاس پێیان دەربخوا جەماعەتە گۆڕان من کتێوە نەوشیروان مستەفام خوێند و دەرم هاورد چەقانمە فازڵا و دەرم هاورد و داپیاگن بنووسن تا ئێوە بنووسن و من بێمە سەرتان بۆ کاکە هادی کەس خۆی لە دوژمنە خەتەرناک نادا هیچ کەسێ خۆی لە هێزە جددی نادات هیچ کەسێ خۆی لە هێزە جددی نادات مثالێکە بۆ دێبم کاورا گەرەکێ من بکوژێ ئێشێ بڕوا $20,000 باوە یەکێ بێت من بکوژێ ئەو کەسە 20,000 ئەسێنێ من بکوژێ ئێشێ کاتی بوێ بیخوا ئەم 20,000 لەزەتی لێ بووە بەڵام ئەو کەسە تەماشای من ئەکا ئەزانێ من بە ئیمان و شەڕەکەم چنم لێ گیر بوێ من ئەوە تۆ پێلم ئەی کاکە ئەم دوژمنە خەتەرناکە نزیکی من ناوێتەوە ئەتەوەجۆت کرد ئەم دوژمنە شەڕە چەقۆی سەر خیابان و دەمەقاڵە نییە لە ناوەڕاستە خیابانە چنم لێ گیر بوێ 30 جەرگی دەردێرم با بفەهمین هیچ وەخت حاکمیەت خۆی لە دوژمنە جددی نادا دەوڵەتە ئێرانی لە ئێمە ئەترسێ بۆ ئەترسێ لەبەر خاتری ئەوەی کورد تا ئیستە بیرۆکەی نەبووگە ئیستە بە ئێمەوە بیرۆکەی هەست خاص خراو مهم نییە مهم سەری ئەوەسە بیرۆکەیە کاتکە چیرۆکێ کاتکە تا ئیسە نەبووگە ئەم چیرۆکە باوک ساحیویان دەردێری ئەم چیرۆکە ئێشی ئەوە دەفع بکوژی ئیستە داستانەکەی ئێمەش ئەوە بوو کاکادی خەڵکە هەڵەبجە
وەختی بەرەبەرە هەڵوێست ئەگرێ 1 2 3 5 لە دەوڵ یەکتریا کۆ ئەبن و ئەمە ئەبێتە هێز دەرخۆردە ئیجتماعی نیشانەدا و ئەمە لە پڕێکا تۆ ئەوێنی یەکسرە قەڵایەک دروستەکە لە بەرامبەر دەسەڵاتە جنایەتکارە. بزانە ئیستە فاسڵە لە گەندەڵ و فاسد دەرچوو بووە جنایەتکارێک کە بە سیستەماتیک دەسی وا لە خوێنە ئەم مردمە. ئەمە فەرقە کاتەکە گەندەڵها، ئەمە فەرقە کاتەکە فاسدها، خەیرێ فەرقەکە. قاتڵێک بابزانی جەنابە ئێستا من کەسێک تێت بە سیارە ئەدا لە کەسێکە مەیکوژێ، من لێ خۆشە بمژم کاکە قەتڵ ئەمدنەوکە دوو گەنج لە ناوی خیابانە ئەبێ بە شەڕیانێکیان خزمی منە بە چەقۆ ئەدا لەمە ئەیکوژێژم کاکە بۆ کوشتە ژۆڵا بۆ دەمە قڕەمان و ئەوتی دایکەکەت و من وتم باوکەکەت و ئەوتی دایکەکەت و من وتم باوکەکەت و لێمدا من لەوانەیە لە میشە خۆش بووم خاستەوە جوو بکە، بەڵام ئەزانی لە کامە خۆش ناوم. برایەکم شۆگەرێکی بڕواتەوە بۆ ماڵ لە نزیکی دەرگای ماڵەکەیە، ئیدێ پەلاماری ئەدەن چوارچەقۆی لێ ئەدەن ئەی کوژن و دەرەچن. من لەم قاتڵە خۆش ناوم مەزانی بوو، چون ئەم قاتڵە بەرنامەی دانیاگات کە برای منی کوشتکە بیری لێکردگەسۆ وە بە دوژمنایەتیکی قوڵ هاتکە ئەوەی لە خیابانە تووڕە بووگە لە حەزەی تووڕە بووگە کەروگە بچە خۆداگی لە کاورا کوشتگیسی. ئەتوانم ئەوە دەرکەم ئیستە کاکە عادی ئەوەی باوکی کوژیاگە لە هەڵەبجە دایکی کوژیاگە لە خیابانە بە چەقۆ لەسەر تووڕەیە یا هەڵەیە نەکوژیاگە باوکو دایکە باوکو دایکە پلانیان بۆ دانیاگە گرتگنیان کە بیان کوژن. بۆیە ئەمە تەوەجۆت کرد ئەمە ڕوونە، ینی من تەسەورەکەم نە من کێشەم لەگەڵ ئەم بابەتا هەیەوە نە ئەو کەسانەشی کە لەم لایڤان و بۆ دوجاریش ئەم دیبیتە ئەرشیفە کرێ و لەمە شادیسانەوە هیچ ناڕوونیەکی تیانی ئەوەی تۆ چیەڵی ئەوەی تۆ ئەیڵێ لە ڕاستیا زەرور بوو ئێمە لە ناو خۆمانە وەکو کۆمەڵێک گەنج لە ئەڵەبجا قسە و باسمان کردوتمانەوەی کاکپەیمانێکە ئەبوو لە ماوەی 30 ساڵی ڕابردووە وردە بمان کردایە. ئیتر ئەوەی کە دنیای کۆمیونیکیشن و ئیتیساڵاتی خێرا و ماس میدیا ئێستا خێراترە و سۆشیال میدیا هاتۆتە ناو هەموو ماڵەکانمانەوە باشتر تۆ ئەتوانی بیکەی گرنگەوەیە ئەمڕۆ نەیخەینە سبەینەوە بیکەین دەست خۆش بێ ئیشێکی زۆر معقولە، بەڵام لە ناو ئەم لە پەراوێزی ئەم بابەتە قسەکردن لەسەر ئەو مەتنەی جەناب و کە باسیەکەی و کە ئەرکێکی تەواوی ناو هینەکە نییە ناو دیبیتەکە نییە، بەڵام لاوەکیانە گەر من قسەی لەسەرکەم کاک پەیمانجان هێزی سیاسی لە دنیای ئێمە کە سەرەتایەت و دەست پێیەکە. من کاتی خۆی هینێکم نووسی بوو شیکاریەکم نووسی بوو بە ناوی خەونی گۆڕانکاری لە شۆڕشی سووری شاخەوە بۆ ناو ململانەکانی هۆڵی پەرلەمان. لەوێ باسی ئەوم کردووە کە هێزی سیاسی لە دنیای ئێمە کە لەدایکە بێ بە کۆمەڵی خەونی جوانەوە لەدایکە بێ، یعنی بڕۆ سەیری هەر یەکێک لە نووسین و پەیڕۆ و پرۆگرام و ئەوەی پێوترێ نظام داخلی حیزبەکان کێشەی تیان نیە، شتی جوانی تایە و ئەسڵان ڕۆژگارێک ڕەنگە دروشمی گەورەی لەمەی جەنابتە فەرمووی باشتریان وتبێ، بەڵام کاتێکا کە یەنە سەر دنیای تەطبیقەوە ئەکەونە ناو ئەو لێڵیەی کە هەیە کە هەر چەند ستایلی قسەکانی تۆ زۆر جیاوازە لە قسەکانی ئەوان و من نامەوێت تۆ بچیتەوە سەر تەحلیلی ئەوە و تەفسیری ئەوە و تەنانەت بۆ منی ڕوونکەیتەوە بۆ خەڵکی ڕوونکەیتەوە. تۆ نزیکەی زیاد لە 1000 سەعات قسەکردن و هەیە لە ناو سۆشیال میدیا بە تەنها با بۆسێ لە ڕۆژانە چەند تەلەفۆن بۆ دۆستان و بۆ کەسانێکەکەی، با بۆسێ لەوەی کە ڕۆژانە چەند کەسە بینی لەسەر کارەکەت لێرە لەوێ، ئەمانە هەمویان پێمانەڵێ تۆ ڕێگایەکی باش و ڕێگایەکی سەختیش و گرتوۆتە بەر بە ئەوەش بڵێ. بەڵام کاک پەیمان دیسانەوە ئەیڵێم هێزی سیاسی لە دنیای ئێمە دوو جۆر هێزی سیاسیمان هەیە. جۆری یەکەمیان ئەوێ مشاریک بێ لەم سیستمە سیاسی کە هەیە تەحەزوب بەڵێن حیزبایەتی بەڵێن بەڵێ
ئیتر ئەوێت بە حسابی خۆی دش بێ بە سوڵتە، ئەوێت دۆست بێ لەگەڵ سوڵتە، ئەوێت لە بازنەیەکی خۆڵەمێشییا بێ، ئێوێ هەر ناوەڕۆکێ لە خۆیە نییە دوجار ئێمە ئەڵێین لە ناو سیستمەکەوی ژیاریەکە، ئەویش لە ناو سیستمەکە یاریەکە، سیستمەکە تەواوەکە، پارتی چ ڕۆڵێکی هەیە، یەکێتی ئەو ڕۆڵی هەیە، گۆڕان ئەو ڕۆڵی هەیەنەوەی نوێ و ڕۆڵی هەیە، یەگرتووە و ڕۆڵی هەیە، کۆمەڵە و ڕۆڵی هەیە و هەتا دوایی، یعنی بە جۆرێ لە جۆرەکان هەرێکی و پنتێک تەواوەکەن. باشە جۆری دووەمی سیاسەتکردن بریتیە لەوەی تۆ ئەبی بە ئۆپۆزیسیۆنی سیستم، ئەسڵەن سیستمەکە و لە ڕەگەوە بەدڵ نییە. بەداخەوە هێزی ئێمە بە زۆری سەرەتایەن ئەڵێن ئێمە ئۆپۆزیسیۆنی سیستمین، بەس دوجار ڕێک وەکو ئەکتەرەکانی ناو مەزرای ئاژەڵانی جۆرج ئۆروێل سەرەتا کە مەنەفێستەکە ئەنووسن و لەسەر دیوارەکە ئێمە دژی دوو پێین و پشتگیری چوار پێیەکەین و پشتگیری هەموو باڵندەیەکەکەین و دژ بە لەبەرکردنی لەسەر سیسەم خەوتنین و خۆشبەختی و هەموو شتێ ڕەدەکەینەوە. دوجار وردەڵێن مەرج نییە پشتگیری چوار پێ بکەین، مەرج نییە لەگەڵ پەلەورابین، مەرج نییە وابین، وردە بازرگانی لەگەڵ مرۆڤەکانە دەست پێەکەنەوە، ئەسڵەن ئەگەڕێنەوە بۆ ئەو کەسانی. بەهەرحاڵ من ئەخوازم و بۆ خۆم هەرگیز بیر لەوە ناکەمەوە کە ئێوە و ئەوەی ئێوەش ناوتان ناوە یارانی ڕاپەڕ ئاخێزی کوردەوار ببوورە من لێراواڵێم، هیوادارم ئێوە تەنها سەیری ئەو کۆمنتانە نەکەن کە هەندێک لەو دۆستانە ئەنووسن پێغەمەری کوردایەتی و ئەنووسن بۆ تۆ، یعنی من ئەمەوێت تۆش مبارەزەیەک و سەرپێ خستووە، تەنانەت حیزبی کوردی ئێمە زانیەت چییە کاک پەیمان، ناوێک هەڵەبژێرێت، تەنانەت ناوێک بۆ ئەندامەکانی هەڵەبژێرێت، بۆ نمونە لای شیوعی هاوڕێیە، لای پارتی هەڤاڵە، لای پەکەکە هەڤاڵە، لای لەم دوایە هاوپەیمانی هات هاودی پارادایمە، لای گۆڕان خوازانە، لای نەوەی نوێ خۆبەخشانی نەوەی نوێیە، لای ئێوە یارانی ئاخێزی کوردەوارە. باشە من هیوادارم یعنی جەنابتان ماندوون، زۆر ماندوون، منەزانم ئەم قسانەی منیش هیچ بە مجاملە وەرمەگرە ئیهمالیکە، بەڵام ئەم ماندوو بوون و ڕەنجەی خۆت کە من دڵنیام ڕۆڵی ئەبێ لە بەرقەرارکردن و سەرپێخستنی جوڵەیەکی جدی کۆمەڵایەتیە بە جدی وەربگرن و دەستی پێوە بگرن و ئاگاتان لە وەکو ئەڵێ خۆت ناو مەتن دەست بگری بە مەتن و مەبادیئی خۆتەوە تا کۆتایی بیبەی. جا من ویستم باسی ئەو زوڵمە گەورە بکەم کە ممتەلەکاتی هەڵەبجە بە یەک جار گواسراوەتەوە بۆ ئێران. ئەگەر تۆ قسەیەک و لەسەر قسەکانی پێشوم نییە با بچینە سەرەوە. پەسەر چاوەزانم زۆر ماندووی کۆتا سخەن بێژمە خزمەتە جنابەت. من خەمی تۆمەگینا حەج خۆم ماندوو لە تااقەتی ئەگرا خارجە تماشاکە با من لە کەسێکی بەناوبانگی چەپی فەڕەنسی و نەقلە قەوڵێکە بۆ بکەم لەسەر ئینقلاب. ئەو ئێژێت متعسفانە جنبشە چەپ لە هیچ کوێی دنیا بەرەو ئینقلاب ناگات، بزوتنەوەی چەپ بەرەو ئینقلاب ناڕوە، بۆ جۆرێک لە سیاسەتی حیزبایەتی زاڵ بووگە، ئەویش بە ناوی کۆکردنەوەی دەنگ ئێشێ دەنگ کۆکەیت و ماستاوکەی بۆ خەڵکی. سوالێکی گەورە مەترەحەکاوە ئێژێت ئەگەر کەرەستەی ئینقلابە چەپ پرۆلتاریاس ئێمە ئێشێ بڕۆین ناتەوانیەکانە پرۆلتاریات تێبگەین، بێهێزیەکانی پرۆلتاریات تێبگەین، بۆ پرۆلتاریا ناتوانین ئینقلاب بکەن. مەتنێک کە ئێمە دامانیا ئەگەر کورد دلیلی ئەوەسە کە ئێمە وامان پێهاتکە ئێشێ کورد هەمان دلیل بێت کە ئێمە بەرەو ئازادی بوات. سوالەکەم دروستاتی تر دروست تێگەیشتیمانە
کارێکە ئێمە کردمان لە ئاخێزا کوردمان هۆنیەوە وتمان کورد کیس دوژمن و کورد کیس یارانمان کە هەڵبژار یاران سیستەمە حکوومەتیە کوردی بووگە بزانە بەختیار دامیار شاریار ئەمانە گشتی تۆ ئەیانوێنیت ئەمانە مەقامە حکوومەتی و ئیجتماعین کە لە ناوە خەڵکیە ماگە تۆجۆکەی و اتفاقا مرکزەکەشی ئەو شاری هەڵبجێ ئێوەسە شاری شارە زورە مرکزە ئەم حکوومەتە و ئەم حکوومەتە کوردیە ژێ سەرهەنگە دەودان ئەسکەنامە من سەرهەنگە دەودان چەنی ئیرمانان مەگێڵم هەردان مەکۆشم پەرێ ئاینی کوردان حکوومەتداریە حکوومەتە سیاسیە کە لە ڕێی داڕشتنە کوردی و تێتە دەرەوە کە من بەوردی چووگمە سەرە ئەمانە تەوەجۆ بکە کاکە ئەوەی کە ئەم یاران هەر کەسێک بە ناوێک هێژێتی ئێمە مەفاهیمە زوانە خۆمانمان گەڕان دەگەسەوە ئەگەر تەحملم لێ بکەی گەرەکنی یەک تیکە شتێکە بۆ لێبم تا بە نوکتێ بتگەێنم ژێ بۆ خۆم دەچم بۆ سوڵتان بۆ ناو شاری هەورامان ئەوەی کە بۆ من مهم بوو شاری هەورامان بوو کەنسەپت یا چمکی شار چمکێک نییە کە بە مۆدێرنیتە هات بێتە سەرزەمینە ئێمە تعریف شار لە جەهانە کوردیا فەرقەکاتە کە تعریفێک کە لە دوای مۆدێرنیتە و بە ڕێگەی غەربەوە تێتە ناوە ئێمە با بزانی غنای مەفهومی من مثالێک بەم لە خزمەتە کاک هادی حەمەڕەشی هەر بۆ خاترەوەی بە کەڵکە بێ کاک هادی حەمەڕەشی ئەسڵەن تۆ پێویست ناکە بڕۆی مێژوویە ئینقلابە سەنعەتی بخوێنیتەوە وشەکان لە تاریخەکە زیاتر ئەدوێن چون تۆ بوو یەکەم جار لە تاریخە هەنێ ئیسڵاح تێتە دەرەوە سەنعەت تەوەجۆ ئەکەی ڕێگەی ئاسن شەمە نەفەر یا قەتار تەوەجۆ ئەکەی پرۆلۆتێر ئەمانە دانشمەند ئەمانە خۆیان بە تۆ ئێژن تەغییراتێکی گەورەی تاریخی کردیاگە خۆ چمکە کوردیەکان بە تۆ ئێژن لە سەرزەمینە کوردەوارە حکوومەت کوردی حاکم بووگە چمکەکان پێت ئێژن دانای دانایان شای بەرزەمل کردەی کردەدار تەوەجۆ ئەکەی تۆ بە سلسلە مەراتب و تیتە خوارەوە و ئەمانە بەرز قسە ئەکەن شارە هەورامان تۆ کە ئێژی شارە زوور بنیوا لە سیستان و بەلوچستانە تۆجۆکەی ئەوەی کە نالی ئێژێتی ئەی باودە خوشمرور بگوزەلە بە هەموو شارە زوور آخر خۆتۆ ئیسە شارێکە نییە شارە زووری ناویت شارە زوور پێگەیەکی عەزەمەتی تەمەدونی و حکوومەتیە ئەوەی ئێمە دامانیاگە ئەساسنامەی حیزبێ نییە حیزب چەپ باریکەڵا و ئاغای کارل مارکسە بە ئاغای کارل مارکس دەسە خۆش بێ ئێستا تۆ سرچکە لە ناو ئینتەرنێتە ئەساسنامەی دەیان سازمان و شرکەتە مدیریەتی دەرتێری مەتن و ڕەوایەت و چیرۆک فەرقە کاتەکە ئەساسنامە ئەمە یەک دوو شۆڕش ئەم شۆڕشە ئێمە شۆڕشە حیزبی نییە ئەمە شۆڕشی مەتنیە و ڕەوایەتیە تاک بە تاکە خەڵکەم کوردەوارە سەربازە ئەمەسە و ئێشی هێزی تیابێ مەچەکی تیابێ و زۆرە خۆی بنوێنی یعنی بە قەوڵە کوردی واتەنی مەیانە کوردایەتی و مەردایەتی خاڵیە ئەوەی مەردە قاچی تێبخا و بە گەورەیە خۆی عەزەمەتە خۆی دەرخا بۆیە منەم تۆزیحە کۆتامەدا بفەهمین کە هەر بە قەوڵە فارسەکانە ژێ هەر گردێ گردوونیە هەر شتێ شکڵە ئەوێکی نادات ئێمە تەمامە ملاحەزاتی کە جەنابەت وتت ئەیزانین هیچ کام لەو شعارانەی کە ئەم حیزبانە تحتە ناوە شعارە بریقەدار داگیانە نە بریقەیتی نە چتە قەشەنگێکە کامیان فرە زرنگە لە ئیرتجای فرە چەپی مارکسیستی و بێت تا لیبرالیستیەکەی تا ئێمە لەسەری
بە قەوڵ خۆتانێژن مناقشەکەین و دیبیتکەین و سابتی بکەین کە ئەمە نە بنەچەقی وا لە ناوی ئەمانە نە ئەمانە دی تێگەیگن و ئەمانە بە ئاڕاستەی ترێکە هاتکن ئەم سەرزەمینی ئێمانە دەژێر ئەم حیزبانە بەردەگەسە بەرەوە ئەوەی کە لە سەرزەمینە ئێمە اتفاق کەوتگە ئەمەسە ئەگەر کوردبوونە ئێمەی نابوت کردگە ئێشی کوردبوونە ئێمە ئازاد کات تۆجر کرد و کورد ئێشە ئێمە ئازاد کات و ئێمە هاتکین ئەو کارەکەین ئێمە یعنی من تۆ تەمامە ئەم مەردەمە تمام ئیدەکە هاتە دەرو ساحیبی نییە وسە گۆرانی سێ کاکە هادی من ئائیستە شعرە ئەخوێنمەوە تۆ حەزی پێەکەی ئەم شعرە ئەڕوا کەس نازانم شعرە کێوت کەسی گشتی بۆ خۆی تکراریە کاتەوە باڵاکەت بەرزە بە قەت چنارێ کێ تەفرەی داوی بەردی لێباری کەس نازانێت کێوت کەسی گشتیشی تکراریە کاتەوە ئێمە بۆ ئۆپن سۆرس قساکەین لەبەرەوەی هەر کەسێ بنەوێ لێ و هەڵیگرێ و ئەحساس کا هەنە خۆیسی و تەکی خۆیان تێکەڵ بێت و ئەو جار دەست بواتە مەچەکە مردانەی خۆی بێتە مەیدانەوە هەر کەسێ هەرچەنێ مەردە ئەم سەرزەمینە ئێمە خوڕەکە بەلایەتی لە فەسادا بووگە بە ئەم دەفەڕەکە بەلایەتی لە مەردانەگیا بوێت با ئەوەی مەردە باس بەسەر مەردێکی ترا لە مەردانەگی منزورمەها لذا ئەمە ترسیتیانە و هیچ وەخت ترسیتیان ناکەوێ ئێمە دادگایەکمان بۆ هەڵبجدانیاگە ئەوەی مەچەکی مردانەی هەزیاڵە دادگا بۆ هەڵبجدانی ئەوەی بە ئیلتیجایەکی دروستە ئەڕوات و گەرە کەسی ئەو کارێک کە ئێمە ئەیکەین لە ئێمە باشتری بکات بسمیلا بابی کات تەبریکی پێشین دەستی خۆشوێ ئێمە سەرەتایەکە ئێمە دەستمان پێکردگە ئیمکانی هەز بتوانێت بەردی بناغە بێ و هەزارانێکی تری لێ بێتە دەرەوە نوکتەیەکی تریش لەگرا هەست ئەمەی کە یاران ئێژن دانایان دلیلی هەست چون ئێمە لە مەتن لە هۆنینەوەی مەتن خۆمانە هاتکینە سەر ئەوەی کە شێوەیە بەڕۆژکردنەوەی سیستەمە کوردی زهور دانای دەورانە یعنی تۆ ئەم مەقولە کە ئەگەر بڕۆیت لە یۆناان و ڕۆمە باستانیشا چی بکەیت تۆ ئەوێنیت چۆنیەتیە تازەکردنەوەیە متن دینی یا متن سنەتی لە ڕێگای دەستگاهە ئیلاهیاتە بۆیە تۆ مەرجعیەتە شیعەت هەست کە ئەتوانێ یا تۆ لیژنەی فتوات هەست یا تۆ پاپای ڤاتیکانە هەست ئەمانە چیەکەن ئەمانە ئەو سنەتە کۆنانە دووبارە سەر لە نوێت پێ ئەخشێنەوە دروستیەکەن لەسەر زەمینە کوردەوارە چۆنە زهور دانایانە دانایان لە چیوە تێتە دەرەوە لە دڵە ڕەنجەوە تێتە دەرەوە بزانە تۆ ئەوێنی لە تەسەووفە شیوخ ئێشێ ڕێگە بڕۆن یعنی یەک سلووکێ بکەن ئەم سلووکە بەچیە بە نان نەخواردنە و لە ناو ئەشکەوتا دانیشتنە و تەقلە لە ئاسمانە لێدان تێنە دەر و ئافرین ئێژێ ئەم ئاغا ئیستا بووە شێخ ئەمە کڵاوبەرداریە ئەمە کڵاوبەرداریە چون ئینسان لە ناوە دڵە زامەکانە خۆیوە دوڕ ئەشکێنێوە تێتە دەرەوە ئێمە ئەمانە هۆنی گەسۆوتگمانە کە گیانە کوردی ژیانە قەیرە سیاسیە کوردی وا لە بەزەیە ژیانە سیاسیە کوردی وا لە بیا و بەسە نمۆس هەمان قوانین ناموس ئەوەی کە پێژی ناموس قوانینە هەزاران ساڵەی دروستکریاک لەلایەن مردمن کە مردم جێبەجێیان کردگەن بزانە ئێمە وەختی بەحسم مەتنە کوردیەکەین مەتنە تۆخە کوردیە کاکە هادی دقیقەن بەو دەلیلەسە کەس زاتی نیە نزیکە ئێمە بوێتەوە ئێمە لە شەخص دەرهاتکینە ئاخێز ناوە مەتنە نە ساختارە نە حیزبە نە هیچێک نییە ئەوەسە وا خەریکە پاڵ ئەنێ بووگە بە مۆتۆرە ئەم کۆمەلگا و ئەم کۆمەلگا بواتە بەرەو ئەم مەتنە جایسە کاکە هادی ئەیگرێتە دەسۆ کاکە ئەحمەد ئەیگرێتە دەسۆ کاکە عەلی ئەیگرێتە دەسۆ ئەوەی ئەیگرێتە دەسۆ و مەچەکی پڕهێزە بابی واتە بەرەو ئیستا ئیتر سەنگومەن وا لە دەستیا بزانە کاکاتی تۆ سەنگومەن لە دەستانەوە هیچ کارێ ناتوانانی بکەیت تۆ سەنگومەن لە دەستانەوە کیلۆ تەماتە ناتوانانی بسێنی چون تۆ کیلۆت نییە ئێشە تۆ کیلۆ دوێت تا تۆ بزانی کێشی ئەمە 1 کیلۆس بێنیتی تۆ شێ سەنگومەن لە دەساوێت تا سیاست بکەیت تا بزانی سیاست چه شکلیە تا بزانی کۆمەلگا دروستکردن چه شکلیە مبارزەکردن چه شکلیە بێ سەنگومەن هیچ کارێ ناتوانانی بکەیت ئەم دادگای هەڵەبجەمانە دانیاگە بێ سەنگومەن دامان نەنیاگە تەحلیلمان هەست سەبارەت بە هەڵەبجە هاچین ڕۆژە وڵوتمان ئێران و عێراق و کۆرپۆریشن گەرەکیان بوو مردمە ئێمە نەلاو بووان گەینە جێگەی کە مەشیایە تەواو بوێت بابا ئەمریکا دەسووری دا فشاری هاورد بۆ عێراق
سڵحکەن ئێمە ئەمانەوت بعد وتمان هاتن هەڵەبجیان هەڵبژارد بۆ ئەوەی کە ڕای گشتیە ئێران و عێراق بگۆڕن بەرامبەر بەم شەڕە سەدام حسین قادسی ئەکرد بچێت فتح الفتوح بکاتەوە دووبارە بە قەوڵ خۆی ئێرانیش گەرێکی و لە کەربەلاوە بڕوا بۆ قودس ملیۆنها نەفەریشیانداوە کوشت وێرانەیەکیان هاورد و خومێنی ئستقراری پیا کرد و سەدام خۆیشی ئستقراری پیا کرد و سەدام تازە هاتووە سەر دەسەڵات کە پەلاماری ئێرانیدا ئەم شەڕە گشتیانی بتەو کردو ئیستا لەسەر هەڵەبجە ڕێکەوتن وەدایان لە هەڵەبجە کارە ئێران کارە بەرەی کوردستانی ئەمە بوو خەڵکی هەڵەبجە لە پشتە ئێعتمادە کوردبوون و شەروال کوردی لە پێی بیگرێ و بیان کوژێت و ئاماژەکان گشتی ئەمەژە خۆیان ماسکیان وا پێ دەرزیان وا پێ خۆیان نەزانانی شیمیایی دەیەدرێ خۆیان بەر بە خەڵکیەگرن نەڕۆنە دەرەوە خۆیان خەڵکەگرن خەڵک بکوژێت هێدووە خەڵک تاڵانەکەن لێودا بەسەر خەڵک و ئەشاخێنن و پاشان هەڵەبجە ئەکەوێتە گیرودارێکی خراو ئەوڵەن سەدام حسین تێرێتیان و فرایەنەداتە باینجان لە باینجان فرایەنەداتە لای هەولێر لە هەولێر فرایەنەداتە جێگەیەکی تر وەزعیان زۆر خراپەوێ ئەگەیتە ساڵی 92 فەورەن شەڕە یەکگرتو حرەکەت ببخشە حرەکەی ئیسلامی و ئەحزاب لەوێ دەست پێەکە فەورەن لەبەر خاتری خەڵکی هەڵەبجە نێژی ئەرێ بۆ واتان کرد تەوەجۆکەی خەڵکی هەڵەبجە ئەکەوێتە ئەم بازنە تا بە ئێمڕۆ ئەگا ئێمە ئەم سەگومەنەمان لە دەسە و دادگامان لەسەر ئەمە دانیا خۆ نهاتین چیرۆکە مردم ڕەوایەت کۆکەینەوە ناوی بنین ڕەوایەتە هەڵەبجە کاکە هادیگیان دابێ زەحمەت دەست پێ بکە لەکوێوە بۆ کوێ چوویت وانییە ئێمە سەمومەنمان بۆی سەم گەرەکمانە جنایەتکار و موجرم بدۆزینەوە و خەریکین ئەیدۆزینەوە لە شەهادەتە ئێوە من قسەکانم تەواو بکا کاتێزانم فرمماندوو کردی اتفاقا ئەم دیبەیتە لەگەڵ جنابەت بسیار دیبایتێکی قەشەنگ بوو چون خەریکە ئیلتیجای دادگاکە مشەخەسەکە خەڵک یەواش کە ئەڕوا بەرەو ڕەئیدان و حکومدان ئەزانێ ئیشی چۆن حکم بداوە لەسەر چی حکم بدا فەرموون کاکە هادی عزیز وەڵا جاخۆ کاک پەیمانجیان درەنگمان کرد بەڵام ویستم باسی حەقێکی هەڵەبجە بکەم لەم مەوزوعەیە کە وێرانکردنی ژێرخانی ئابووری هەڵەبجە بوو کە دوێنێ مامۆستا فەرهاد لێرە و لەوێ باسێکی کرد بەڵام من ئەمەوێ یعنی تەکمیلەی کەم تەنها ئەوەی کە مامۆستا فەرهاد باسی کرد تقریباً بەرەی کوردستانی لە کۆی قسەکانی هەمومانە یعنی مسبب و فاکتەری وێرانبوونی شارەکە بوون بەس لە ڕاستیە ئەوە شتێکی حەقیقی و ڕاستە بەڵام یەک جۆر لە وێرانکردن و تەدمیری سیستماتیکیش هەبوو کە ئێران بە بەرنامە هاتبوو وەکو دوێنێ مامۆستا فەرهاد باسی کرد زۆربەی باڵەخانە و کارگە و شوێنە بازرگانی و شوێنە ئیداریەکانی هەڵەبجەی تەقانەوە و ممتەلەکانی برد بۆ شارەکانی کرماشان و سنەوە ئەو شارانەی تر بەجارێ شارەکەی وێران کرد یعنی لەگەڵ چەند هاوڕێیەکا باسی ئەو ڕۆژگارەمانە کرد کاک پەیمان نازانم ئێوە چی پێڵێن مەحەویلەی کارەبا مەحەویلەی کارەبا نەزانەوە دینەمۆی پێڵەن چی پێڵەوەی کە بەڵێ چی پێژن تەولید نازانم توربین ئێشە توربین بێ نازانم توربین ئەخواتە ناوی سەد بۆخشە زای چۆنە لە هەر گەڕەکێکا و چەند مەحەویلەیەک بەڵێ ترانسی بەرق یعنی هەموو بەڵێ ئەوە نووسیویانە بڵێ لە هەڵەبجەیە هەموو دانە بەدانەی ئەوانەی گواستەوە و بردیان بۆ کرماشان و تەنانەت عەموودی کارەباکانیان یەک بە یەک بڕیەوە و بردیان بۆ ئێران نقڵیان کرد ڕەنگە جەنابتان ئەمە تەفسیرکەن بەوەی چەند جارێک ئەم قسانە هاتوۆتە پێشەوە ئەڵێ ئەمە ڕەنگە تاوانی شەڕ بێ بەڵام ئەمە جۆرێک لە شەرعێت و ڕەوایەتی هەیە کە ئێران وەکو غەنیمەت چنی بێتیەوە ئەوانە بەڵام باسەکەی ئێمە لەوانییە کە لە نێوان دوو هێزی گەورەی وەکو ئێران و عێراقا ئایا ڕێگای هەیە ئەم
سەرمایە بەش سەرمایە مادی و سەرمایە ژێرخانە ئابووری هەڵەبجە بگوازێتەوە یان نا باسەکەی ئەمە نییە باسەکەی ئەمە بریتە لەوەی شارێکی وێران کردووە لە ڕووی بەشەریەوە جارێکی تریە لە ڕووی مادی و ینی هەڵەبجە تا ئێسش کاک پەیمان نەگەڕاوەتەوە بۆ کاتی کیمیاباران بۆ ساتی کیمیاباران کەم تەرخەمی حکوومەتی هەرێم بەلایەک بەشێکی زۆری ئەو ژێرخانەی کە ینی لە 100 ساڵی ڕابردووە هەڵەبجە بابزانن ینی نزیکەی 150 ساڵە هەڵەبجە فەرمانداریە لە زمانی عوسمانیەوە هەڵەبجە فەرمانداری بووە تا ئەگاتە ئێستا سەردەمانێک یعنی تۆ باسی تاریخی شارە زور و هەڵەبجە هۆرامانت کرد بەڵام هەر لە تاریخی نزیکە لە سەردەمی عوسمان پاشای جاف و عادیلە خان و ئەحمەد موختار جاف و تایاربەگی جاف و مناڵەکانی عوسمان پاشای جافە ینی دەسەڵاتی جافەکان کە لەم مەنتیقا هەبووە چەندێ لە قیما بوو ینی لەو کاتەوە چیمان بنیادناوە لە کیمیایەکە سفریان کردەوە کاکە ینی تەنانەت لە ڕووی معریفیەوە باس لەوە کراکە کتێبخانەی گشتی هەڵەبجەی بردووە کە سەدان دەستنووسی تایە دەستنووسی دانسقەی زانایانی ئەم ناوچەیە شاعیری ئەم ناوچەیە سەرچاوی گرنگ بۆ خوێندکارانی ئێمە تەنانەت بەوەش وازیان نەیەناوە دۆستێک باسی ئەوەی کرد کە کتێبی ماڵە ڕۆشنبیرەکانی هەڵەبجەیان بردووە ینی باسی پیاوێکی وەکو مامۆستا مەلا ساڵحی گەورەیان کرد کە ئێسش بنەماڵەکەیان وجودیان هەیە لە هەڵەبجاوە لە بواری ڕۆشنبیریا کارەکەن و جێدەستیان دیارە کتێبخانەکەی کە پڕی سیارەیەکی گەورە بووە یا چەند سیارەیەک بووە گواستویانە تۆ بردویانە بردننی ئەم سەرمایە هەم مادی هەم ڕۆشنبیری ژێرخانێکی گرنگ بۆ هەڵەبجە لە ڕاستیە هەڵەبجەی سفر کردەوە کە داخێکی ترە لە داخەکانمان و بە ئێساشەوە ئێمەی خەڵکی هەڵەبجە دەستبەرداری ئەوە نەبووین ئەوانە بجێڕینەوە لەلایەن ئێرانەوە بۆ خۆمان بەڵام ئەمەوێ دوێنەیەکی تری کاولکاری و تەدمیری هەڵەبجەتان بۆ باسکەم کە لە ڕاستیە بە شێوازێکی منەظەم هاتبوو هەڵەبجە وێران کە تۆ سیر کە ئێران ڕەنگە تەبیعی بێ هاتبێ مەعەسکەرێک و نەزانمیەوە چی پێڵێن شوێنێکە لەشکرێکی تیابێ وێرانی لەبەرەوەی بەڵێ پادگانێ وێران کە لەبەرەوەی مەزدەری خەتەرە بووی بەڵام کارگەی تەنقیحەکەی هەڵەبجە کە کارگەیەک بوو پوختەکردنی تووتن تایە کاری دۆزی بووە بۆ چەند جارێ کشتیار و کەشاوەرزێکی ئەم مەنتیقا بە شێوازێکی زۆر جدی لەم مەنتیقا خەڵک کەسابەتی خۆی یەکرد سنتەرێکی گەورەی کشت و کاڵی بوو ناوچەکە ئەو کارگەیە نەکهەیەکی تری بە کەسابەتی خەڵکی مەنتیقەیە بوو تۆیەی ئەمە نەک ممتە لە کاتێکیە بی بە یەک جار وێرانی شیەکەی وێنەیەکە لە چاوی من دەرناچێ شەوی کیمیاباران چونکە ئێمە دوای مەغریب لە ژێرزەمینەکە هاتینە دەرەوە و ماڵی ئێمە لە پایینی هەڵەبجەوەیە کە ویستمان بەرە و هەم ناوچەی نەورۆڵی هەم سازان بەڕێ بکەوین لابد بە نزیکی کارگەی توت نەکاتیە پەڕی وێنەیە کە لە بەرچاوی منە ئەو شەوە بە یەک جار کارگەی توتنەکە داگیرسا بوو ینی ئاگری گرتبوو بە یەک جار چونکە کارگەیەکی زۆر گەورەیە کارگەیەکە کە لەسەر ئاستی عێراقێکێک بوو لە کارگە گەورەکان تۆ بە یەک جار ئەو هینە داگیرسا بوو ئاگرێکی گەورەی تێبەربوو بوو بەمە ژوازی نەیەناوە پاش تاوانەکە پاش جینۆسایدەکە بەجارێ ڕووخاندوێتی بەسەریەکە و تەدمیری کردووە کە بە تەسەوری زۆرێک لە چاودێران بە دەیان ساڵی تر هەڵەبجە ناگاتەوە ئاستی سەردەمی کیمیاباران لە ڕووی بنیادی دنیای تەحتیل هەڵەبجە بۆیە ئەمە بەڕاستی بەنوکاتێکی مهمش ئەم شەویش شەوانی تر تۆ قسەی لەسەر بکەیت
بە نوکتەیەکی مهم ئشارەت کرد بەڵام پێویستیم بە شەهادەتە خۆت هەست لەگرا جارێ مەچۆ من کارم هەست بەم نوکتەکە بەحسە کرد با وەبیرت بێنمەوە تا ئەو وەختە ئێشێ 20 خوردەی ساڵت بوو بێ ساڵی 2003 خۆ گرتنی بەغات لە تەلەڤیزیۆن و تەماشا کرد کە ئەلجەزیرە بڵاویە کرد و تەلەڤیزیۆنەکانی تر بەبیرت تێ من هەرگەرەکمە بە نوکتەیە بتگەێنم تۆ ئەزانی بارها سەدام حوسێن وەختی قسەیە کرد من بڕێ سوخڕانیم دیکە حتا دادگاکەی بەحس لە هەزارەتە هەزاران ساڵەی عێراق و بابل و ئەمانە ئەکا دروستە ئەمە بە درۆ بەڕاست بەم مێژووە تەزویرە تۆ ئەمە ڕابگرێت تا من بتگەێن بە جێگەی ئەوەی تۆ بە تۆی ئەوت کە هەزارەتە عێراقوا لەکوێ ئەوەی بە تۆی ئەوت کە هەزارەتە عێراقوا لەکوێ مۆزەی عێراق بوو دروستە ئەمریکا بە مەحزی عێراقی گرت دوو شوێنی پاراست دەسی لێ نەدەن شەریکەی نەوت یعنی شرکەتە ملیە نەفتە عێراق و ئیستخباراتە عێراق وانە کەس نەیتوانی یەک کاغەزی تیا دەرکا بە بەرچاوی تۆوە موزەی بەغاشکیە ڕاماڵیان کرد یا ڕاماڵیان نەکرد کردیانیان کرد ئەمە بگرە من گەرەکمە بە من نوکاتێ بکەم یە هێزێکی بۆگەنیان دروست کردو بە ناوی داعش ئێران دروستی کردوتەکی ئەمریکا داعش هەر کوێ چوو ئاسەواری هەر مزگەوتێک هەر بینایەکی دی تەقاندیوە وانە دروستە خب با من سوالە لێ بکەم دار عەموودێکی هەڵەبجێ بیبڕی بیوەی لە ئێرانە فکرەکەی چەندێ کارکردی هەست ئەسڵەن ئێران احتیاجی هەست بەو دار عەموودە فکرەکەی مەسەڵەن مەکینەی توتونەکەی هەڵەبجە مەسەڵەن چەندێکە پوڵی دوودانە گول لە تۆپە ئێران بوو تەقاندی بۆ هەڵەبجە باوەڕکەنە سوالە مەسە قسەکەی تۆ کاملەن دروستە بۆ گەرە کێسی مردنی بێهۆڤیەتکە با بزانی ئەمە پلانە بیر لێ کریاگە ئێران ئامبولانسی نییە خەڵکە شیمیایی لێدەریان دەرکە ئێران عملیاتی کردێ مێمە دیگمانە عملیاتەکانە ئێران و هەر جپەیە تۆ کە عملیاتەکەشت 200 ئامبولانسە ئامادەوێت کوشتە ئەدەی کاکە زەخمی ئەدەی خۆت ئەیدەی بریندار ئەدەی دەبیان کێشت دواوە تۆ لە ناوی ئەو لەشکرە ئێرانە هەر بیمارستانێکی گەڕۆکی لەگەڵایە ئافرین تۆ 200 ئامبولانس ناوێنیت کاملەن دروستە ئەزانی داستان چییە پلان ئەمەسە ئینسانە کوردی بێشوناس بێمەملەکەت بێمێژوو و بێمیرات بکەن تۆ وەختی دەست ئەوەی کە سەقافەتە میراسێکە کە بۆت بەجێ ماگە ئەم میراسە هەڵی ئەتەکێنی سەر لە نوێ ئینسانەکان ئەوەی تۆ ئوردوگاکان نمایشی ڕعب و وەحشەتیان پێ ئەدەی خویان ئەگۆڕی دزیان ئەەکەی ترسە زاوریان ئەەکەی خوفرۆشیان ئەەکەی ئەیانکەی بە جنایەتکار بە شەرایەتێکا کە ئەیسەپێنی بەسەریانەها تۆجۆکەی ئەو ئەخلاقی کە دادەکە ژاڵە هەمەنووری وتی ساعتی 12 نانم بە خواردنم برد بۆ دی لە عێراقیەکان ساعت 6 ئێوارە بازیدا بەسەر جنازە تۆجۆ بکە ئالەگرا تۆ ئەگەی بە جینۆساید و ئەفەهمی ئەمانە بۆ ئەم کارە ئەکەن کولەن لە تەمەدون ئەتسڕنەوە سەر لە نوێ دات ئەنێنەوە چی دائەنێنەوە ئینسانێکی بێقیەم ئینسانێکی بێبن و بنەوە ئینسانێکی ئستەیتلس ئینسانێک کە یەکەم چت ئەوەسە فکرکە کە حەقی هەز حەقی بوێت مافی هەز مافی بوێت ئەویشە ناکاتەوە ئینسانە تۆ چۆن ئەم ئینسانە بەمە ئەگەینی وەکو ئەوەی کە هەموو ئاسەوار لەم ئینسانە پاکۆکەیتەوە هەموو ڕابردووی پاکۆکەیتەوە ئەوەی بۆنی تەمەدونی لێ تێپاکی کەیتۆ بێژی تەمەدون ئەمەسە من ئەدەمێ وەنەوشە دۆلارە سەوز خۆفرۆشتن حیزب بابا ئەمریکا ئاچ قەشەنگە سەتەلایت ئەمە پێژن تەمەدون دەرسوورەتێکە کاکە عادیفرە مهمەت و کوڕکەی سروەت لای ئێمە ئەیانوو کاورا ماڵدارە دەستدارە ناندارە کەسدارە ئەم دارە گشتی سروەتە تێگەی ئابڕوودارە تەوەجۆکەی ئەمانە گشتی سروەتە فقط پوڵدار نەبوو
ماڵدار بوو، کەسدار بوو، دەستدار بوو، ناندار بوو، سفرەدار بوو، ئابڕوودار بوو، هەرچی شتە دار بوو. تەوەجۆکەی پس مهمە تۆ کوڕەکەی ئەمانە گشتی میراسە بۆ تۆ بەجێ ئەمێنێ دنیای کوردیا، هەمووی ئەمانیانە سڕیوە لە تۆ. ئێستێژن کاورا فقط پولدارە یا پولدار نییە، پارەدارە یا پارەدار نییە. ئیتر مهم نییە کاورا ئابڕوودارە، شەرەفدارە، ناندارە، دەستدارە، ماڵدارە، کەسدارە، هیچ کام لەمانە مهم نییەن. ئەمانە ئیتر سروەت نییەن. سروەت چییە؟ سروەت پوڵەوا لە بانکەکانە. بەچی ئەمیانە کرد؟ هەموو ئاسەوار من وەختی ئێژم میراسە ئێمە سڕیاگەسۆ، میراسمان سڕیاگەسۆ. تۆ تەکە کاورا قساکە ئینگار نەئینگار 5,000 ساڵە میراسی وا پێوە. میراسەکە چ بوو؟ با لە داراییوە دەست پێ بکەین. کاورا کەسدارە، دەستدارە، ناودارە، حرمەتدارە، سفرەتدارە، خیرەتدارە، هەرچی شتە دارە. ئەوێنی ئەماغا هیچ دارێکی نییە، فقط پوڵدارە. وایان کرد بە ئێمە کاملەن دروستە. ئێران احتیاجی بە معمەل نەبوو بیتسێ. ئێران ئێوەی بێهوڤیەت کرد. عێراق ئێمەی بێهوڤیەت کرد. ئێران ئێمەی بێهوڤیەت کرد. بێشناسی کردین، بێقیەمی کردین، بێ بنەتەقی. باواکانمان لەبیر چوو. نازانین کێت باواکانمان. بەڵێ هەر بۆ پشتگیری قسەکەی جەنابوو، یعنی من باسی مەحاویلەکانی هەڵەبجەم کرد کە بردویانە بۆ دی. سیستمی کارەبا و بەرقی عێراق لەگەڵ ئێرانە جیاوازە، ئاسان لەوێ هیچ ئیشێکیان پێ نییە. دڵنیا بە و ئەو کەسانەی کە چاودێری بارودۆخەکەکەن مەحاویلەکانی هەڵەبجەیان بینیوە 33 ساڵە لە شوێنێکا فڕەدراوە. ئەوە نییە پێویستیان پێی بوو بێ بیلفعل، ینی خۆ بۆیان نەبردووە لە کرماشان پێویستیانە، لە هەمەدان پێویستیانە، لە تاران نا. گرنگەوەیە تۆ سفرکەنەوە، واو لێ بکەنەوە. ئێمە لە دوای هەڵەبجە گەڕاینەوە، ینی وێنەیەکم بۆ کردی وتم لە دوای ڕاپەڕین من قەناعەتم وا بوو ئەچمە هەر شارێکەوە دەسەگرن بە سنگمەوە بە سنگیانەوە بۆ من ئەڵێن تۆی هەڵەبجەیی خاوەنی ڕێز و حرمەتی منیش هەرەوەم بەسە، هەرەوەم بەسە، یعنی کە ڕێز لە ڕەنج و خوێنی من بەوە بگرن معنەویاتم بپارێزن بەسە. بەڵام هاتنەوە مەشغوڵیان کردین بەوەی چۆن مەحاویلەمان بۆ دابنێ، چونکە مەحاویلەمان دزراوە. باش ئێمە لەمەوە دەستمان پێکردەوە. خۆیان نەزانن دەستیان خستوەتەکان برینەی ئێمەوە لەکوێ لێیان ناوین، یعنی وایان کردووە. تۆ سیرکە ئەوەی هاتبێتە بازاڕی هەڵەبجەوە ئەزانێ بە 50 ساڵی تر ڕێک ناکرێتەوە. وێران کراوە، وا وێران کراوە، ینی دەسەبەی بۆ هەر شوێنێت دروست ناکرێتەوە. چونکە بۆ لەبەرەوەی ینی شار هەیە لە هەشتاکانی سەدەی 20ەما دروست کراوە. ئێستا ئوستانێکی تەواوە، زۆر جوان کەشخە دروست کراوە بۆ لەبەرەوەی تێک نەدراوە. بەڵام ئێمەیان تێکدا کە تێکیاندا تەواو وێرانیان کردین. لەبەرەوە ینی ئەوە وەکو حەقێکی مەشروعی ئەو خەڵکە باسمانکردنە ئەوەی کە تۆ ماوەیەکی زۆریش لەسەر خاڵێکەکەی زۆر گرنگە ئەڵێی وەلی و دەم نابێ هەبێ. دەم نین بەڵێن نین. ئەمە شتێکی عمومی وەلی دەم بمانەوێت لەسەر ئەمە خوێن وەرگین، ڕێککەوین لەسەر خوێن. خۆ تەئکید ئەخلاقێکی ئینسانیانە هەیە. تۆ لە وێنەیەکا باست کرد، باسیەوەت کرد کە من ئەگەر براکەشم تێبگیرێ لەگەڵ کەسێکە مادەم هەستەکەم لە هەیەجانێکە هەردووکیان دەرگیر بوون، چ ئەم ئەوی کوشتبێ چ ئەو ئەمی کوشتبێ، دوجار قابلی ڕێکەوتنە ئەمە. بەڵام ئەگەر بە سیستماتیک بێت من بکوژێ لێرایی ترەمە جێگای قسەکردنە. و ئەمە ئەو نهاتۆ باوکی منی بەس باوکی منی کوشت بێ، ئەو هاتووە شارێکی بێهەوێ کردووە. کاکە ئێمە ئێستا هەموو هەڵەبجەیە کە ئەچێتە هەر شارێکی ترەوە هەست بە غوبنێکەکە. غوبن لە زمانی عەرەبیە یعنی خۆ بە مەزلوم زان، یعنی هەستەکان مەزلومە. ئەمە لای من ئازاری هەیە، من حەز ناکەم خەڵک من بە مەزلوم بزانێ. کزۆڵ لای خۆمانێژن کزۆڵ بمانەڵین کزۆڵ
یعنی من حەز ناکەم کە زۆڵ بم بە پێچەوانەوە ئەمە چی وای لێ کرد وەکو ئەوەی کە دوو کەس لە پێشکەوتنی ژیانە مسابقەیانەوە مافی هەموو کەسێکە من حەزەکەم لە تۆ باکلاستر بم حەزەکەم لە تۆ ژیانم ڕەفاهێتی زیاتر بێ و حەزەکەم لە تۆ هەستی ئینسانیم زیاتر بێ با هەمووی مادە ناڵێم لایەنی معنەویش هەستەکەم هەستی ئینسانیم لە تۆ زیاتر بێ باشە هەڵەبجە ئاوا ڕێیە کرد لەگەڵ شارە دەستە خوشکەکانیان لە جیهانە ئێ لە ناکایەکە گرتیان نەیان هێشت بڕوە ئێماوەیەکی زۆر یعنی ئیش ژیانیان تەعتیل کرد لە حیاتی ئێمە ئەمە بۆ هەمومان یعنی ئازارێکە مەسەلە ئەوە نییە من ئەو شەوەش عەرزم کردن کە هیچ قسەیەکی ئێمە نابێ خزمەت بە ناوچەگەری بکە هیچ قسەیەکی ئێمە نابێ خزمەت بە شتێ بکە کە پارتی یەکێتی دەسەڵات چ ئێران چ عێراق حەزیان لەوەیە ئاوا پەرتمانکەن تۆ مەهابادیە شەڕ بکەن من و سلێمانەیەک من و سەیسایقیەک من و هەولێریەک من و بادینیەک و تا دوایی شەڕ بکەین من کاتی زێڕینی جەنابتانم برد نەخێر اختیارە دەست فەرمونون چوو من گەرەکمە شتێک بێژم ئێوە ئێدامە بدەن زۆر باشە جا ئەم غوبنەکە لە ناخی ئێمایە کاک پەیمان ئالەوەوە سەرچاوی گرتووە کە فعلەن بنیەی تەحتی شارەکە هەم لە ڕووی مادیەوە هەم لە ڕووی معنەویەوە شێوێنراوە کاکە من لە دۆستێک هەیە تەمەنی لە حەفتاکانە لە تەمەنی گەنجیا بووە ئەڵێ بڕوا بکەن ماڵی ئێمە لە لادێ بووە خەرپانی لادەیەکی نزیکە لە هەڵەبجەوە ئەڵێ لە حەفتاکانە من لە هەڵەبجە خوێندومە لە ڕاهنماییە بووە باشە لە ئێمە پێڵێن متەوەستە ئەڵێ عیبترین شت ئەوە بووە لە هەڵەبجەیە باسی عەشرەتایەتی بکەیت ساڵی حەفتاکان یعنی نازان پەنجاکانی ئێوەکە پەنجاکانی هەفتاکان بەڵێ پەنجاکان 1940 هیجری شەمسی بڵێ بەڵێ جا ئەڵێ عیبترین شتەوە بووە کە باسی عەشرەتایەتی بکەیت کاک پەیمان تەبیعی بێ لاو ئێستا شارە گەورەکانی وەکو هەولێر و دوهۆک و سلێمانی باسی عەشرەتایەتی تایە لە باڵایە بۆ لەبەرەوەی لە ڕاستیە ئێمە خاوەنی دوو سەرکردە بووین خۆیان پاشگیری عەشرەتیان پێوەی یعنی کاتێکا کە تۆ ئەڵێی ئەخر شۆرەت لای ئێوە فەرقەکە لەگەڵ لای ئێمە من شۆرەتێکم ناوە بەخۆمەوە باشە شۆرەتی خێڵێکم هەڵگرتووە ئەوانە تۆ ئەو ناوی بەرزانیەمیش ناوی تاڵەبانیە ێ باشە کابرا خزمەکەی منیش ئەڵێ ئەو بۆ تاڵەبانی بێ ئەو بۆ بەرزانی بێ من بۆ نەورۆڵی نەبم من بۆ ئێناخی نەبم من بۆ زەردۆیی نەبم ئێمە تەواو کاکە هادی با من شتێکە پێ بێژم کاکە هادی با من شتێکە پێ بێژم بزانی شارە زوور یعنی چی تیکەیەکە بۆ خوێن تا بزانی ئەمەی کە لە شارە زوورە دروست کریاگە بەعدەن جوولەکە دزیگێسی بردگێسی کریێسی و زوانی فارسی تەوەجۆت کرد زوانی فارسیان پێ دروست کرد بگەم ئەمیانە کوشتگە زوانە فارسیان ژێ دڵ مەتاوی مەتین مەتا یانێ کالایکی وەقیمەت دڵ مەتاوی مەتین ڕێزەی ڕاز ئاوەر دڵ مەتاوی مەتین ڕێزەی ڕازاوەر حوجرەی جەواهر کاونە کۆی گەوهەر جبەخاونەی جەم خەزاونەی شاهی خەرماونە کۆی گەنج سکەی ڕەوایی مەلەکە تاوجر داونەی دڕفرۆش موشتەری غوڵاو بەرگە باڵا باوقی پۆش سەرنشین شاور بازاڕ سوەی سەرڕاوفی کاڵاوش یەک کردی مەیل مەبۆ بستاونیم وە قەدر و ئەوقات نەماویەی خاوجاو خەرید بکەیم زاوت ئەختەرە کاڵاو باوف کاوڕخاونەی گەوهەر ئوستاود زاخاو تیغە دین جەوهەر ئەگەر تۆ تەوەجۆت کردوێت بەم کانگا
لە معرفەتە کە دزریاگەوە ئەدزرێەوە دەستکاری ئەکری وە خراوە کردیاگە ئەمە شارە زوورە تۆ ئشێ ئەساسە پێگەی شارە زوور هەڵوەشێنی باوک ساحێوی دەربێنی ئەم اتفاق بتجای شارە زوور و تا مناتقێک کە ئەگاتە کرماشان و سنە و ئەولاتر و تاسە قس کاولکاری مطلقی بەسەراتێت و جەنابەت ئێشێ بزانی هەر کامیان بە جۆرێ با مثالێکە بۆ دێبم لە زمانە پەهلەویە لە شارە کرماشان دوو لەش فرۆشخانە دائەنین چیاسۆرخ تەوەکولاباد بۆ خاتری ئەوەی کە سەربازەکان کە کریاگەوە پێگەی و شارێدان دیاگەوە کریاگە بە پێگەی حکوومەت پەهلەوی سەربازەکانە پەهلەوی بڕۆنە ئەوێ بە جۆرێک مردمەکەن هیچێ نایژی بۆ خاتریەوەی کە تۆزێگە بێتە هۆی ئەمنیەتی مردمەکەش بەڵامی سێک گوێ بگرە ئەوەی ئەیوەنە ناوی ئەم لەش فرۆشخانانە ژنی بێکەسوکارە ژنی هەڵاتوو لە لادیەکانە سەوادی خوێندن و نووسینی نییە ئەم ژنە حەز بەم شغڵە ناکە بۆیە ئەم ژنە پیاوێکی با معرفەت بڕوا بیخوازێ شووی پێ ئەکا و بە قەوڵی ئەیانوت ئەینیشێنن ئەیانوت نیشاندن ئەی نیشێنن ئەیانورد ئاوی تۆبیانە کردە سەری و ئەیان نیشاند یعنی لەشفرۆشی حەزی بە لەشفرۆشی نەئەکرد بەڵام لەبەر بێکەسی و بێسەوادی و بەوبەختی ئەکەوتە ئەوێ پیاوێ حاضر بواە بیوات دائنیشت ئەنیشت نەیەکرد ئەمتە گرت کاکە وڵاتی متحدەی ئەمریکا و بریتانیا بۆ خاتری ئەوەی کە ئەم قیەمی کۆمەلگای ئێمە ئەمە بگۆڕن وە لە بینی بوون حکوومەتێکی شیعی مەسەبیان هاورد دەژێرە ناو انقلابە 57 تۆ وەختی حکوومەتە مەذهبی تێریت ئەمە ئەبێ بە نوێنەرە ئەخلاق و ئیتر خەڵک فکر ناکاتەوە خۆی ئێشێ ئەخلاق خۆی بپارێزێت تۆجۆت کرد بەڵکو بە پێچەوانەی عملەکە ئەوەی کەنیشکەکەی هەناردە مەدرسە ئیستا ئەی هەنێرێتە مەدرسە حکوومەتە جمهوری ئیسلامیە پۆلیسی هەز کومیتەی هەز خەڵک ئەگرێت ژنەکەی هەناردە سەرکار ژن هاتە ناوە جامعەی ئێران و ئیتفاقی کەوت احتکار ئەزانی چی وشەیەکی عەرەبیە تۆ شت کۆئەکەیتۆ کۆئیکەیتۆ لە بازاڕا چۆڵەوێ دەوڵەتە ئێران سێکسی احتکار کرد ئەو انحسارە ئەمە احتکارە نان مۆنۆپۆلی یانێ انحسار ئەمە احتکارە یعنی تۆ مەسەڵەن تێتە بازاڕی هەڵەبجە چی بنێشتی واتیا کۆیەکەیتۆ بەس تۆ هەتە دەوڵەتی ئێران دەوڵەتی جمهوری ئیسلامی سکسی کۆ کردو لە جامعەی ئێرانە کاورای ئەگەر تەکی ژنەکەیە تا شناسنامەی هاوردەیە بەری نەیەدا بەڵام تەوەجۆ بکە چه اتفاقی لە جامعەی ئێران کەوت دەوڵەتی جمهوری ئیسلامی لەسەر و یەواشیواش سەرەکەی شل کرد لە ناوەڕاستی هەفتاکانی ئێرانە سەرەکەی شل کرد مەسەڵەن لەکوێ لە فەعالینی ژینگە پارێزی کۆمەلگای مەدەنیە دە 20 کوڕی قاتی کردە ناوی یەکتری دەوڵەتی جمهوری ئیسلامی حتا دەورانی دەبیرستان کوڕ و کەنیشکی لە یەک جگەیە کرد و لە زانکۆ تێکەڵیەکردن لە ئەوجی بلوغی جنسیە ئەمانەی وا هیچ وەخت هیچ یەکتریان نەناسیگەل لە پڕێکە لە کاتی هەیەجاناتی جنسیە لە زانکۆ تێکەڵەون فەساد لە زانکۆکانی ئێرانە دەسی پێکرد تەوەجۆ بکە فەسادە ئەخلاقی و جنسی دەسی پێکرد لە ژێرە ناوە دەرس خوێندن خاسە و مەدرک خاسە کاورا کەنیشکەکەی مەسەڵەن لە ئیلام و ئەهنات لە کرماشان و ئەهنات بڕوا لە شیراز دەرس بخوێنێ ئەمتە گرت جایسە بێرە بەرەوە اتفاقی کەوت لە جامعەی ئێرانە حکوومەتە ئیسلامی پارێزەرە ئەخلاقە و خەڵک پێویست ناکە خۆی تر پارێزەرە ئەخلاقە خۆی وێ چه اتفاقی کەوت لە ئێران فاحشەگیە نهێنی دەسی پێ کرد فاحشەگی نهێنی زانی چییە ئەوەی دەورەی پەهلەوی من وتم خەڵکی بێکەسوکار بێسەواد بێجێگە ئەوە لەش فرۆش ئیستا لە مامۆستای زانکۆ تا محتەرمترین ژن بێ قسە لە خیابانە تێناپەڕێ بێ ئەوەی دەسێکی بۆ بوون تێناپەڕێ ئیمکانی نییە پیرەژنی 70 ساڵە تا کەنیشکی 12 ساڵە بڕواتە خیابان مەتەڵەکی پێژن تعلیقی پێژنێوە تعلیق نەخوا تعلیقە خوا چه اتفاقی کەوتکە فاحشەخانە تەبدیل بووگە بە تەواوە ئێران
خەڵک فکرەکە معزەرەتم هەست لە حوزورە دادگا و ئەمە جێگەینی وەلێ پەدیدەیەکی اجتماعیە خەڵک فکرەکە گشتی ئەهلی دڵە گشتیشی ئەیکا چ پیاک چ ژن بۆیە کەس مەسەڵەن کابرا خانم دکتۆری لە پاڵی دەستیا دانیشێ ئوستادی دانیشگای دانیشێ بیر لەوە ناکاتۆم ژنە لەەوە سەرتر ئەم ژنە فقط بە کەرەستەیەکی جنسی ئەوێنێ دەسی بۆەوە قسەیتە کاکە پێی وایە ئەتوانێت ڕازیکە چه اتفاقێک لە جامعە ئێرانە کەوت گشتی بووە فاحەشە بە پیاگ و بەژنۆ بە پیاگ و بەژنۆ گشتی ئەهلە مەگەر خلافی سابت بوێ مەگەر گشت ئەوسا هیچ کەس ئەهل لەو مەگەر خلافی سابت بێ ئێستا گشتی ئەهلە مەگەر خلافی سابت بێ ئەمە ئەو جینۆسایدە سەر لەگرا اتفاقەکەوێ ئەمە جینۆسایدە تەوەجۆت کرد تۆ ئەوێنی ئەمە اتفاقە لە سنە کەوتکە لە کرماشان کەوتکە لە سەقس کەوتکە لە تاران کەوتکە لە ئەسفاهان کەوتکە جمهوریە ئیسلامی وای کرد بۆیە هاوردیان یەک بەشی وتکە منها یەک بەشی وتکە هەموو قیەمی ڕۆخان ئیستا جام وەختی تۆ احتکاری ئەەکەی لە پڕێک و بەری ئەدەی احتکاری ئەەکەی وە بەری ئەدەی مردمەکە یەکە خوا مردمکە کەوێتی گیانی یەکتری خەڵک جمهوری ئیسلامی مەشروبی مەمنوع ئەکرد خەڵک وێزانی ویسکیە خوا شەڕەکاتەکە جمهوری ئیسلامی گشتی بۆ ئەلکۆلی خەڵک رابطەی جنسیە نامەشروع یەکرد وێزانیتە مبارزە کاتەکە عەلیە خامنەی چون عەلیە خامنەی خۆی ئادرسیەدا بڕۆ و کارە بکە تەوەجۆت کرد جینۆساید جۆرە جۆراوتووکە میراسە مردمی ئەدزی بۆیە من ئێژم تماشای کاورای بەکەی لای ئێمە سەیریەکەی ئەمە خەڵگری میراسی 3000 ساڵ نییە سەیریەکەی ئەوانەی کەوتم نێسی ئەو دارانە واوتم هیچ کاری نییە چی هەست پولدارە چۆن پولی وەدە ساورگە لەشی فرۆشکە وجودی فرۆشکە کۆڵبەروگە دزوگە کڵاوبەرداروگە کڵاو هەڵگروگە حەچێکی بۆ نەماگەسۆ ئەوەی نەماگە تەمەدن و کوردیە نەماگە ئەمە جینۆساید کردیا تۆ بە عنوانی کەسێک کە وایتە ناوی ئەم جامعە ئەگەر تۆخ نەنواڕیتە ناوی ئەم جامعە تووشە سەرلێشیواوی ئەوی نافەهمی چه خەوەرە لەم سەرزەمینە بزانە لای کوردەواری داگیرکریاک لەلایەن عێراقۆ لە ساڵە 2003 تەوەجۆ بکە لە 2003 ئەم دەقیقە کە 2021 چەند ساڵەکە ئەکاتە 18 ساڵ 17 ساڵ ماڵتە بە 17 ساڵ ئیاڵەتە متحدەیە ئەمریکا یەکێتی پارتی ئێران تورکیە 3000 ساڵ تەمەدونە خەڵکە ئێمان هەڵوەشاندە و بەهێنیە دۆلار بەمشتێ دۆلار سەیری کوڕە ئەبرۆ قەیتانیەکانە ناو سوشیال میدیا بکە ئەبرۆ قەیتانی و لۆکلیدر و ئارایشکەر و سەیری هاوردەی حەبی زلکردنی سمت بکە بەچی وای لێ هات ئەمە جینۆساید نییە چییە مردم بەکوێ تێپەڕی کە بە ئەگراگەی کاکە هادی ئەم مردمە لە خۆی وایە پێ نایەتە وای پێەکەنە وای پێەکەنە هەموو قیەمێکیتی ئاکوژن هەموو میراسێکی ئەوەن وەکو ئەوەی کە هەڵەبجەیان کوشت پاک بوو تەواو و ئیتر هەڕلاستێتەوە هەڵەبجە نە تاریخی ما نە میراسی ما نە میراسدارانی ما ئەو کەسەی ئەمڕۆ ئەڕوات خوێنە دەنەفەری ئەخوات میراس هەڵگر هەڵەبجە نییە کاکە نییە هەڵەبجە ئەوە نەبوو کەم ئاغا ئیستە نوێنە من نوێنەرە هەڵەبجەم نە تۆ نوێنەرە هەڵەبجەی نە تۆ نوێنەرە کوردی نە تۆ 3000 ساڵ تەمەدن و کوردی دوا پێوە نێ پێتەوە خو دیارە پێتۆ نەماگە لێتیان سندگە تۆ کێ وایە پێت کردگە حەز بە خۆتەکەی خۆ دەخەیتە بەرە دووربین وەڵام من 5 نەفرم کوژیاگە دە ئیستا ئەمە گەورەترین تایتەڵە تۆ هەسە 5 نەفەر و کوژیاگە ئەمە ئەخواتە کوێی ئەم میراسە تەمەدونیە ئێمەی کوردە ئەخواتە کوێی بۆیە کاکادی زۆر مهمە تۆ ئیشە بزانی ئێمە بە یەک و وەسڵین ئەمانە گشتی تەکمیلکەرەوەی یەکترن ئەگەر ئەم اتفاقە لە عێراقان نەکەفێ ئەو جار ئەمریکا عێراق ناداتە دەسە ئێران عێراق بۆ ئێران فەتح کردێ سەرزەمینە ئێمە سەرزەمینە مەوعودە ئەدیانە ئیبراهیمیە یەهودی و مەسیحیە بۆ خاتری ئەمە ئێشێ ئێمە هەموو قیەمێکمان تیادا بڕمێت
تا ئەمانە بین بزانە ئەمانە زۆر مهمن کە بێتە سەری وەختی تۆ ئێژی هەڵەبجە ئێران بە تەور مطلق لە تەمەدون سڕیەوە تەمەدونی تیانەیە کاملەن دروستە و تا ئەم دقیقە بەردەوامە ئێوە لە چاڵێک دەرتێن ئەکەونە چایەک لە چاڵێک دەرتێن ئەکەونە چایەک دروستە کاک پەیمان ینی یەکێک لەو ئیشانەی کە حکوومەتی هەرێم زۆر بە خراپی ئیشی تیا کرد و کارێکی کرد کە شعوری دەستە جەمعی هەڵەبجەی جارێکی تر پەرت کردەوە دروستکردنی نوێنەرایەتیەک بوو بۆ کۆمەڵی قوربانیانی هەڵەبجە تەبان من ڕێزی تایبەتم بۆ بەشێکی زۆریان هەیە دۆستی خۆمن خۆشەویستی منن و پێکەوە کارەکەین و مانوبوونی ئەوان وەکو ڕنج و مانوبوونەکانی تۆ من تەقدیرەکەم و مەمنونیانم کە هەندێکیان زۆر جوان کار بۆ کۆی هەڵەبجەکەن و لە تەنیشتی ئەوانەشا کار بۆ بنەماڵەی قوربانیانی چەکی کیمیاوی هەڵەبجەکەن بەڵام تۆ سیرکە هەموو کارت ینی جینۆسایدی هەڵەبجەیان کورد کردەوە لە شەهیدبوونی مردمەکەیە با بڵێ لە کاتێکا پرۆسەکە پرۆسەیەکی زۆر بەرفراوانە ئەم پرۆسەیە منیش قوربانیم تایە کە باوکو دایکم تایە شەهید نەبووە ینی لە سەرەتای دیبەیتەکانە من جارێک کە بەشداریم کردن ئەرزم کردن وەکو ئەزمموی خۆمان کە ئەزمموی ینی مشارەکەتمان کرد لە مەرگەساتی هەڵەبجەیە پێم وتن ماڵی ئێمە بوو بە چەند بەشێکەوە ئەوانەمان کە لە سازانەوە ڕۆشتوین ینی باوکمە خوشکێکمە برایەکمە باوەژنەکەمە یعنی بۆ زانیاریتان ساڵی 89 براکەم بە نەخۆشینێکی کتوپڕ وەفاتەکە ساڵی 89 لە ئاوارەگیە پاشان باوکم لە ساڵی 99 تووشی سەرەتانی کۆڵۆنە بێ خوشکەکەم تووشی غودەی سەرەتانیە بێ هەر لە ساڵی 99 2 مانگ دوای باوکم وەفاتەکە ماڵمان بە تەواوەتی کە ئەول بووە ئەوەشی کە تەشخیص کراوە ینی ڕەنگە ئەوان ئاسەواری کیمیاویان پێوە بوو بێ بۆیە یعنی هەمویان تووشی سەرەتان و نەخۆشی کتوپڕ و ئەوانە بوون و ئێمە سالمتر بووین دوورتر لە مەنتیقەی کیمیاوی زەدەوە تێپەڕیوی بەڵام باسەکە باسی شەخص نییە من خاوەنی چ کەیسێکم و تۆ خاوەنی چ کەیسێکی من بەم کەیسەوە کە هەمە بەقەدەر تۆ خۆم بە خاوەنی هەڵەبجەزانم چونکە دوجار هەڵەبجە نابێ کورتکەینەوە لە خەمێکی بچووکە لە شەهیدبوونی چەند کەسێکە دوجار تۆ شارێک و سڕیوە تۆ ئەم شارە تەحسیلی من 2 ساڵم فەوتاوە مامۆسافەر هات دوێنێ شەوتی من 3 ساڵم فەوتاوە چەندین دۆستی عەزیزی وەکو جەنابوو زانکۆیان فەوتا خوێندنیان پێ تەواو نەکرا یان ئەسڵەن لە سەروەختی دۆزینەوەی دروستکردنی ژیانی سەرەتایی یابوون لە هاوسەرگیریە ئەو لێکترازان باوکی لە دەستدا دایکی لە دەستدا نەیتوانی زەواجکە 15 ساڵ دوای ئەو وەختە زەواجی کرد ئەم مێژوانە کێ بۆ ئێمە یەکجێڕێتەوە کاکە یعنی تۆ یەی کورتیەکەیتەوە لە کۆمەڵەیەکە کە کۆمەڵەی قوربانیانی هەڵەبجەیەوە ئەوان بە وەلیود دەمەزانی خەڵکی کە بە غەیرە زانی ئەسڵەن تۆ هەست بە غوبن مەکە خەڵکێک پێی وتبی خۆ تۆ هەڵەبجەیی نیت بۆ قسەکەی کاکە بە منی شەڵێن ئەڵێن خۆ تۆ خەڵکو شەهید نەبووە بۆ قسەکەی لە کاتێکا کە فعلەن خەڵکیشمان شەهید بووە بەڵام دوجار کەسە دەرەجەیەکەکانمان لە ڕۆژی 16 سیا خۆشبەختانە توانیمانە دەرچین بە کورتێگەی کاک پەیمان ئەمەوێ بڵێم سەراپای مەساتی هەڵەبجە تراژیدیای هەڵەبجە چیمان جینۆسایدە هەڵەبجە جینۆسایدی هەڵەبجە هەموو پنتێکی بریتیە لە خام بریتیە لە دابەشکردن بریتیە لە نەعەدالەتی یعنی سیرکە سەدام هەوڵی یا بە عەدالەتانە هەمومان بکوژێ کەسمان دەرنەکا بەڵام ئێمە خۆمان ناتوانین بە عەدالەتیش خەمەکانی یەکتر ببینین یعنی ئەمە بۆ خۆی گرفتێکە کە من
بەرحاڵ ئەم شەو کاتتان ناگرم بە سیوادارم اتفاقا جەنابەت تااقەت و هەبێ وزەت اتفاقا هەبێ کارێکی اتفاقا کارێکی گەورەیەکەن کاکادی ئەگەر ئێوە 33 ساڵە قسەتان نەکردگە چوون جوان بووبن تا با من نوکسەیەکە بێژم بەڵام ئەکسەریەتی ئەوانەی کە کارێکیان کردگە لە 40 ساڵیەوە بەباحت کردگیانە هەر لە هایدیگەرەوە بگرە تا مارکسۆ بگرە تا ئەوەی کە جنابی شت ئەزانێ ێژێ پێغەمبەری ئیسلامیش 40 ساڵی بوو کە بوو بە پێغەمبەر کەواتە 40 ساڵگی تەمەنێکی خاصە و ئیستا ئەو نەسڵەی هەڵەبجەوە مناڵ بووگن و ئیستا 40 ساڵیانە وەکو جەنابەت کاکە فەرهاد وەکو کەسانێک کە تۆزێک سەرەوەیت ئەوەنە وەکو کاک کامەران و کاک مستەفا و تاوای ئەوانێک کە بەشدار بوون ئێوە مانان سەر لە نوێ خەریکن دای ئەڕژێنەوە ئێوە ئەڕۆن دەست ئەکەنە ناوە ئەم تاریخە تێرنیە ئەم دقیقە پاکی ئەکەنەوە خەڵکەکە خەریکە ئەمە نیشانەدا هەڵەبجە زیندووە ساعتی چەنە ساعتی 2 بەیانیە جەنابەت بەخەبەری 3 بەیانیە جەنابە بەخەبەری هەڵەبجە هەم زیندووە هەم ئومەتە کوردی زیندووە هەم پیای مەرد زیندووە و مەچەکی داگەسە سەرۆ با بزانی دائیمەن یەک نەفەر دەتوانێت تەغییر لە دنیا دروستکە لە مەیدانە تیانمینە چینە یەک نەفەر و بە عەلاگە میوەکەی وەچۆ بەرتانکەکە ویسیا لە زمانێک کە چاوچەسکۆ خەریک بوو لە ڕۆمانیا قسەی ئەکرد و تەمامە کرێکارانیان لە ڕۆمانی هاورد بووە پایتەختە ڕۆمانی بوخارست کە ئاغای چاوچەسکۆ بۆی قسە بکە گشتی سکوتی کردو یەک نەفەر هەڵسیاوتی بڕۆخێت چاوچەسکۆ و لە پڕێکە ڕۆژێکی پێ نەچوو ئەمە کێشای بە ئینقلابێکە بوو بە ئینقلابەکەی ڕۆمانی ئەلبەتە جێگەی قسە هەست وەلی من هەرگەرەکمە لەختەهایەک بێژم لەناوە مەجلسە ئۆدەبای ڕووسیەی 1930 گشتی هەڵیەدا بە شانوباڵی ڕەفیق ئستالینە لە پڕێکە پاستانارک هەڵساوە یەکێک پێی وت بە پاستانار گوتی فقط تۆ ماگی قسە بکەی قسەیە بکە زیندومان کاتۆ پاستانارک هەڵساوە و سۆناتەکەی شکسپیری وتی when to the session of sweet silence thought I remembrance things past من لە سکوتێکی شیرینە ئەحزارەکەم ئەو شتە شیرینانەی کە تێپەڕین یعنی تۆ ئەتوانی دەمە ئێمە داخەی ئەمما خاتراتێک ئێمەوە بیرمان تێ مرد بووین ئێمەوە بیرمان تێ پیاک بووین ئێمەوە بیرمان تێ دەگمان دلێر بوو ئێمەوە بیرمان تێ تەمەدن و حەزارەتمان بوو چون ناتوانانی ئەمانە لە ئێمە بسینی تۆ لەذا تۆ خەریکی ئەوێنی هەڵەبجە ناگەهەندەم واکە جۆکێکی ئینگلیسی هەست لەوانەیە پێت جالبی و بابەت پێژم ئێژە کوڕێکی 7 ساڵەی ئینگلیسی 7 ساڵ قسە ناکە تا ئەوێت تۆ 7 ساڵی لە پڕێکا ئێژێ ماستەر یعنی سۆسی خەردەلم بدەنێ ئێژن هەی قسەکردنی جەزانی دێ قسە بکە ژێ ئاوەێ تا ئێستا حەچیشتە ئۆکەی بوو پێویستی نەیەکرد قسە بکەم بەڵام لەمە و بەدووە ئێشێ قسە بکەم چون هیچ تێ ئۆکەی نییە بۆ خاتری ئەمیش نەزەری هەز ڕای هەز گەورە بوو گەوە دنیا جۆرێکی ترەوێنێ حەز بە کەچاب ناکایتر حەز بە ماستەر دەکا تەوەجۆکەی کەسانی وەکو ئێوە و کەسانی وەکو ئێمەمانان کە تەمەنمان ئەگاتە دەورانە پوختگیە زندگیمان ئیستا و شاید بێژم ئەمە 5 ساڵە 10 ساڵە هەستمان بەوە کردگە کە ئێشێ قسە بکەین چون قبلا فکرمانەکە چیشتە ئۆکەیتر جنابەت لەوانەیە بە مێژوویە کاتێ پەڕی بووی من بە مێژوویە کاتێ پەڕی بووم و ناگەهان ئەم نەسڵی ئێمە خەریکە تەکانێگە خوا و ئەم تەکانە من خەریکم ئەیوێنم تەکانە ئەوا تەکانە واقعیە کاک هادی ئەحمەڕەشی من بارها وتگمە کەی جامعەی کوردەوار سیمڕی کردەکە یەکتریان مشت و مڕی کرد تا لە ناو دڵیان انقلابی هاتە دەرەوە ئەو ئەمە خەریکین ئەو مشت و مڕاکەین تەکە یەکتریا تەکە خۆمانە تەکە خەڵکە تەکە کەسانێکی ترا تەکە نەیارە تەکە دوژمنە خەریکین سیمڕەکەین تۆ خەریکی ئەوێنی لەم جریانە دادگاکانە هەڵەبجە تقریبا ئەوەی لە هەڵەبجە خاوەن ڕەئی و هەڵوێستە بەشداری تیاکە نەک بەشداری بە ئەوەی کە بێت شەهادەت با سرفەن بەشداری ئەکا لە دیتنیا و ئەیوێنێ و تەعقیبیەکەوە بەردەوامە تۆ ئەوێنی بەیانی سیمڕ لە شارە هەڵەبجە دەست پێیەکە و شارە هەڵەبجە گڕ ئەسێنێت هەڵ ئەسێت و با بزانی دائیمەن لەو جێگە وا کوشتیان فینیکس هەڵەسێتەوە لە خۆڵە مێشان قەقنەس هەڵەسێتەوە و لە هەڵەبجە
وەکو وەزیفەیە تاریخی لە شارە زورە لە استقرارە شارە زورە ئەوێنی ئەم وەزیفە گەورە هەڵئەسێ بە تەمامە بەرنامە و سیستەماتیکێک کە کریاگە بەسەرم مردم و اتفاقا ئێوە نیشانتاندا نەبێ هەڵوێستن نەسکوتان کردگە بەڵکو بە شوێنە حەقایقا چنگە پۆڕاکەن یعنی خەریکن بە چنگە خۆتان ئەیکەنن و دەری تێرن ئەم حەقایقە چون ئێوە عادەتتان کردگە لەشە عەزیزەکانتان بە چنگە پۆڕە خاکەن ئێوە عادەتتان کردگە چاوتان کوێر بێت و بە چنگە پۆڕە دەدەستە دوژمن هەڵبێن و بێن و ئێمە عادەتمان کردگە بەمە وەلذا هەروە کە ئێمە بەم مەئاساتە سەرکەوتین هەر بەم مەئاساتە ئێمە کێوە ئەم مەئاساتە ئەڕۆخێنین و ئەوە لە وجودە ئێوەمانانە دیارە لە مەچەکە مەردانەیە ئێوەمانانە دیارە لە هەڵوێستێکا کە ئەیگرن دیارە و ئێمە مطمئنین بە قەوڵ سنەیی کە خۆمان دادەمە یەکتریوە دەرئەکەوێت هێز وا لەکوێ هێزە جەمعی وا لەکوێ ئەو شتەی پێی ئێژن ئاخێزە خەڵکی چ شەکڵیە تەوەجۆکەن بۆیە زۆر پیرۆزە بەشدار بوونە ئێوە و اتفاقا هەدەفە دادگاکە ئەمە بوو ئێوە نکاتێکی فرەموهیمتان بەحس کرد کە ئەم دادگانە پێویستی بە تەفسیرکردن هەست مردم ئێشێ بزانێت لە کوێوە خەریکە بەرەو کوێ ئەڕوات چ بەحسەهایە بکرێ هیچ کام لەم دادگانە ناتوانێت حکمێکی زەلال دەربخات ئەگەر ئەم بەحسانەی کەسانێ وەکو جەنابەت هەڵی نەوروژێنیتەوە و نەوێت تۆ جێگەی باسکردن و مشتومڕکردن بۆیە من پێم وانێ دادگای هەڵەبجە بە بڕاحەتی تەواو بێت ئەمە هەم شاهد حاڵان تێن هەم مفسرانێک کە تەفسیری ئەکەن بە دیوی ئەو ڕۆ ڕابردوو ئەدەنەقەی ئەمڕۆ ئەدەنەقەی ڕابردوو تێرن و ئەیبەن و بەرەو داهاتوویەک ئەیوێنن و ئێژن ئەم مەسیرە لە کوێ چووە بەرەو کوێ ئەڕوات ومە کارێکی فرەقەشەنەوە دەسە ئێوە خۆشوێ مەمنونم بابەتە زەحمەتێکە ئەیکێشی تا ئەم دقیقە و ساعاتە نەخەفتید و بێدار مایم و من هەرچیشەوە ئاگادارم هەموو دۆستان و یارانە وەکو جەنابتان بەشدارن وهن کەلەمەی یاریش با بزانی ئەم ئاخرەت بۆ معنی کەمەوە ئینگلیسی ئەوێتۆ سیتیزن یار کەلەمەیە سیاسی ئینسانە کوردیە تەوەجۆت کرد کە ئەڕۆیتە ناوی حیاتی سیاسی ئەوی تۆ یار ئەمان ئێژن سیتیزن لای ئێمە تەرجمە کریاگەسۆ بە شارۆمەند غەڵەتە ئێمە یار ئێژین تەوەجۆکەی بەڵێ فەرمون ئەجا کاک پەیمان من نەویست پێت ببڕم بەڵام ئێمە ئەو مناڵین کە هات وتی پاشا ڕوتە کە بۆ خۆتەزانی لە چیرۆکەکە کە پاشا کڵاوی لەسەر نرابوو بەوەی گوایە جۆرێک لە لیباسی چوزانم ئەفسانەی لەبەرانە بوو بەڵێ لەبەران هەر لەبەریانە بوو بەڵام دەوروبەرەکەشی هەمویان مجامەلەیانە کرد و ماستاویان بۆ کرد ئەیان وت ماشەڵڵا چەند قەشەنگە لە بەریان لە کاتێکا هیچی لەبەرانە بوو بەڵام مناڵێ لە ناو خەڵکەکەەوە هەڵساوتی کاکە پاشا ڕوتە ئێمە لە زۆ وتومانە پاشا ڕوتە ساڵی 92 بۆ یەکەم جار خۆپشاندان لێرە دەستی پێکرد خەڵکی هەڵەبجە بە پێ ڕۆشتن تا نزیکی سلێمانی شیعارەکان چی بوون زۆر گرنگ نەبوو بەقەدەر ئەوەی کە هەستەکە هەستێک بۆیان ئەمە قوبوڵ ناکەیت پێ بە پێ هاتووە و عەرزم کردی لە هەموو دەسەڵاتەکان ناڕازی بووین ساڵی 2006 خەڵکی هەڵەبجە لە 16 2006 یعنی ئەوە نزیکەی 15 ساڵ لەمەوە پێش ڕێک 15 ساڵ لەمەوە پێش خەڵکی هەڵەبجە مۆنۆمێنتەکەیان سووتان مۆنۆمێنتی شەیدانیان سووتان یعنی ئەو کاتە دەسەڵات ئەیویست بڵێ کارێکی تیرۆرستانە بووە بەڵام گەنجی هەڵەبجە بەجددی چوینە مەیدانەکان و دیفاعمان کرد من لە زانکۆ بووم مامۆساکەمان ڕۆشنبیرێکی دیار بوو کە فعلەن ێسەش بە ڕۆشنبیری ئەزانم پیاوێکی بە هەڵوێست بوو یعنی گلەی کردوتی معنای نییە خەڵکێک بڕۆن مۆنۆمێنتی شەهیدان بسووتێنن وتم مامۆسا لای من پێناسەی ڕۆشنبیر بریتیە لەو شەخسەی کە قسەی خەڵک دووبارە ناکاتەوە ئەوەی کە تۆ سەردەمێک هەمیشە ئەوانەی کە لەم دادگاییە شاهیدیە دەن هەرچی ئەچنە سەر قسەی عمومی خەڵکەوە یەکسەر پیانە بڕی ئەڵێ کاکە حکومەتی ئێران ڕێکەوت بوو لەگەڵ قاید فرقەکە و کڕی بووی و فرۆشت بووی هەڵەبجەم قسە قۆڕانە قسەی خەڵکە
یعنی منیش پێم وتم مامەسا ڕۆشنبیر قسەی خەڵک دووبارە ناکاتەوە قسەی تەلەڤیزیۆنەکانی دەسەڵاتە بە ئێماڵێک سەیری لێ هات لە ناو تەلەڤەکانە من وا قسەم کردو ئەوانە ئەلبەت دۆستی تریش هەرەمان ڕای ئێمەمانانی هەبوو وتی چۆنە وتم جاوەڵا حەزەکەی با دەرسەکە ئیستیغلال نەکەین من و تۆ توانین دوایی قسە بکەین بەشێک قسەمان کرد و بەشێکمان هەڵگر بۆ دواتر هاتە قەنەعەتەوە وتی بەڕاستی من نەمزانیوە ئەم وێنەیە وایە یعنی دەسەڵاتەوی زوێنەکەی ئێمە تەحریفکە وا بکا بڵێ ئەوانەی مۆنۆمنتەکەیان سووتاندووە بریتین لە کۆمەڵی خەڵکی تیرۆرست و هەرچی بە قەولی مەلا بەختیار وتی کۆمەڵێ دڵڕەش لە هەڵەبجە مۆنۆمنتەکەیان سووتاندووە ئێمەمانان پێمان وتن ئێوە ڕوتن ئێوە هیچتان لەبەرا نییە ئەوانەی لە دەورتانن نەڵێن ماشەڵا لیباسەکانتان چەند قەشەنگە کۆمەڵی خەڵکی ماساوچی کۆمەڵی خەڵکی درۆزنن ئەوەی کە مۆنۆمنتەکەی سووتان یعنی نیەتی سووتاندنی هەبوو بێ و هەرچی بوو بێ ئەو خەڵکەیە کە تووڕێ لە دەسەڵاتی ئێوە بەرحاڵ یعنی قسە زوو کراوە و ئەکرێت شکلی تازە بگرێ قسەکانمان هەرچی هەمومانەڵێن حرەکەیەک بخاتە ڕێ خستنی خەڵک بۆ ئەو حرەکەیەی کە تۆ ناو ناوە قیامی کوردی گرنگەوە ئەکرێ لە هەڵەبجە و لە ئەنفال و لە بەرگریکردن لەو مافانەی خوراوە لێرەوە هەنگاوی یەکەم بێ و دەست پێ بکە من زۆر کاتم گرتن کاتی زێڕینی ئێوە و نەخێر کاکاتی من لە هەموو ئەدەبیاتی ئەم ئەدەبیاتی زوانی فەسۆن ساختە یەک شێعرم بە ئینقلابی زانیگە هەنووز حەفزمە لە دەورانی مناڵیوە ژێ خەبات ڕزگارە کا کۆیلە و ئەسیران لە ناخی ڕادەکەن مەزن و ئەمیران بە ئەفسانەی دەزانن سوڕی دەوران قوڵام و ورکە خۆری دەرکی گەوران بەڵام دەوران دەبێ ڕۆژێ بدا سوور لەبەر گەوران نەبێ پشتی خەڵک کوور کە گۆپاڵی خەڵک دەرهات لە خیزی میری گەورە ئیتر نامێنێ فیزی تۆژۆکەی گۆپاڵە خەڵک هەڵەبجە دەمێکە لە خیزی دەرهاتکە وەلێ نەی ئەزانی چۆن دەست بووە شوێنێ یعنی وەسە شەڕکەرێک وا نازانێ کوێ بکوتێ کوێر ئەی پێکێ وەلێ ئەم دەفە بە مەچەکە ئێوە و بە هیمەتە ئێوە ئەزانێ کوێ ئەپێکێ ئەم دەفعە نەک گەندەڵ مشتی جنایەتکارت دەست لە خوێن ئەم ئومەتە لە بەرامبەر یاویسیاگە داستان خەیلی فەرقەکە گەندەڵ تەکە جنایەتکارە خەیلی فەرقەکە کاکی گیان شەو گارشاد ماندوو نەبی و من خواحافزیتیان لە یەکەم و ئێوە شەگەرگرەکتانە خواحافزیە بکەن تا تەواویکەن بەرنامەکە وەڵا کاک پەیمانگیان بیلفعل منیش دەستی ماندووبوونتان ئەگوشم و ئەوانەشی کە لە ناو لایڤەکان ماونەتەوە بەشێکیان دۆستان و خەڵکی ناسراون کە مانوو بوون شەوانە منیان بینم ئەمێننەوە تا کۆتایی دەستی ئەوانیش خۆش بێ و مانوو نەبن دۆستێک کۆمنتێکی نووسیوە گوایە لە ساڵی 92 وتومانە نامانەوێت پەرلەمان بمان خەنە سەر ئێران من یەکسەر کەوانەیەکم کردەوە وتم شیعارەکان هەرچی بوون کەواتە شیعارەکەم بەدڵ نەبووە و هەرو شیعارەش نەوترا کرێەوە مناڵێک ئەوەی وتبێ و بوو بێ بە شیعاری گشتی خەڵک بەڵام بە گشتی ناڕەزایەتی بوو لەوەی کە ئێمە چاوەڕێی ئەو جۆرە لە پێشوازی و ئەو جۆرە لە پاداشت لە بەرامبەر خوێنی خۆمانمان نەکردووەتەوە دووبارە شەوتان شاد بێ و مەمنونی هەموو لایەکەم شەوتان شاد